وطن نام تو نام نامداران، همه فصل تو بادا نوبهاران. وطن سبزی سپیدی سرخگونی، مبادا دشمنت را جز زبونی. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب دوایین شای ئێران، نهێنی گەلێک لە ژیان و ڕۆژگاری محەممەد ڕزا شای پەهلەوی. بابەت لێکۆڵینەوەی مێژووی. نووسەر محەممەد تەلوعی، ناوی وەرگێر ئەرکان ئەحمەد جاف، ساڵی چاپ 2013، ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 424 لاپەڕە. چاپی یەکەم، ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبە 424 لاپەڕە. بەرواری تۆمارکردن 3/6/2016، ڕۆژی هەینی کاتژمێر 2:33 خولەک. ئامادەکردنی ئاوات کوێستانی، خوێندنەوەی هاوڕێتان بەیان تۆفیق، پاکردنەوەی خامەی دەنگی دڵسۆز فاروق، عەبدوڵڵا حسێن، محەممەد جەبار. کاری دەنگ و مۆنتاژ ئاوات کوێستانی. ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی، شەقامی 6 مەتری بەرامبەر سنتەری بۆڵین. گوێگرانی عەزیز و خۆشەویست، بۆ هەر ڕخنە و پێشنیارێک دەتوانن لەڕێ ئەم ژمارە تەلەفۆنەوە ئاگادارمان بکەن: 053 328 71 97. شنەوای دەنگی. شنەوای دەنگی. پێشەکی نووسەر حەز و ئارەزووی خەڵک بۆ ڕزا شابوون لە مێژووی هاوچەرخی ئێراندا، بە تایبەتی ئەوەی لە سەردەمی سەڵتەنەتی پەهلەویدا بەسەر ئێراندا هاتووە، لەم ساڵانەی دواییدا بووەتە هۆی چاپکردنی چەندین کتێب و توێژینەوە لەم زەمینەی مێژووی ئێراندا کە بەشێکی زۆریان بە نرخ و گرنگن، بەڵام بەڵپەڕی داخەوە هەندێکیشیان ئەفسانە و گومڕاکەرن. هەندێک لە ناوەندە شۆڕژگێڕیەکان و دامەزراوە فەرهەنگیە لێکۆڵینەوەییەکان کە بەڵگەنامەی گرنگ و بڕوا پێکراویان لە بەردەستدایە، بە بڵاوکردنەوەی ئەم بەڵگەنامانە لە بوارە جۆراوجۆرەکاندا هاوکاریەکی گەورەیان کردوون بۆ ڕوونکردنەوەی لایەنە تاریک و هەستیارەکان و ناڕوونەکانی مێژووی وڵاتەکەمان کە بەهۆی سروشتی خۆی خوێنەری دیاریکراوی خۆی هەیە. بەڵام ئەو توێژینەوانەی کە لەم زەمینەیەدا بە سوودوەرگرتن لە سەرچاوە جۆراوجۆرەکانی ناوخۆ و دەرەوە ئەنجام دەدرێن و وەرگێڕانی ئەو توێژینەوە بە نرخانە کە دەربارەی مێژووی هاوخەمی ئێران لە دەروی وڵات کراون، بە دڵنیاییەوە خوێنەری زیاتر بەرەو خۆی کەمەندکێش دەکا. بەڵام لەگەڵ ئەو بەرهەمە بە نرخانەی کە ئاماژەیان بۆ کراوە، لەم ساڵانەی دواییدا چەندین کتێب بە شێوەی ئەفسانە و ڕۆمان بەڵام وەک سەرچاوەیەکی مێژووی بڵاوکراونەتەوە کە هەرچەندە پێدەچێت بۆ خوێنەر سەرنجڕاکێشان و سەرگەرمکردن بوو بێت، بەڵام بڕند لە هەڵەی مێژووی و گومڕاکەرانە. نووسەرانی ئەم بەرهەمانە ئەگەر بەرهەمەکانی خۆیان بە ناوی ڕۆمانی مێژوویەوە بڵاو بکردایەتەوە کێشە نەبوو، بەڵام کێشەی کارەکە لەوەدایە کە ئەم نووسینانە لە شێوەی بەڵگەنامەی مێژوویدا خراونەتە بەردیدی خوێنەران لە کاتێکدا کە بە پێچەوانەی بەرهەمی مێژووی لەم نووسینانەدا سەرچاوەی گرنگ و باوەڕ پێکراو بەدی ناکرێ. نووسەر مۆڵەت بەخۆی دەدا ڕووداوە مێژوویەکان تەنانەت ئەو بابەتانەی کە لە کەسێکەوە وەریدەگرێ بەبێ ئاماژەدان بە سەرچاوەی ئەو نووسینەی کە دەیخاتە ڕووپەڕی کتێبەکان و خوێنەریش هیچ چارەیەک جگە لە وەرگرتنی ئەو بابەتانە نییە. چەندین نمونەی دیکەی لەم جۆرە بەرهەمی مێژوویی کۆکردنەوە و تێکەڵکردنی بەرهەمی کەسانی دیکەیە، ئەویش بە شێوەیەکی سادە و بەبێ ڕاچاوکردنی پێش و دواخستنی کاتی ڕووداوەکان و بەستنەوەیان بە بابەتەکە پێکەوە. بە وتەی ئاغا کەریم ئیمامی، نووسەر دەبێ ئەو شێوە نووسینانە بە تێڕوانینی مێژوویی بە مۆنتاژکراوی ناو ببرێت. لەم شێوە کتێبانەدا ڕەچاوی زاراوە مێژوویەکان و ڕاست و چەوتی ئەو بابەتانەی کە وەردەگێڕدرێت و ڕەسەنایەتی ئەو سەرچاوانەی کە سوودیان لێ وەردەگیرێت ناکرێت بابەتەکان زیاتر لە ڕۆژنامە و گۆڤارەکانی ڕابردوو وەرگیراو بن کە هیچ کامیان وەک بەڵگەنامەی مێژوویی باوەڕ پێکراو نین. لە یەکێ لەم جۆرە کتێبانەدا بینیم کە تەنانەت دێڕی یەکەم دەربارەی مێژووی لەدایکبوونی پاڵەوانی کتێبەکە بە هەڵە نووسراوە. دەبێت
ئەوەش بڵێم کە ئەم هەڵانە لە نووسینی ڕووداوە مێژوویەکاندا یان شیکردنەوەی ڕووداوەکانی مێژووی هاوچەرخی ئێران تایبەت نییە بە نووسەرە ئێرانیەکانەوە. بەداخەوە کە لە نێو خەڵکی ئێمەدا ئەو بۆچوونە هەڵەیە برەوی سندووە کە هەر شتێک نووسەر و توێژەرە بیانیەکان دەربارەی ڕووداوەکانی ئێران دەینووسن ڕاستە و شیاوی پشتبێبەستنە. هەر بۆیە بەرهەمی نووسەرە بیانیەکان دەربارەی ئێران هەرچەندە ڕووکەش و دوژمنکارانەش بێ وەردەگێڕێتە سەر زمانی فارسی و بڵاو دەکرێتەوە. لە کاتێکدا کە هەندێک لەم نووسینانە هەرگیز شیاوی وەرگێڕان نین و زۆرێکی دیکەیان هەڵی وەهای تێدایە کە ئەگەر لە پێشەکی یان پەراوێزدا بابەتەکە ڕوون نەکرێتەوە دەبێتە هۆی سەر لێ شێواندنی خوێنەر. تەنانەت نووسەر و لێکۆڵەرانی دیاری وەکو ڕیچارد کاتم و جیمز بیلیش کە خۆیان بە شارەزا دەزانن لە کاروباری ئێراندا لە شیکردنەوەی ڕووداوەکانی ئێراندا دووچاری چەندین هەڵی جۆراوجۆر بوون. لەسەر و بەندی شۆڕشەکانی ئێراندا بە پێشبینیە هەڵەکانی خۆیان دەربارەی پێشهاتەکانی ئەم شۆڕشە سەریان لە بەرپرسانی دەوڵەتی ئەمریکا شێوان. چجای نووسەرە خەیاڵ بڵاوەکانی وەک محەممەد حەسەنێن هەیکەلی نووسەری میسری کە نووسینەکانی دەربارەی ئێران لێوان لێوە لە دەقی مێژووی هەڵا کە بە بڕوای بەندا هەرگیز شیاوی وەرگێڕان نین بۆ سەر زمانی فارسی. بە بڕوای نووسەر لە وەرگێڕانی بەرهەمی نووسەرە بیانیەکاندا بۆ سەر زمانی فارسی بە تایبەتی دەربارەی بەرپرسان و دیبلۆماتکارە بیانیەکان کە یاداشتی کارەکانی خۆیان بە شێوەیەکی ئازادانە نووسیوە، ناساندنی کەسەکان نووسەرەکە و ئامانج و مەبەستەکانی لە نووسینی بابەتەکە و هەروەها خستنەڕووی هەڵە و داوەریە ناڕاستەکانی ئەو نووسەرە کارێکی پێویستە. لە جۆری ئەم کتێبانە کە لەم دوایانەدا بڵاو کراوەتەوە و لە نووسینی ئەم کتێبەشدا سوودی لێوەرگیراوە. کتێبی نامەهای ئەستاهران نامەگەلێک لە تارانەوەیە کە بە نێونیشانی نامە تایبەت و راپۆرتان نهێنیەکانی سەرڕی دربۆلاردی باڵوێزی بەریتانیایە لە تاران بڵاو کراوەتەوە کە لەلایەن ئاغای غوڵام حسەینی میرزا ساڵحەوە وەرگێڕراوە بۆ سەر زمانی فارسی. ئەو کتێبە لە ڕوانگەی ئاشکراکردنی سیاسەتی ڕۆژانەی بەریتانیا لە ئێراندا بایەخێکی گەورەی هەیە و شیاوی پشتبێبەستنە، بەڵام دەبوو کە ئاغا غوڵام حسەینە دینی بەڕێزیش پێشەکیکی بۆ ئەم کتێبە بنووسایە و تێیدا ئەو باڵوێزە نەفرەتی خراپەکاریەی بەریتانیای لە ئێراندا بە نووسەر و خوێنەرانی ئێران بناساندایە کە لە کاتێکدا کە چەرچڵی سەرۆکوەزیرانی بەریتانیاش بەو هەموو دوژمنکاریانەی کە بەرامبەر بە ئێران هەیبوو دەربارەی ئەو باڵوێزە دەنووسێت. سڕی دربۆلارد باڵوێزی بەریتانیا لە ئێران کینەی بەرامبەر بە هەموو ئێرانیەکان هەیە کە بە دڵنیاییەوە زیان بە لێهاتووی خۆی و بەرژەوەندیەکانی ئێمە دەگەێنێت. بۆ ئەوەی ئێرانیەکان بە نووسینە کیناویەکانی ئەو بەرامبەر بە ئێران و خەڵکی ئێران گومڕان نەبن و هەڵ نەخەڵەتێن، ئەوەی شیاوی باسا هەڵەکاری و کینە لە دڵی بەرامبەر ئێران تەنها لەلایەن نووسەرە بیانیەکانەوە نییە، بەڵکو هەندێک لە نووسەرە ئێرانیەکانی نیشتەجێی دەرەوەش لەگەڵ ئەوەی کە هەستی ناسیۆنالیستی و ئێرانی بوونیان لەسەریان پێویست دەکا بە ویژدانیانەوە دەربارەی ئێران و ڕووداوەکان دادوەری بکەن و زانیاری هەڵە بە خوێنەرانی خۆیان نەدەن، ڕاستی مێژوویەکان تێکەڵ بە کینەی خۆیان دەکەن و سەر و ژووری نەکەنەوە. یەکێک لە نووسەرە ئێرانیەکانی دانیشتووی دەرەوەی ئێران بەڕێز ئاغای ئەمیر تاهیریە کە لە دوایین کتێبیدا بە نێونیشانی ژیانی نەناسراوی شا سەرباری دووبارەکردنەوەی هەڵەکان لە نووسینی ڕووداوە مێژوویەکانی ئێراندا عیبەیە دەربارەی هەندێک بایبەتی پەیوەست بە مێژووی ئەم چەند ساڵەی دوای ئێرانیشەوە هەڵی کردووە. بۆ نمونات دەنووسێت کۆنفرانسی گوادلۆب بە ئامادەبوونی سەرانی 7 وڵاتە پیشەسازیەکەی دنیا بەستراوە و ئاماژەی باوتەکانی سەرۆکوەزیرانی یابان و کەنەداش کردووە کە بە گومانی ئەو دوو وڵاتە لە کۆنفرانسەکەدا بەشداریان کردووە. ئەمەش درۆیەکی ئاشکرایە لەبەر ئەوەی لە کۆنفرانسی گوادلۆبدا کە بەڕێزیان ئەوە بە کۆنفرانسی ساڵانەی 7 وڵاتە پیشەسازیەکەی جیهان ناویان بردووە، تەنها بە ئامادەبوونی ڕێبەرانی 4 وڵاتە کە ئەوانیش ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا بوو بەستراوە. ئەم کۆنفرانسە لەگەڵ گەرمەی شۆڕشی ئێران و لەسەر بانکێشتی ژیسکار دستنی سەرۆکۆماری ئەو کاتەی فەڕەنسا بەستراوە و بابەتی سەرەکی کۆنفرانسەکەش پرسەکانی تایبەت بە وڵاتی ئێران بوون. کتێبی پدر و پسر باوک و کوور سەرگوزشتەیەکی بەڵگەدارە لە ژیان و دەورانی پەهلەویەکان کە نووسەر بەگەڕانەوە بۆ سەرچاوە بڕوا پێکراوە ناوخۆیی و دەرەکیەکان و
ئەو زانیاریانەی کە لە ماوەی زیاتر لە 40 ساڵی کاری ڕۆژنامەنووسیدا کۆی کردوونەتەوە دەستی کردووە بە نووسین و ڕێخستنی ئەم بەرهەمە. پاڵنەری ڕاستەقینەی نووسینی ئەم کتێبە بینینی ئەو ئارەزومەندی خەڵکە بۆ زانیاری پەیداکردن دەربارەی مێژووی هاوچەرخی وڵاتەکەمان و برەوسەندنی بازاڕی ئەو بەرهەمانەی کە لەم بارەیەوە دەنووسران کە بۆ نووسینانەی لە ڕابردوودا باسکران نەک خاڵەنە دیارەکانی پەیوەست بە ڕابردووی نزیکی وڵاتەکەمان ڕوون ناکاتەوە، بەڵکو لە هەندێک لایەنیشەوە خوێنەر گومڕا دەکەن. هەر بۆیە چاپکردن و بڵاوکردنەوەی بەرهەمێکی دیۆکۆمنتاری لەم کاتەدا کارێکی پێویستە. ڕۆژی نووسینی ئەم کتێبە وەک بەرهەمێکی دیکەی نووسەر لەبارەی مێژووی هاوچەرخی ئێرانەوە بە ناونیشانی داستان ئینقلاب لە ساڵی 1970دا بڵاو کرایەوە. پشت ئەستورە بە گرنگترین ئەو سەرچاوانەی کە لە ناوخۆ و دەرەوەیدا لەم بوارەدا نووسراون. وەڕێخستن و پێکەوە بەستنی ئەم بابەتانە بە زانیاری و شیکردنەوەکانی خودی خۆمەوەیە لە ڕوونکردنەوەی بابەتەکاندا. ئەو سەرچاوانەی کە لەم نووسینەدا سوودیان لێوەرگیراوە لە کۆتایی کتێبەکەدا ناویان هاتووە. نووسەر لەسەر جەم بابەتەکاندا هەوڵی داوە پشت بە گرنگترین و بڕوا پێکراوترین ئەو سەرچاوانە ببەستێ. هەر بەو شێوەیەی کە پێشتر ئاماژەی بۆ کرا دەربارەی مێژووی هاوچەرخی ئێران و بەتایبەتی باسەکانی نێو ئەم کتێبە بابەتگەلێکی زۆر بڵاو کراوەتەوە. بەڵام ئەوەی لەم کتێبەدا دەخرێتە بەردیدی خوێنەران پڕیەتی لە سەدای بابەتی نوێ و نەوتراو کە هەندێکیان زانیاری و شیکردنەوەی تایبەتی خودی نووسەرە کە بۆ یەکەمین جارە دەخرێتە سەر ڕووپەڕی بڵاوکراوەکان و هەندێکیشان وەرگێڕاون کە لە سەرچاوە بڕوا پێکراوە بیانیەکانەوە وەرگێڕاوە کە ئەوانیش بۆ یەکەمین جارە لە ئێراندا بڵاو دەکرێنەوە. لە باسی ڕووداوەکانی سەردەمی پەهلەوی کە نزیکەی 8 ساڵ لە مێژووی هاوچەرخی ئێران دەگرێتەوە، هەندێک بۆ دوورکەوتنەوە لە زۆر درێژە پێدانی بابەتەکە بەندا خۆمم بواردووە لە نووسینی هەندێک لەو بابەت و ڕووداوانەی کە لە ڕووی گرنگیەوە پلەی دووەم دەدەن، بەڵام هیچ ڕووداوێکی گرنگ لە پێنووسەکەم جێنەماوە. ئەو ڕووداوانەی کە تایبەتن بە ڕووداوەکانی سەڵتەنەتی پەهلەوی و زۆر لە سەردەمی ئێمە نزیکە، خودی نووسەر لە کتێبین داستان ئینقلابدا بە تێر و تەسەلی باسی لێوە کردووە و لێرەدا پوختەی کراوەتەوە. هەوڵی نووسەر لەم بەشەشدا بە شێوەیەک بووە کە لە نێو باسکراوە گشتیەکانی ئەو ڕووداوانە کە لە کۆتاییەکانی سەڵتەنەتی پەهلەویدا لە ئێران ڕوویان داوە بابەتی نوێ و نەوتراو بخرێتە بەردیدی خوێنەران. هەندێک لە هاوڕێیان کاتێک لە مەبەستی من بۆ نووسینی وەها کتێبێک ئاگادار بوون وتیان ئەمڕۆ کاتی نووسینی ئەم کتێبە نییە، لەبەر ئەوە لەوەها ڕۆژێکدا هەرگیز ناتواندرێ دادوەریەکی ڕاست و دروست و بێلایەنانە دەربارەی کار و کردەوەی پەهلەویەکان بکرێت. کاتی نووسینی کتێبی داستان ئینقلابیش هەندێک بۆ چوونی لەم بابەتانم لەلایەن هەندێک لە دۆستانمەوە پێگەیشت، بەڵام وەڵامی من بۆ ئەو کەسانەی کە بەو جۆرە داوەری دەکەن ئەوەیە کە ئەگەر نووسەرێکی وڵاتانی جیهانی سێ دانیشێت و چاوەڕوانی هەلو مەرجێک بێت کە بتوانێت تەواوی ڕاستیەکان بڵێ، لەوانەیە هەرگیز نەگا بە نووسینی هیچ شتێک. لێرەشدا ئەو ڕاستی کە لە پێشەکی کتێبی داستان ئینقلابدا نووسیومە دووبارەی دەکەمەوە. بە بۆچوونی من پەیامی نووسەر ئەوەیە کە لە هەموو هەلو مەرجێکدا ئەوەی کە دەتوانێت دەبێت بینووسێ بە مەرجێک ئەوەی کە لە ڕاستیەکان نەشارێتەوە. ئەو کەسانەی کە کتێبی داستان ئینقلابیان خوێندوێتەوە دانیان بەوە داناوە کە جگە لە ڕاستیەکان هیچ شتێکی دیکە نەنووسراوە. نووسەر بەو پەڕی توانایەوە هەوڵی داوە کە لە نووسینی ئەم کتێبەشدا لە شەقامی ڕاستی لا نەدات و جگە لە ڕاستیەکان هیچ شتێک بە پێنووسەکەی نەنووسێت. لەگەڵ ئەوەشدا دەگونجێت هەندێ ڕستەیە هەندێ بابەت نووسرا بێت کە لە بەرژەوەندی یان زیانی کەسێک یان زیاتر خۆی بنوێنێت. نووسەر جگە لەو بابەتانەی کە لە کەسێک یان سەرچاوەیەکی دیکەوە وەریگرتووە کە ڕاست و دروستیەکەی لە ئۆباڵی ئەواندایە، هەرچەندە نووسەر هەوڵی تەواوی داوە لەو بابەتانەش ڕاست و دروستترینیان هەڵبژێرێ، لە ڕاستی و دروستی بابەتەکە دڵنیایە. بەڵام خۆم بە کەسێکی بێهەڵە نازانم و ئەگەر خوێنەران لە کاتی خوێندنەوەی ئەم کتێبەدا ڕوبەڕووی هەڵە یان چەند هەڵەیەک بوونەوە یان ڕوونکردنەوەی زیاتری هەندێک بابەتیان بە پێویست دەزانی، بەوپەڕی خۆشحاڵیەوە لە چاپەکانی دواتردا ڕەچاوی ڕوونکردنەوەکانیان دەکرێت. تەنها داوای نووسەریش لەو خوێنەرە بەڕێزانە کە لەم بارەیەوە سەربەرزمان دەکەن ئەوەیە لە ڕوونکردنەوەی چاکسازی داواکاریەکانی خۆیاندا ئاماژە بە سەرچاوی زانیاریەکانی خۆیان بکەن بۆ ئەوەی لە کاتی چاپکردن و ڕوونکردنەوەکاندا ئاماژە بە سەرچاوە دیاریکراوەکان بکرێت. لەگەڵ ئەم پێشەکێدا پێش خوێندنەوەی ئەم کتێبە و بیرهێنانەوەی چەند خاڵێک بە پێویست دەزانم. یەکەم، ئەو سەرچاوە بیانیانەی کە بۆ نووسینی ئەم کتێبە سوودی لێوەرگیراوە ناونیشانی تەواوی لە کۆتایی کتێبەکەدا نووسراوە
لە هەمووان زیاتر کتێبێکی نووسەری فەڕەنسیە بە نێوی ژراو دوویلیە دەربارەی ژیانیشە سوودم لێ وەرگرتووە. جێگەی بە بیرهێنانەوەیە کە نووسەری ئەم کتێبە لە ساڵی 1975دا لە پاریس بە ناونیشانی سعود مقاومەت ناپەزید محەممەد ڕەزاشا چاپ و بڵاوی کردوتەوە. یەکێکە لە نووسەرە دیارەکانی فەڕەنسا کە لە لوتکەی دەسەڵاتدا و هێزی شادا بۆ نووسینی کتێبێک دەربارەی پەهلەویەکان باوک و کوڕ ڕەزاشا و محەممەد ڕەزاشا داوەتی ئێران کرا. دوای ماوەیەک مانەوە پێشوازی لێکردنی شاهانەی لە تاران و دەستکەوتنی سەرجەم سەرچاوەکان و ئەنجامدانی چەندین چاوپێکەوتن لەگەڵ شاو بەرپرسە دەوڵەتیەکان و دەرباریەکانی گەڕایەوە بۆ پاریس. بەڵام ئەو کتێبەی کە بە پێنووسی ئەم نووسەرە فەڕەنسیە دەربارەی شاو بنەماڵەی سەڵتەنەت بڵاوکرایەوە هاتنە ناوەوەی بۆ ئێران لە ڕژێمی ڕابردوودا یاساخ کرا لەبەر ئەوەی ئەو بابەتانەی لە دەربارەی ژیانی تایبەتی شاو گەندەڵیە دەرباریەکانی لەم کتێبەدا نووسرا بوو بابەتە گونجاوەکانی دیکەی کتێبەکەی خستبێ ژێر کاریگەری خۆیەوە. بەندا لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم کتێبەدا لە پاریزدانەیەکم کڕی و لای هاوڕێیەکم بە ئامانەت دامنا. ئێستا دوای تێپەڕینی نزیکەی 18 ساڵ توانیم سوود لە بابەتەکانی ئەو کتێبە وەربگرم. ئەو سەرچاوە بیانیانەی دیکە کە لە سەرچاوەکانی دیکە زیاتر سوودی لێوەرگیراوە دەبێت ئاماژە بە هەندێکیان بکەین. سەرچاوە یەکەم ئەندێشەکانی پادشایەک کە کۆمەڵە چاوپێکەوتنێکی کارانجیای ڕۆژنامەنووسی هیندیە لەگەڵ حەمە ڕەزاشا ئەنجامی داوە. سەرچاوەی دووەم هەمووان دەڕوخێن لە نووسینی گاری سیکی ئەندامی پێشووی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا بوو. سێەم قەیران لە نووسینی هامڵتۆن جۆردنی سەرۆکی گاردی کۆشکی سپی لە سەردەمی سەرۆکایەتی کارتەردا. چوارەم وەچاپی ئینگلیزی کتێبی یادداشتەکانی سوورەیە بە سەرچاوەی سەرەکی بەشی تایبەت بە 7 ساڵی ژیانی ئەو لە دەربارەی پەهلەویەکاندا دادەنرێ. خاڵی دووەم لەو ڕوونکردنەوەی کە دەمەوێت بیدەم لە بەشێکی زۆری سەرچاوە ناوخۆی و بیانیەکاندا کە دەربارەی پەهلەویەکان و سەردەمی پەهلەوی بڵاوکراونەتەوە هەڵەگەلێک بەرچاو دەکەوێت. هەر بۆیە نووسەر خۆی بواردووە لە وەرگرتنی ئەو بابەتانەی کە هەڵەیە بۆ ئەوەی جارێکی دیکە هەڵەکان دووبارە نەبنەوە وەلەو بابەتانەشی کە لە ڕاست و دروستیەکەی دڵنیانە بووە بەو پەڕی بە ئاگاییەوە لەو کتێبانە وەرگیراون. لە هەندێک لەو سەرچاوانەشی کە لە بەرپرسانی ڕژێمەوە بەجێماوە و بە مەبەستی بەرگریکردن لە خۆیان نووسیویانە زیاتر وتەی کەسانێکە کە ناتوانن بەرگری لە خۆیان بکەن هەرگیز سوودیان لێ وەرنەگیراوە. سێم وەرگێڕان و وەرگرتنی هەندێک لە سەرچاوە یەکەمینەکان وەک بەڵگە نامەنیهێنیەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەربارەی ڕووداوەکانی ئازربایجان کە بۆ یەکەمین جارە لە ئێران بڵاو دەکرێتەوە یان ئەوەی کە لە زمانی خودی شاوە دەربارەی ڕووداوەکانی ژیانی ئەوە وەرگێڕاوە. هۆکاری بڕوابوون بە پشتڕاستکردنەوەی ئەم بابەتانە نییە لەلایەن خودی نووسەرەوە بەڵکو لەو بابەتانەیە کە دەبێت بە ئاگاییەوە باز بکرێن و لە پێشتریشەوە بەرچاوڕوونی دراوە. چوارەم لەبارەی ئەو بابەتانەش کە لە سەرچاوە فارسیەکانەوە وەرگیراون لە ڕووی لە بەرچاوگرتنی ئەمانەت پارێزیەوە گۆڕانکاری لە دەقەکاندا نەکراوە. هەر بۆیە ئەگەر لە ڕووی ڕێزمان یان چۆنیەتی نووسینی بابەتەکە هەڵە هەبێت ئەوە لە دەقەڕاستەقینەکەدا هەر بەو شێوەیە بووە و هەڵە لە نووسەرەوە نییە. پێنجەم لە باسی ڕووداوەکانی ژیان و سەردەمی پەهلەویەکان سەرنجی نووسەر زیاتر لەسەر ڕووداوە سیاسیەکان و چۆنیەتی فەرمانڕەواییکردنیان و پەیوەندی باوک و کوڕ بووە لەگەڵ هێزە بیانیەکاندا. لەگەڵ ئەمانەشدا بابەتی تایبەت لەبارەی ژیانی تایبەتی پەهلەویەکان پشتگوێ نەخراوە. لە بەشەکانی پەیوەست بە هاوسەرەکانیانەوە بابەتی نوێ و نەوتراو خراوەتە ڕوو. شەشەم وەرگرتنی بابەتگەلێک لە نووسینەکانی ڕەزاشا یا محەممەد ڕەزاشا لە هەندێک شوێندا پەیوەست بووە. ئەمەش واتە بە ڕازدانین و پشتڕاستکردنەوەی نووسینەکان یان بانگەشەکانی باوک و کوڕ نییە. خوێنەران لەوە تێدەگەن کە بەیاننامە وتە پڕگر و فڕەکانی ڕەزاشا نووسینی خودی ئەو نین لەبەر ئەوەی هیچ کەس لاری لە نەخوێندەواری یان کەم خوێندەواری ڕەزاشا نییە. هەر بۆیە نمونەی دەستنووسەکانی ڕەزاشا هەڵەی ئاشکرای ڕێنووسی تێدایە. لەوانەیە نێوەڕۆکی ئەو بەیاننامانە و نووسینیان لەلایەن خۆیەوە ئامادەکرا بێ بەڵام کەسانی دیکە نووسی بێتیانەوە وەکو دەقی بەیاننامە و وتار و سەرجەم نووسینەکانی ڕەزاشا لە سەفەرنامەی خوزستاندا. خەڵکانی دیکە بە زۆر دەبرێنە ئەعزام بەهرامی بۆی نووسیوە. پێدەچێ نووسینەکانی محەممەد ڕەزاشاش راپۆرتی ئەو بێت بەڵام کەسانی دیکە
بۆیان نووسی بێت. حوتەم هەندێک لە ڕووداوە گرنگەکانی پەیوەست بە سەردەمی ژیان و سەڵتەنەتی پەهلەوی بە شاراوەی ماوەتەوە و بڕیاری یەکلاکەرەوەی دەربارەی ئەو ڕووداوانە هەرگیز گونجاو نییە. لە نمونەی ئەو ڕووداوانە لە سەردەمی ڕەزا شادا ڕووداوی تەیمورتاش و پلانی کودەتاکەی سەرهەنگ پۆڵاینە کە لە هەر بابەتێکدا گەڕاوینەتەوە بۆ باوەڕپێکراوترین سەرچاوە و لە گۆشەنیگای جیاوازەوە و لە ڕوانگەی چاودێرانی ئاگادار و نزیک لە ڕووداوەکەوە بە دوواداچوونی بۆ کراوە. لە ڕووداوە شاراوەکانی سەردەمی سەڵتەنەتی محەممەد ڕەزا شاژدا کە بە شاراوەی ماوەتەوە دەتوانین ئاماژە بە دوو هەوڵی کوشتنی خودی حەمە ڕەزا شا بدەین لە ساڵانی 1327 بۆ 1344 هەتاوی و هەروەها دوو پلانی کودەتا لەلایەن سپەه بەد ڕەزم ئارا لە ساڵی 1329 هەتاوی و ئەرتەشبەندی خاتەمی لە ساڵی 1354 هەتاوی. ئەوەی کە لەم کتێبەدا بە پشبەستن بە سەرچاوە ناوخۆی و بیانیەکان دەربارەی ئەم ڕووداوانە نووسراوە تا ڕادەیەک باش و هاوکاری ڕەزاندنەوە و ئاشکراکردنی لایەنە شاراوەکانی ئەو ڕووداوانە بوون. هەشتم خوێنەرانی بەڕێز سەرنجی ئەوەیان داوە کە ئەم کتێبە زیاتر ژیان نامەیە نەک کارنامە و باسکردنی هەموو ئەو کارانەی کە لە سەردەمی سەڵتەنەتی پەهلەویدا لە ئێران ئەنجام دراوە کە ئەو بابەتانە خۆی دەتوانێت ببێتە کتێبێکی سربەخۆ. سەرباری ئەوەی زۆرێک لەو کارە بە ڕووکەش و بە سوود و بەشانەش کە لە سەردەمی پەهلەویدا هەنگاویان بۆ هەڵێنراوە لە ئێستادا لە ژێر پرسیاردان و ناتواندرێ ئەو کارانە بەڕاست و دروست لە بارەیانەوە دادوەری بکرێ. تەنانەت گەورەترین کاری ئاوەدانکاری لە سەردەمی ڕەزا شادا دروستکردنی ڕێگای ئاسنین بوو لە سەردانسەری ئێراندا لەلایەن هەندێک لە پیاوە ناودار و بەرجەستەکانی ئێرانەوە وەک دکتۆر موسەدەق بە خیانەت و ناپاکی هەژماریان کردووە و داگیرکردنی ئێران لە جەنگی دووهەمی جیهانیدا بە ئەنجامدانی دروستکردنی ئەم پرۆژە استراتیژیە دەزانن. گەورەترین شانازی حەمە ڕەزا شایش ئەنجامدانی شۆڕشی سپی بوو کە ئەویش ئەمڕۆ لە ژێر پرسیاردایە و دادوەری لەبارەی چاک یان خراپی ئەو کارەوە دەبێ بسپێردرێت بە مێژوو. پێودانگی دادوەری مێژوویی دەرئەنجامی کارەکەی و نیەتی کەسەکە و نەگونجاندنی کاتی ئەنجامدانی کارەکە ناتوانێ هەڵی کەسەکە و ڕاکێشانی گەل بەرەو گێژاوی تیاچوون قەرەبوو بکاتەوە. نۆیەم نووسەر لە کاتی دەربڕینی بۆچوونێکی باش یان خراپ دەربارەی هەر کەسایەتی و پیاوێکی دەوڵەت کە لەم کتێبەدا ناوی هاتووە هیچ دەمارگیریەکی نییە. ئەو بۆچوونانش بەپێی ئەو زانیاری و بەڵگەنامانەیە کە لە بەردەستی نووسەردان و ئەگەریش خوێنەران زانیاری و بەڵگەی بەهێزتریان بۆ ڕەتکردنەوەی ئەم بۆچوونانە هەیە ئەوە بەبێ هیچ جۆرە دەمارگیریەک لە چاپەکانی دواتردا بۆچوونەکان پێچەوانە دەکەینەوە. لەبەر ئەوە تەنها ئامانجڕوونکردنەوەی لایەنە تاریک و شاراوەکانی مێژووی هاوچەرخی ئێرانە. بۆ نمونە توێژینەوەکانی نووسەر لەبارەی قەوام سەڵتەنەوە شتانێکی تێدایە کە ئەو پێچەوانەی ئەو شتانە ناوبانگی دەرکردووە. لە پرسی ئازەربایجاندا مەبەستی سازش هەبووە لەگەڵ سۆڤێتدا و ئەفسانەی فریودانی ستالین لەلایەن قەوامەوە دوورە لە ڕاستیەوە. ئەم بۆچوونانەش پشت ئەسوورە بە بەڵگەنامەی نهێنی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە ماوەیەک پێشتر بڵاوکراوەتەوە. نووسەر بەشیکردنەوەی کارەکانی چوار کابینەی قەوام کەسایەتێکی بە تەواوەتی جیاواز لەوەی کە لە قەوام دروستکراوە دەخاتە ڕوو. بۆچوونەکانی نووسەر دەربارەی هەندێکی دیکە لە پیاوانی دەوڵەتی دەورانی سەڵتەنەتی پەهلەوی لەوانەیە جیاواز بێت لە بۆچوونی گشتی دەربارەی ئەو کەسایەتیانە، بەڵام لە هەموو بابەتێکدا بەلانی کەمەوە پشت بەستراوە بەو سەرچاو بەڵگەنامانەی کە لە بەردەستی نووسەردا هەیە و بۆچوونی نووسەریش ئەو سەرچاوە بەڵگەنامانە شیاوی پشت بێبەستنن. لە کۆتاییدا بە ئەرکی سەرشانی خۆمی دەزانم کە لە ناخی دڵەوە سوپاسی هاوڕێ و دۆستانی خۆشەویستم بکەم لەوانەش دکتۆر حسین بەهمەنیار، جەعفەر تەوەکولی، عەلی ئەزغەر سەعیدی، ئەحمەد سەمیعی، حوسامەدین غەفاری، ئەکبەر قاسمی، حەسەین مەکی، عەبدوڵڕەزا هۆشەنگ مەهدەوی، ئەحمەد نەفیسی کە لە ئامادەکردنی سەرچاوەکان و وێنەکانی نێو ئەم کتێبەدا هاوکاری نووسەریان کردووە. محەممەد تەڵوعی، 14 فەروەردینی 1372.
گوێگرانی خۆشەویست هاتینە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی یەکەم دەورانی منداڵی و لاوی محەممەد ڕەزاشا لە کتێبی دوای شای ئێران لاپەڕا 25 کورتەیەک لەسەر ئەم بەشە دژواریەکانی ژیان لە کۆشکی تەنهاییدا خەیاڵاوی دەورانی منداڵی و بانگەشەی بە ئیمامانەوە سەردەمی خوێندنی لە سویسرا دۆستایەتێکی سەیر عشقبازی لە قوتابخانە گەڕانەوە بۆ ئێران زۆرانبازی لەگەڵ باوکیدا محەممەد ڕەزا هاوڕێ سویسریەکەی خۆی دێنێت بۆ تاران محەممەد ڕەزا شای پەهلەوی لە کتێبەکەیدا بەناوی مەئموریەت برای وەتەنم کە لە ساڵی 1340 هەتاویدا و هاوکات بوو لەگەڵ 20مین ساڵیادی سەڵتەنەتیدا بڵاو کرایەوە دەنووسێت من لە 4 ئابانی 1298 هەتاوی لە خانوویەکی بچووک و سادە یەکێ لە گەڕەکە کۆنەکانی شاری تاراندا چاوم بە دنیا هەڵهێناوە لە ئەو کاتەدا هێشتا شاری تاران شوورای هەبوو لە دەوروبەریشیدا خەندەق هەڵکەندرا بوو شار چەند دەواازەیەکی هاتوچەی هەبوو کە لە شەواندا بۆ پارێزگاری لە شار لە ترسی دز و چەتەکان دادەخران لە سەردەمی سەڵتەنەتی باوکمدا کە هەمیشە ئارەزووی ئاوەدانکردنەوە و نوێکردنەوەی ئێرانی هەبووە ڕووخێنراون محەممەد ڕەزا لە چاو پێکەوتنەکەیدا لەگەڵ ژرارد و ویلیەی نووسری فەڕەنسی ئەم بابەتەی ڕاست کردوەوە کە دەڵێ ئەو ئەشرەفی خوشکی کە دوانن چەند دقەیەک دوای ئەو لەدایک بووە لە تاکە نەخۆشخانەکەی ئەو کاتی تاراندا کە نەخۆشخانەی ئەحمەدیەیە لەدایک بووە کۆڵانە کۆنەکەیشی کە حەمە ڕەزاشا لە کتێبەکەدا ناوی نەهێناوە دەواازەی قەزوین بووە کە لە کاتی بڵاوکردنەوەی کتێبەکەیدا نێوچەیەکی خراپی تاران بووە و حەمە ڕەزاشاش نەیویستوە بە خوێنەرانی کتێبەکەی بڵێ کە ماڵی باوکی لە کاتی لەدایکبوونی ئەودا لەوەها شوێنێکدا بووە لە کتێبەکەدا کە لەبارەی بنەماڵەی پەهلەوی لە ساڵی 1309 هەتاوی لەلایەن موئەسسەسەی ئیطلاعات بڵاوکراوەتەوە هاتووە کە محەممەد ڕەزاشا دەورانی منداڵی خۆی لە خانوویەکی بچووکی کرێدا لە گەڕەکی ڕوغنیها لە سەرجادەی جەلیل ئابادی پێشوو دەست پێ کردووە بەڵام پاش ماوەیەک لە دوای لەدایکبوونیەوە کە ئیدی ئەو خانووی گەڕەکی ڕوغنیها بۆ خێزانێکی 5 کەسی کەم بوو ڕەزاخان لە گەڕەکی حەسەن ئاوا خانوویەکی دیکەی بەکرێ گرت کە کەمێ لە خانووەکەی پێشوو فراوانتر بووە تا ئەو کاتەی کە ڕەزاخان بوو بە فەرماندەی فەوج و لەگەڵ فەوجەکەیدا لە دەروەوەی دەواازەی شار لە باخێکدا کە فەوجەکە بەکرێ گرت بوو خانوویەکیان دروست کرد لەو کاتەدا موچەی مانگانەی ڕەزاخان دەگەیشتە 100 تومەن تاجملوکی خێزانی هەندێکی لێدەخستە لاوە بە جۆرێک کە پاش ماوەیەک لەم خستە لاوەوە 300 تومەن پاشەکەوت کرا ڕەزاخانیش لە ئەنجامی ئەو چالاکیە جۆرە و جۆرانەی کە لە کاتی جەنگدا دەینواند 300 تومەن پاداشتی وەرگرتە بوو کە بە هەردووکیان دەیکردا 600 تومەن بەمەش زەویەکی تاڕادەیەک فراوانیان لە چوارڕای ئەمیریەدا کە ناوچەیەکی شێوە کاروان سەرابوو کڕی خانوویەکی بچووکی بۆ نیشتە جێبوونی خێزانەکەی تێدا دروست کرد محەممەد ڕەزا لە چاو خوشکەکانی شەمس و ئەشرەف و براتاقانەکەی عەلی ڕەزادا کە 2 ساڵ دوای ئەو لەدایک بوو کەسێکی لە ڕووی بوونیەتەوە لاواز بوو باوکی کە 16 مانگ دوای لەدایکبوونی محەممەد دەستیدایە کودەتا بووە وەزیری جەنگ و پاشان بوو بە سەرۆکوەزیرانی ئێران زۆر بەکەمی هەلی بینینی منداڵەکانی هەبوو محەممەد تا تەمەنی 6 ساڵی لەژێر چاودێری دایکیدا گەورە بوو لە مانگی ئازاری 1304 هەتاوی کە ڕەزاخان دوای برنبڕکردنی دەسەڵاتی قاجەری و پێکهێنانی پەرلەمانی سەڵتەنەتی ئێرانی گرتە دەست محەممەدی 6 ساڵەش بوو بە شازادە و چەند مانگێک دواتر لە ڕێوڕسمی تاجگوزاریدا بۆ یەکەم جار پۆشاکی سەربازی پۆشی ڕەزاشا دوای تەوابوونی ڕێوڕسمی تاج لە سەرنان شازادەی لەدایک و برا و خوشکەکانی جیا کردەوە تا بە وتەی خۆی محەممەد لە کەشوهەوایەکی ژنانەوە دەربهێنێت و لە کەشوهەوایەکی پیاوانەدا پەروەردەی بکە هەروەها قوتابخانەیەکی سەرەتایی سەربازیشی بەناوی دبستانی نظام دامەزراند کە مەبەستی سەرەکی پەروەردەکردنی شازادە بوو لە ڕەوشێکی سەربازیدا لە هەندێک سەرچاوەدا لەوانە کتێبەکەی ژراردوویلیەی فەڕەنسی کە پێشتر ئاماژەی بۆ کراوە و کتێبەکەی ماروین زونیسی لە کۆڵەری ئەمریکی بەناوی شکست شاهانە کە لە ساڵی 1991 لە ئەمریکا چاپکراوە هاتووە کە ئەم ماوەی ژیانی محەممەد بە دەستپێکی کۆمەڵەگرەیەکی دەرونی لە ئەودا دێتە هەژمار
لەبەر ئەوە کە منداڵێکی 6 ساڵە لە ناکاو لە باوەشی گەرمی دایک و ڕەوشی خێزان جودا دەکرێتەوە و لە ڕەوشێکی تەواو سەربازی و کۆشکی تەنهاییدا زیندانی دەکرێت. بێگومان دووچاری لێشاوێک کێشەی دەرونی دەبێتەوە کە لە دەورانی گەشەی دواتریشیدا کاریگەری خراپی لەسەر بەجێ دێڵێ. لە ڕواڵەت داوا دەردەکەوێ کە لە دوای هاوسەرگیری ڕەزاشا لەگەڵ دوو ژنی دیکەدا و زۆر گرنگی دان بە ئیسمەت هاوسرە تازە و جوان و لاوەکەی، ڕەزاشا ڕوبەڕووی کردداری ناشرین و هەڵچوونی دایکی محەممەد دەبێتەوە. ئەمیش هەموو قوتۆڵەیەک هەمیش بۆ ڕێگریکردن لە پەروەردەیەکی محەممەد لە دژی خۆی، بڕیاری جیاکردنەوەی کوڕ و دایکی لە یەکتردا و بە ئەنجامدانی ئەم کارەش هیچ گوێی بە ڕۆحی منداڵە بچووکەکەی خۆی نەدا. محەممەد ڕەزا کە لە ژیانی خێزانی و میهر و خۆشەویستی دایکایەتی بێبەش بوو، هاوڕێ و هاوپۆلێکی تەمەنی خۆی نەبوو. بێگومان لە قوتابخانەی سەربازی و هاوڕێیانی قوتابخانەکەیدا ئاشنایەتی پەیدا کرد. هاوپۆلەکانی زیاتر منداڵانی بەرپرسانی لەشکر و بەرپرسە باڵەکانی دەوڵەت بوون. تەنها کەسێک لە خێزانەکانی خوارەوە بەهۆی ئەوەی کە منداڵێکی زیرەک و سەرڕۆ بوو لەو قوتابخانەیەدا بوونی هەبوو. ئەو کوڕەش محەممەد ڕەزاشا لە یاداشتەکانی خۆیدا بە هاوڕێی گیانی بە گیانی خۆی لە سەردەمی لاویدا ناوی دەبات و هەر لەبەر ئەو سەرڕۆیەی دڵی محەممەد ڕەزاشا بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئەویش حسەین فیردۆس بوو کە لە ژیانی محەممەددا ڕۆڵی بینی. فیردۆس لە باسی ژیانی خۆی لە قوتابخانەی سەربازی چۆنیەتی ئاشنابوونی لەگەڵ شازادەدا تا ڕادەیەک ڕاز دەکات کە هێنانی هەندێک گوتەی لێرەدا هەم لەبارەی ئاشنابوون بۆ قوتابخانەیە کە شازادە وانەی تێدا خوێندووە، هەم لەبارەی ڕۆحیەتی خودی فیردەوس و گرێ دەرونیەکانەوە بەسوود بێت. فیردۆس دوای باسکردنی ژیانی هەژارانەی خێزانەکەی دەڵێت ئەم بابەتی هەژاریە لە قوتابخانەی سەربازیدا دەبووە هۆی بێتاقەتی تایبەتی لە مندا. دواتر کە چوومە پۆلە تایبەتیەکەی شازادەوە، کەمترین کەسێک لە دوای من لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە کە باوکم پلەی سوانی سێی هەبوو کوڕی سەرتیپێک بوو کە لەو کاتەدا ژمارەی سەرتیپ و سەرلەشکرەکان لە پەنجەکانی دەست زیاتر نەبوون، بۆ خۆی پێگەیەکی هەبوو. دایکم هەندێ برنجی دەکردە قامبلەمەیەکەوە بە جۆرێک تێی دەکرد کە زۆر دەربکەوێت. من قامبلەمەکەم بەدەستەوە بوو، بە پێ دەڕۆشتم بۆ قوتابخانە و قوتابیەکانی دیکەش بە گالیسکە یان لەگەڵ خزمەتکارەکانیاندا دەهاتن بۆ قوتابخانە. کاتێک کاتی نانی نیۆڕۆ دەهات، خزمەتکارەکان بە قامبلەمەی چەند قاتەوە بۆ ئاغازادەکان دەهاتن بۆ ژووری نان خواردن. دەوڵەمەند و پلەدارەکانی کە لە قوتابخانەی سەربازیدا بوون هەمیشە گاڵتەیان پێدەکردن و دەیانوت ئادەی لە قامبلەمەکەتدا چی هەیە؟ ڕەفتاریان بەجێرەوە بوو کە من هان بدەن خواردنی زۆرتر لەگەڵ خۆم بهێنم، چونکە خواردنە زیادەکان کە لە قوتابەکان دەمایەوە بۆ ئەوان دەبوو. منیش لەگەڵ ئەوەی کە هەمیشە خواردنەکەم کەم بوو، بەڵام هەوڵم دەدا کە چەند کەوچکێکی تێدا بهێڵمەوە. ئەم بابەتەش هەر لەو کاتەوە وای لە من کرد کە بەردەوام خۆم بەکەم بزانم پێدەچێ هەر ئەمەش وای کردبێ کە بمە جێگای سەرنجی ڕەزاخان و شازادەیش. لە تاقیکردنەوەی کۆتایی ساڵدا من یەکەمی پۆلە تایبەتیەکە بووم. شازادەیان نەخستە بۆ نێو ڕیزبەندی پۆلەوە. لە ساڵی دووەمدا پۆلە تایبەتیەکەیان گواستەوە بۆ نێو کۆشکی گوڵستان. پۆلەکەشیان لە بینایەکدا دانا بەناوی بەشی ناوخۆیی و دەگەڕایەوە بۆ دەورانی نەسرەدین شای قاجار. دواتر دەرکەوت کە گواستنەوەی پۆل بۆ کۆشکی گوڵستان بە بڕیاری ڕەزاشا بووە بۆ ئەوەی کە پۆلەکەی شازادەی جێنشین نزیک بێت لە ماڵەکەیەوە. ڕۆژێک سەرقاڵی وانە خوێندن بووین، لە ناکاو ڕەزاشا هاتە نێو پۆلەکەوە. من کە لە ژێرەوە سەیرم دەکردبینیم کە سەرۆکی پۆلە تایبەتەکە سەرهەنگ محەممەد باقرخان ئیشارەتێکی بۆ من کرد و ڕەزاشا هات و لە کەناری منەوە وەستا. هەڵبەتە من لەو کاتی تەمەنمدا دەترسام و دەلەرزیم و بە ئەو شان و شەوکەتەی ئەو سۆندەی کە بە شانیەوە بوو ئارزووی ئەوم دەکرد کە زووتر بەلامدا تێپەڕێت و بڕوە. بەڵام ئەو ڕاوەستاوە پێیوتم تۆ هەر لە ئەمڕۆ بەدواوە لە کۆتایی هاتنی وانەکەتان دەچی بۆ ماڵەکەی شازادە و پێکەوە وانەکانتان ئامادە دەکەن، هەتا شازادە خەوی لێ دەکەوێ. ئەمەش کاری هەموو ڕۆژێکت دەبێ. ڕۆژانی هێنی و پشوەکانیشت دەبێت سەردانی شازادە بکەیت. منیش لەو کاتەدا هەستم کرد کە پێدەچێت ئەم کارە پەیوەندی بە یەکەم بوونمەوە هەبێت، چونکە شا جەختی لەسەر ئامادەکردنی وانەکان دەکردەوە. دواتر تێگەیشتم کە بەڵێ هەر ئەوە بوو. بە هەر حاڵ دوای تەوابوونی وانەکەمان بە دوای شازادەی جێنشیندا ڕۆیشتم بۆ خانوەکەی و لەو کاتەش بەدواوە لە پۆلیشدا لە لای ئەوەدا دانیشتم. ئەمە سەرەتای ئاشنایەتی محەممەد ڕەزا بوو لەگەڵ حسەین فیردۆس کە
کە تا کۆتایی قۆناغی سەرەتایی سەربازی بەردەوام بوو و ڕەزاشا بڕیاریدا فیردۆس لەگەڵ شازادەدا بنێرێ بۆ سویسرا بۆ تەواوکردنی خوێندن. محەممەد ڕەزا دەربارەی ئەم دەورە لە ژیانی خۆیدا 6 تا 12 ساڵی لە کتێبەکەیدا مەئموریەت برای وەتەنم نووسیوێتی لەبەر ئەوەی پەروەردەکردنی کەسایەتی ئەو مای گرنگی پێدانێکی زۆر و زیاتری نووسەر و لێکۆڵە ڕەبیانیەکانیش بە سەرنجدان لە ئەو بابەتە باز لە کەسایەتی ئەو دەکەن، هەر بۆیە نووسین لەبارەی ئەو کاتەی پێش ڕۆشتنی بۆ سویسرا بە گرنگ دەزانێ. لە یاداشتەکانی خۆیدا لەبارەی ماوەی خوێندن لە قوتابخانەی سەربازی سەرەتایی دەنووسێ: من هەتا کاتی بوونم بە شازادە لەگەڵ دایک و برا و خوشکەکانمدا ژیانم بەسەر دەبرد، بەڵام دوای تاجگوزاری بە فەرمانی باوکم لە ئەوانجیا بوومەوە. باوکم بڕیاریدا کە بە شێوەیەکی تایبەتی پەروەردە بکرێم کە ئەو بە پەروەردەی پیاوانەی ناو دەبرد و بۆ بەرپرسیاریەتەکانی داهاتوو ئامادەی دەکردم. هەر لەو کاتەدا ناوم لە قوتابخانەی سەربازی سەرەتایی نووسرا. لە ڕاستیدا ئەو قوتابخانەیە لەبەر خاتری من و 4 برای دیکەمدا مەزرا و من لە پۆلێکدا کە 21 قوتابی تێدا بوو کە سەرجەمیان منداڵی بەرپرسانی دەوڵەتی و ئەفسەرانی سوپا بوون بەو پەڕی وردەکاریەوە وەرگیرا بوون، سەرقاڵی خوێندن بووم و براکانی دیکەم کە لە من بچووکتر بوون چوونە پۆلەکانی خواردترەوە. قوتابیانی ئەم قوتابخانەیە پۆشاکی سەربازیان لەبەردەکرد و سیستەمێکی خوێندنی تەواو سەخت بوو. بێگومان ژیانی منداڵی منیش لە ژینگەیەکی سەربازی واتا بە خوێندن و تەمرینی سەربازیەوە تێپەڕی. بەدەر لە خوێندنی قوتابخانەش باوکم مامۆستایەکی فەڕەنسی بۆ گرتبووم تا چاودێری ژیانم و فێری زمانی فەڕەنسیم بکە. بە هەوڵ و تێکۆشانی توانیم وەک زمانی دایک فێری زمانی فەڕەنسی بم و دەرچەیەک بۆ تێگەیشتن لە بیر و بۆچوونەکانی ڕۆژئاوا لەبەر دەممدا واڵا بوو. لە دەورانی شازادەییمدا ڕۆژانە باوکم 1-2 کاتژمێر لە کاتی خۆی لەگەڵ من بەسەر دەبرد و لە تەمەنی 9 ساڵیدا نانی نیوەڕۆم لەگەڵ ئەودا دەخوارد. مەبەستی ئەویش لەم کارانە ئەوە بوو کە خودی خۆی بە شێوەیەکی باش ئاگاداری ڕەوشی ژیانی من بێت و منیش لەو ڕووداوانە ئاگادار بکاتەوە کە لە وڵاتدا دەگوزارێت. کەمێک لە پاش تاج لە سەرنانی باوکم دووچاری نەخۆشی گرانەتا بووم. چەند هەفتەیەک لەگەڵ مەرگدا دەستە و یەخە بووم. ئەم نەخۆشیەش بوویە هۆی ئازاردان و بێتاقەتی باوکی میهرەبانم. لە ماوەی ئەو نەخۆشیە توندەدا پێم نایە دنیایەکی تایبەتی ڕۆحیەوە کە تا ئەمڕۆژ ئەوەم ئاشکرا نەکردووە. لە شەوێکی توندی نەخۆشیەکەمدا ئیمامی عەلیم لە خەودا بینی. لە کاتێکدا کە شمشێرە ناسراوەکەی خۆی زوولفقار بە کەمەرەوە بوو لە کەنارمدا دانیشت. جامێکی پێبوو فەرمانی پێکردم کە ئەوەی لە جامەکەدایە بینۆشم. منیش بەگوێم کرد و بەیانی ئەو ڕۆژە ئیدی تاکەم نەما و بە خێرایی باری تەندروستیم باش بوو. لەو کاتەدا کە زیاتر لە 7 ساڵ نەدەبووم بیرم دەکردەوە کە بێدەچێت لە نێوان ئەو خەوبینینە و ئەو چارەسەرە بەپەلەی من هیچ پەیوەندیەک نەبێت، بەڵام هەر لە ماوەی هەمان ساڵدا دوور و داوی دیکە بۆ من ڕوویاندا کە لە ژیانی معنەوی مندا کاریگەریەکی قوڵیان جێهێشت. لە سەردەمی منداڵیمدا تا ڕادەیەک هەموو هاوینێک لەگەڵ خێزانەکەماندا سەردانی ئیمامزادە داود کە یەکێکە لە ناوچە سروشتی و جوان و ئاو هەوا خۆشەکانی دامێنی کێوی ئەلبورس سەردانمان دەکرد. لە بۆ گەشتن بۆ ئەو ناوچەیە ناچار بووین کە ڕێگایەکی پێچاو پێچ و هەوراز و نشێ و بەپێ یان بە ئەسب ببڕین. لە یەکێک لەو سەفەرانەدا من لە بەردەمی کەسێک کە لە نزیکەکانی خۆمانە ئەفسەر بوو لەسەر ئەسپێک دانیشت بووم. لە ناکاو پێی ئەسپەکە خزا و هەردووکمان کەوتین. من کە سوکتر بووم کەوتم بە توندی و سرم کێشای بە بەردێکدا و لە هۆش خۆم چووم. کاتێک کە هۆش خۆم هاتمەوە دووچاری هیچ شتێکی ناڕەحەت نەبوو بووم. هەمووان سەریان سوڵما بوو. بە ناچاری بۆیانم ئاشکرا کرد کە لە کاتی کەوتنمدا حەزرەتی ئەبوو فەزڵ عەلەیهی سەلام کوڕی ئیمامی عەلی هاتە بەرچاوم و لە کاتی کەوتنمدا توند گرتمی و لە هەر هۆچوون و ناڕەحەتێک شکانێک پاراستمی. کاتێک کە ئەم ڕووداوە ڕوویدا باوکم لەوێ نەبوو، بەڵام کاتێک کە دواتر ئەم ڕووداوم بۆ گێڕایەوە ئەو گوێی پێنەدا. منیش بە لەبەر چاوگرتنی ڕۆحیەتی ئەو نەمیز بکەم و مناقەشە لەگەڵیدا، بەڵام خۆم هەرگیز بچووکترین دوودڵیم لە دیاریکردنی ئەوەی کە بەسرمدا دێت و خەوبینینی حەزرەتی عەباسی کوڕی عەلی عەلەیهی سەلام نەبووە. ڕووداوی سێم کە زیاتر لە جاران سەرنجی منی بۆ لای دنیای معنەوی کەمەندکێش کرد ڕۆژێک ڕوویدا کە لەگەڵ چاودێرەکەمدا لە دەوروبەری کۆشکی سەڵتەنەتی سەعەد ئاباددا لە کۆڵانێکدا کە بەردڕێژ کرابوو پیاسەمان دەکرد. لەو کاتەدا لە ناکاو پیاوێکم بە ڕوخساری مەلەکوتیەوە بینی کە گەڕایەوە
ڕوومەتی خەرمانێک نور بوو وەک ئەو دەم و چاوەی کە شێوەکارە ڕۆژ ئاواییەکان بۆ حەزرەتی مەریەمی دروست دەکەن. لەو کاتەدا ئیلهامم بۆ کرا کە تۆ لەگەڵ کۆتا ئیمامی پاک حەزرەتی ئیمامی قائیم ڕوبەڕوویت. پێکەوەبوونی من لەگەڵ ئیمامی ئاخر زەمان زۆر درێژەی نەکێشا کە لەبەر چاون بوو منی لە گێژاوی سەرسوورماندا بەجێهێشت. لەو کاتەدا بەو پەڕی مشتاقیەوە پرسیارم لە چاودێرەکەم کرد، ئەوەت بینی؟ بە سەرسوورمانە وەڵامی دایەوە، چ کەسێکم بینی؟ خۆ لێرە کەس نییە. بەڵام من لەو کاتەدا ئەو شتەی کە دیبووم ئەوەندە دڵنیا بووم کە وەڵامەکەی چاودێرەکە بە ساڵداچووەکەم بچووکترین کاریگەری لەسەر بیر و باوەڕی من نەبوو. ئەمڕۆ کە ئەم ڕووداوانە بەیان دەکەم لەوانەیە هەندێک کەس بە تایبەتی ڕۆژ ئاواییەکان وا گومان ببن کە من کەسێکی خەیاڵاویم یان ئەوەی کە من دیومە حاڵەتێکی سادەی دەرونیە. بەڵام دەبێت ئەومان لە یاد بێت کە باوەڕبوون بە دنیای ڕۆحی ئەو دەرکەوتانەی کە بە مادە بەراورد ناکرێن لە تایبەتمەندیەکانی کەسایەتی ڕۆژهەڵاتیە. هەروەها دواتریش زانیم کە بەشێکی زۆری خەڵکانی ڕۆژ ئاوایی هەمان بیر و باوەڕیان هەیە و من لەو کاتەدا هیچ هۆکارێکم بۆ گێڕانەوە بەیانکردنی ئەم بابەتە بۆ چاودێرەکەی خۆم نەبوو. ئێستاش هیچ سوودێک بەم لافلێدانەوە نابم تا ئێستاش جگە لە هەندێک لە نزیکەکانی خۆم کەس ئاگای لەو بابەتە نییە، تەنانەت باوکیشم کە هەمیشا خۆمم بە کەسێکی زۆر نزیک و دڵسۆزی دەزانی هەرگیز لەم بارەیەوە بچووکترین ئاگاداری نەبوو. کاتێک کە کتێبەکەی محەممەد ڕەزا شا لە ساڵی 1340 هەتاوی بڵاو بوویەوە، بانگەشەی ئەو لەبارەی ئاشکراکردنی بینینی ئیمامەوە بەم شێوەیە لێکدرایەوە کە شا بوو بەدەستهێنانی دڵ و سەرنجی خەڵکەکە کە زۆربەیان خاوەن بیر و باوەڕی مەسەبین ئەم داستانانەی دروست کردووە. بەڵام شا دوای تێپەڕبوونەوەشی لەگەڵ پیاوانی ئاینی لە ساڵی 1341 وازی لەم بانگەشانەی خۆی نەهێنا. چەندین جار لەگەڵ ڕۆژنامەنووسە بەناو بانگە بیانیەکانی وەکو ئۆریانا، فەلاجی ئەم بانگەشانەی دووبارە کردەوە. هەندێک شتی دیکەشی دەوت وەکو ڕزگاربوونی پەرجووی ئاسای خۆی لە چەندین پلانی کوشتندا کە گوایە وا هەستی کردووە کە خوای گەورە بەرنامەیەکی گەورەی خستۆتە ئەستۆی هەمیشە لە سێبەری خۆیدا دەیپارێزێ. حەمە ڕەزاشا لە یاداشتەکەی خۆیدا جگە لە یەک جار ئەویش بەڕستەیەکی کورت کە دەڵێ کاتی ڕزگاربوونی خۆمم بەهۆی حەزرەتی ئەبوفەزڵ بۆ باوکم باس کرد زۆر گوێی پێنەدا. ئاماژە بە بەرپەرشدانەوەی ڕەزاشا لە بەرامبەر ئەو خەیاڵاتانە ناکات، بەڵام لە گفتوگۆکەیدا لەگەڵ ژرارد دوویلیەی فەڕەنسی دانی بەوەداناوە کە کاتێک بۆ دووەم جار چۆنیەتی ئەو بینین و ڕزگارکردانم بۆ باوکم باس کرد بە توندی پێمدا هەڵشاخاوتی تۆ شازادەی ئەم مەملەکەتەی، دەبێ ڕۆژێک لە ڕۆژان لەسەر تەخت و تاج دانیشیت، ئەم خەون بینون و خەیاڵاتە ژنانەیە بخەرە لاوە. محەممەد دوای ئەم پێدا هەڵشاخانەی باوکی کە چاوەڕوانی نەدەکرد دەست بە گریان دەکات و ئیدی چیرۆکەکانی دواتر بۆ باوکی باس ناکات. حەمە ڕەزاشا لە شەهریوەری 1321دا کە هێشتا 12 ساڵی تەواو نەبوو بۆ تەواوکردنی خوێندن ڕۆیشت بۆ سویسرا. سەرەتا بڕیار بوو بچێتە فەڕەنسا، بەڵام لەبەر ئەوەی کە باوکی ژینگەی فەڕەنسای بۆ خوێندنی کوڕەکەی بە گونجاو نەدەزانی، دوای لێکۆڵینەوەی زیاتر سویسرای بۆ هەڵبژار. خودی حەمە ڕەزاشا لەبارەی هۆکاری هەڵبژاردننی سویسرا بۆ تەواوکردنی خوێندن و چۆنیەتی دیاریکردنی هاوڕێکانی لەم سەفەرەدا دەنووسێ. باوکم بۆ هەڵبژاردننی وڵاتێک بۆ ئەوەی کە من خوێندنی تێدا تەواو بکەم ماوەیەکی زۆر بیری دەکردەوە، سەرباری ئەوەی کە بە چاوێکی باشەوە سەیری شارستانی و پێشکەوتنەکانی ڕۆژ ئاوای دەکرد، بەڵام بە شێوەیەکی گشتی بڕوای بە بێگانەکان نەبوو. سەرنجام دوای ماوەیەک لێکۆڵینەوە بڕیاریدا من بنێردرێن بۆ سویسرا. بە بۆچوونی من ئەم هەڵبژاردنە لەو ڕوانگەیەوە بوو کە باوکم دەیویست خوێندنی من لە وڵاتێکدا بێ کە لە ڕەنگ و پەیوەندیداری سیاسی دوور بێت. و لەبەر ئەوەی کە سویسرا وڵاتێکی بچووک بوو هەمیشە لە کێشە سیاسیەکانی ئەوروپادا بێلایەن بوو، لەلایەن باوکی لە هەموو وڵاتەکان باشتر بوو. ڕاوێژکارەکانیشی وڵاتی سویسرایان دیاری کرد بۆ کەسێک کە بەڕاستی بێوێ بە دوای وانە خوێندنەوە بێ. من لە مانگی ئۆردیبەهەشتی ساڵی 1310 هەتاویدا سەرەتای سەربازیم تەواو کرد و لە مانگی شەهریوەری هەمان ساڵدا دوای تێپەڕبوونی پشووی هاوین ئامادەی ڕۆیشتن بووم بۆ سویسرا. بە فەرمانی باوکم یەکێ لە دکتۆرە بەناوبانگەکان بە ناوی دکتۆر موعەدەب نەفیسی کە لە منداڵیدا زیاتر نەخۆشیە توندەکانی منی دەرمان دەکرد بە ناوی چاودێر و سەرپەرشتی من دیاری کرا.
بڕیاردرا کە سەرجەم کاروبارەکانی خوێندن و کارە تایبەتیەکانی من لە سویسرا لەژێر چاودێری ئەو دکتۆرەدا بێ. بڕیاردرا ئاغای مستەشاریش کە پێشووتر مامۆستای ئەدەبیاتی فارسیم بوو لەگەڵمدا بێ بۆ سویسرا بۆ ئەوەی لەوێ وانم پێ بڵێت. باوکم وای پێباش بوو کە براکەم و دوو هاوڕێی سەرەتایی سەربازیشم لەگەڵدا بێت بۆ سویسرا. هەڵبژاردنی ئەو دوو هاوڕێژ درایە دەستخۆم. منیش یەکەم حسین فیردۆست و دووهەمیش مهرپور تەیمورتاش کوڕی وەزیری دەرباری باوکمم پێشنیار کرد. دوای ئەوەی کە پەسەند کران پێکەوە بەڕێکەوتین بۆ سویسرا. ئەو ڕۆژانە نزیکترین ڕێگای سەفەرکردن بۆ ئەوروپا لە ڕێگای سۆڤێتەوە بوو. تەیمورتاش کە بڕیار وابوو لەگەڵ شازادەی جێنشیندا هەتا ئەوروپا بڕوا، ئەوەی ڕێک خست بوو کە دەوڵەتی سۆڤێت لە ڕێگای سەفەرەکەیاندا بۆ ئەوروپا پێشوازیەکی شیاویان لێ بکە. کەشتێکی جەنگی رووسی بەگاردی پێشوازی تایبەتی کرملنەوە نێردرا بۆ بەندەری پەهلەوی ئەنزەلی بۆ بردننی شازادەی جێنشین و شاندەکەی. شاندەکەش بەڕێو ڕسمێکی ڕێزداری تایبەتەوە بەرەو باتکوبا بەڕێکەوتن. گاردی پێشوازی کرد کە دوو ژەنڕاڵی رووسیان تێدا بوو لە باتکوبەوە تا سنووری لۆهستان هاوڕێی ئەو شاندەبوون. فیردۆست لە یاداشتەکەی خۆیدا لەبارەی ئەم سەفەرەوە زیاتر باز لە بادەنۆشی و مەستی و سەرنجدانی تەیمورتاش بۆ خانمە جوانەکانی ژەنڕاڵەکان دەکا. سەفەرکردن بە شەمەندەفەر لە نێو رووسیادا 3 شەو و ڕۆژ درێژەی کێشا. لە سنووری لۆهستان شەمەندەفەرەکان گۆڕدران و سەفەرکردن لە ڕێگای لۆهستان ئەڵمانیا تا وڵاتی سویسرا بەردەوام بوو. ئەو قوتابخانەیە کە لە سویسرا لە بەرچاو گیرابوو بۆ خوێندنی شازادەی جێنشین قوتابخانەیەکی ئەشرەفزادە بوو بە ناوی لوروزا کە لە نێو شارەکانی جنێف و لۆزاندا بوو کە خوێندکارەکان زیاتر بیانی بوون، بەڵام پێش دەستپێکردنی خوێندن لەم قوتابخانەیەدا شازادەی جێنشین و هاوڕێکانی بۆ بەهێزکردنی زمانی فەڕەنسیان لە قوتابخانەیەکی شاری لۆزاندا ناویان نووسی. حەمەڕەزاشا لە یاداشتەکانی کاتی خوێندنی لە قوتابخانەکەی لوروزەی سویسرا کە زیاتر شکات دەکات لە سەختگیریەکانی دکتۆر مؤەدەب نەفیسی سەرپەرشتی دەنووسێت. لە کاتێکدا کە کوڕە هاوتەمەنەکانی من هەموو ئازادیەکیان هەبوو، ئازادانە دەچوونە کۆری سەماکەران و شەونشینانەوە، ڕەوشی منیش وەکو زیندانێک بوو. جگە لە هەندێک کاتی تایبەتی نەبێ کە ئەویش لەگەڵ سەرپەرشتیارەکەمدا نەبوایە، نەم دەتوانی بڕۆم بە دەرەوە و ژینگەی قوتابخانەکەم. بە بۆچوونی من ئەم کارە ڕاست نەبوو. لە ئێستادا کاریگەری ئەو دوورە پەرێزیە لە دەرونی مندا هەرماوە. حەمەڕەزا لە نووسینەکەی داوا پێشان دەدا کە ئەم سەرگیری و بەرگیریە زیاتر کاری دکتۆر مؤەدەب نەفیسی نەبوو بێت و باوەڕ ناکا کە باوکی ئەوەندە خست بێتە ژێر فشارەوە. بەڵام ئەحمەد نەفیسی سەرۆکی شارەوانی تاران و برازای دکتۆر مؤەدەب نەفیسی بە مەحموود تەڵوعی نووسەری ئەم کتێبەی وتووە کە خۆی ئەو نامانەی دیوە کە ڕەزاشا بۆ مامی ناردووە. لە سەرجەمی نامەکاندا سەرباری سوپاسکردنی دکتۆر مؤەدەبی مامی لەلایەن ڕەزاشاوە لێشی دووبارە کردوتەوە کە لە هەر جۆرە سەرگیری و بەرگیریەک لەبارەی شازادەوە کەم تەرخەمی نەکەیت، چونکە تۆ شازادەی داهات و پەروەردە دەکەی. بەرپرسیارەتێکی گەورە و قورست لەم بارەیەوە هەیە. حەمەڕەزاشا لە سەرەتای خوێندندا لە قوتابخانەی لوروزا لەگەڵ خوێندکارانی دیکەدا هەندێ ناکۆکی بۆ دروست بوو. تەنانەت جارێکیان لەگەڵ ئەمەریکیەکدا گەیشتنە لیژنەی چاکسازی قوتابخانە، بەڵام دواتر هێمن بوویەوە و زیاتر کاتەکانی لە ژوورەکەی خۆیدا بە گوێگرتن لە ڕادیۆ بەسەر دەبرد یان هەندێ هاوڕێی قوتابخانەی کە دەهاتن بۆ لای لەگەڵیدا دەنیشت. بەڵام لەبارەی وانەکانەوە لەوانەی بیرکاریدا لاواز بوو کە فیردۆستی هاوڕێی دەهات و سەعی پێدەکرد و لە بابەتەکانی دیکەدا مامناوەند و لە هەندێکیشیاندا باش بوو. سەرباری وانەکانی قوتابخانەشی دەبوایە هەموو ڕۆژێک 2 کاتژمێر وانەی فارسی بخوێنێ. ناچاریش کرابوو کە لە ڕۆژی دیاریکراوی هەفتەدا نامەیەک بۆ باوکی بنووسێت و باز لە پێشکەوتنەکانی خۆی بۆ بکە. هەڵبەتە دکتۆر مؤەدەبیش هەموو هەفتەیەک راپۆرتی گشتی دەنار بۆ تاران و ڕەزاشا هەردوو نامەکەی پێکەوە بەراورد دەکرد. لە ڕووداوە سەرنجڕاکێشەکانی کاتی خوێندنی شازادەی جێنشین لە سویسرا ئاشنابوونی بوو لەگەڵ کوڕەلاوێکی سویسرایی کە ناوی ئەرنست پرون بوو. دەربارەی پرون کە دواتر لەگەڵ شازادەی جێنشین هات بۆ تاران و حتا کۆتایی تەمەنی لە دەرباردا بوو، هەواڵ زۆر بڵاوبوونەتەوە. هەندێک بەسی خوڕی ئینگلیزەکانی دەزانن لە دەرباردا، هەندێکیش پەیوەندی ئەو لەگەڵ شازادەی جێنشیندا
بە پەیوەندیەکی جنسی هاوڕێگەزبازی دەزانن. هەر لەبارەی ئەرنست برونەوە ژرارد و ویلیەی فەڕەنسی کە لە تاران ئاشنایەتی لەگەڵ پەیدا کردووە دەنووسێت پەیوەندی و نزیکی محەممەد ڕەزاشای پەهلەوی لەگەڵ ئەرنست برونی سویسریدا هاوڕێیەتیەک و دۆستایەتیەکی سەرسوڕهێنەر بوو و لە ڕادە بە دەرهاوڕێ بوون لە کاتێکدا کە پڕون کوڕی کارگوزارێکی قوتابخانەی لۆروزە بوو لە کاروباری قوتابخانەدا لە ڕووی پاکردنەوە و باخەوانیەوە هاوکاری باوکی دەکرد. ئەرنست لاوێکی جوان و زەعیف بوو، هەندێک جار خوێنکارەکان تووڕەیان دەکرد. محەممەد ڕەزاشا چەند جارێکە خوێنکارەکانی دیکە ئەرنستیان تووڕە دەکرد ئازاریان دەدا هاوکاری ئارنست بوو. ئەمەش بوویە هۆی ئەوەی کە پڕون خۆشەویستی شازادەی جێنشین بچێتە دڵیەوە و چەند جارێک بە مەبەستی پاکردنەوە و ڕێکوپێکردنی ژوورەکەی شازادەی جێنشین دەچۆ ژوورەکەی. سەرڕای ئەوەی کە پڕون 10 ساڵ لە حەمەڕەزاشا گەورەتر بوو لە ڕووی ئەو پێگە کۆمەڵایەتیش کە هەیبوو نەی دەتوانی بێتە هاوڕێی شازادەی جێنشین، بەڵام بە ئەو جوانیە و ئەو توانای هۆندراوە خوێندن و زانیاریانەی کە لە زمانی فەڕەنسیدا هەیبوو زۆر بە خێرایی سەرنجی شازادەی جێنشینی بۆ لای خۆی ڕاکێشا. وردە وردە نەک بۆ پاکردنەوەی ژوور بەڵکو بۆ خوێندنەوەی هۆندراوە و ڕۆمان و لێکۆڵینەوە ئەدەبیەکان سەردانی شازادەی جێنشینی دەکرد و هێواش هێواش بوویە باشترین هاودەمی. بە ئەو پەیوەندی و هاوڕێتی کە لە نێوان پڕون و شازادەی جێنشیندا دروست بوو بێگومان هاوڕێتی لەگەڵ فیردۆسدا کاڵ بووبوویەوە. ئیدی فیردۆس نەی دەتوانی وەکو ڕابردوو بە ئازادی بچێتە ژوورەکەی و سوود لەو کەرەستە و خۆشگوزەرانیانە وەربگرێت کە لە لای شازادەی جێنشین بوون. ئەم کاڵبوونەوە هاوڕێتی کە فیردۆس دەیخستە ئەستۆی پڕون وای لە فیردۆس کردبوو کە ڕقێکی زۆری لە پڕون بێت کە بە باشی لە یادداشتەکانی فیردۆسدا ڕەنگی داوەتەوە. فیردۆس پڕونی بە سیخوڕ و بەکرێ گیراوی ئینگلیز دەزانی کە بەوتەی ئەو لە بەرگی خزمەتکار و پاکەرەوەدا لە دەوروبەری ژوورەکەی شازادەی جێنشیندا سەوز بوو. دەنا ئەو زانیاریانەی کە پڕون هەیبوون هەرگیز لەگەڵ کەسێکی خزمەتکار و پاکەرەوەدا پێک نەدەهاتن. هەڵبەتە بەڵگەیەکمان بۆ پەربەرزدانەوەی ئەم بۆچوونە نییە، بەڵام لە ڕواڵە داوا دەردەکەوێت کە پڕون زیاتر لە ڕێگای ڕۆڵبینین و پەیوەندی نێوان شازادەی جێنشین و ئەو کچ و ژنە لاوانەی کە لە قوتابخانەکەدا کاریان دەکرد و مایەی ئارەزومەندی جنسی گەنجێکی تازە پێگەشتوو بوون سەرنجی شازادەی جێنشینی بۆ لای خۆی کەمەندکێش کردبوو. خودی فیردۆس لە یادداشتەکەیدا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاماژە بەم بابەتە داوە کە پڕون چەندین مەعشوقەی بۆ دکتۆر موئەدەبی سەرپەرشتی شازادەی جێنشین فراهەم دەهێنا. فیردۆس لە بەشێکی دیکەی یادداشتەکەیدا باز لە پەیوەندی نێوان شازادەی جێنشین دەکا لەگەڵ یەکێ لە کچە کارگوزەرەکانی قوتابخانەی لوروزە کەوا دەردەکەوێت کچەکە حامیلە بوو بێت. دەڵێت محەممەد ڕەزا بە بەخشینی 5,000 فرانکی سویسری ئەو کچەی ڕازی کرد، بەڵام نەزانرا کە ئایا بەڕاستی حامیلە بووە یان لەبەر وەرگرتنی ئەو بڕەپارەیە کە موچەی 3 ساڵی بووە ئەو بانگەشەی کردبێ، چونکە دوای وەرگرتنی پارەکە ئیدی ئەو قوتابخانەیە بەجێ دەهێڵێت و بەلای شازادەی جێنشیندا نەهات. ئەگەر ئەم بانگەشەی فیردۆس ڕاستی هەبێت دوو خاڵی شاراوی تێدا بەدی دەکرێت. یەکەمیان بە ئەو کۆنتڕۆڵە توندەی کە دکتۆر موئەدەب نەفیسی لە سەرکار و کردەوەکانی شازادەی جێنشین داینابوو چۆن وەها ڕووداوێک ڕوودەدا. دووەم ئەو بڕەپارەیە 5,000 فرانکی سویسری کە لەو کاتەدا بڕێکی کەم نەبوو شازادەی جێنشین لەکوێی هێناوە و داویەتی بەو کیژۆڵەیە. لە وەڵامی پرسیاری یەکەمدا ئەگەر بانگەشەکردنی پێشووی فیردۆس پەسەند بکەین کە پڕون دەڵاڵی خودی دکتۆر موئەدەبیش بوو بێت دەتوانین بڵێن کە دکتۆر موئەدەب پرونی کردوەتە چاودێری کارەکانی شازادەی جێنشین لە قوتابخانەدا. پرونیش ئەو هەلەی قۆستۆتەوە و دەڵالیشی بۆ شازادەی جێنشین کردووە و کارەکانیشی بۆ دکتۆر باس نەکردووە. فیردۆس وەڵامی پرسیاری دووەمیش بەم شێوەیە دەداتەوە شازادەی جێنشین وەکو پیشەی هەمیشەیی خۆی منی کردووە بە دەفعی بەڵا لەسەر خۆی و دەڵێت لەبەر ئەوەی کە کێشەیەکی خێزانی لە تاران بۆ فیردۆس هاتۆتە پێش پێویستم بەو بڕەپارەیە هەیە و بۆ ئەو بیانوە 5,000 فرانکی لە دکتۆر موئەدەب وەرگرتووە. بە سەرنجدان لە کەسێتی ڕەزاشا و بە کۆنتڕۆڵکردنی وردی لەسەر خەرجیەکانی خوێندنی شازادەی جێنشین ئەم کارە هەندێک دوورە لە ئاوەزووەوە. سەرباری ئەوەش ئەگەر بەو جۆرەش بێ کە فیردۆس باسی دەکا ئەم پارەیە بە ئاگاداری ڕەزاشا لە دکتۆر وەرگیراوە. بۆچی ئەم پارەیە کە پەیوەندی بە خێزانەکەی فیردۆسەوە هەیە لە تاران بە فرانک دەنێردرێت بۆ سویسرا؟ ئەی بۆچی ڕەزاشا خۆی بە پارەی ئێرانی لە تاراندا پێی نەداون؟ لە کارەجێ سەرنجەکانی ژیانی محەممەد ڕەزاشا لە سەردەمی خوێندنیدا
ئارەزوو نەبوونی بوو بۆ بینین و سەردانکردنی عەلی ڕەزای برای کە لەگەڵ ئەودا نێردرابوون بۆ سویسرا بۆ خوێندن. هەروەها لەگەڵ دوو براکەی دیکەشیدا غولام ڕەزا و عەبدوڵڕەزا کە ساڵی دواتر نێردران بۆ سویسرا هاتوچۆی زۆری نەبوو. دوای ئەوەی کە لەگەڵ ئەرنست پڕونیشدا ئاشنایەتی پەیدا کرد، نێوانی لەگەڵ فیردۆست و میهرپوری کوڕی تەیموورتاشیش کەم بووە. میهرپور دوای مردنی باوکی گەڕێندرایەوە بۆ تاران، بەڵام محەممەد ڕەزا ئەو کاتە بە هۆکاری ئەو گەڕانەوەی نەزانی. لەو کاتەدا محەممەد ڕەزا شا چەند هاوڕێکی سویسری و ئەمریکی هەبوو، بەڵام داستانی هاوڕێتی لەگەڵ ریچارد هەلمز کە دواتر بوویە سەرۆکی CIA و دواتر لە کۆتاییەکانی سەڵتەنەتی محەممەد ڕەزا شادا بوویە باڵوێزی ئەمریکا لە ئێران ڕاست نییە. هەڵبەتە ریچارد لە کاتی خوێندنی حەمەڕەزا شا لە سویسرا ئەویش هەر لەوێ دەیخوێن، بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو لە پۆلەکانی سەروتر بوو زیاتری خوێندبوو پەیوەندی لەگەڵ محەممەد ڕەزا شادا نەبووە. لە ساڵی 1934 زاینی و 1313 هەتاوی حەمەڕەزا شا کە زۆر هەستی بە دڵتەنگی دەکرد داوای لە باوکی کرد کە ڕێگەی بدات بۆ ئەو پشووی هاوینە بێتەوە بۆ تاران، بەڵام باوکی ڕازی نەبوو بێتەوە بۆ تاران. دایکی و ئەشرەف و شەمسی خوشکی نرد بۆ لای بۆ سویسرا. ئەشرەف دەیویست لە سویسرا بمێنێتەوە، داوای لە باوکی کرد کە ئەویش لە قوتابخانەیەکی کچانەدا کە ماوەیەکی کەم لە قوتابخانەکەی لوروزەوە دوور بوو ناوی بنووسێت، بەڵام ڕەزا شا ڕێگای نەدا کچەکەی بمێنێتەوە و ئەویش ناچار بوو لەگەڵ دایک و خوشکە گەورەکەیدا بگەڕێتەوە بۆ تاران. محەممەد ڕەزا لە ماوەی مانەوەی لە سویسرادا لە ڕووی جەستەییەوە گەشەیەکی زۆری کردبوو. لەو کاتەدا کە گەیشتە خوێندنی ناوەندی لەوانەی وەرزشیدا نمرەی بەرزی بەدەستدەهێنا و لە پێشبڕکێ وەرزشیەکانی نێوان قوتابیەکاندا زۆربەی کات سەردەکەوت. لە ساڵی کۆتایی خوێندنیدا ڕەزا شا تەواو دەوڵەمەند بوو لەبارەی خەرجی خوێندنی منداڵەکانیشەوە دەست و دڵی باش بوو. هەر بۆیە فەرمانی بە دکتۆر مؤەدەب نەفیسیدا کە بە بۆنەی ساڵی لەدایکبوونی شازادەی جێنشینەوە سیارەیەک بکرێت بۆ شازادە. لەو کاتەدا نزیکترین دۆستی حەمەڕەزا شا هەر ئەو ئەرنست پڕونەیە کە زۆربەی کاتە بەتاڵەکانی ژیانی پڕدەکردەوە، هەرچەندە فیردۆس مەجلیسی میوانەکان و ئاهەنگە تایبەتیەکانی بۆ ئامادە دەکرد، بەڵام نەدەچوە ژوورەکەیەوە. ژەرار دوویلیە دەنووسێت ڕەزا شا لە بەهاری ساڵی 1936 زاینی و 1315 هەتاوی 3 هەفتە پێش دەستپێکردنی وەرزی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی قوتابخانەی لوروزە فەرمانی گەڕانەوەی حەمەڕەزا شایدا و پێش ئەوەی بتوانێت بڕوانامەی دیبلۆم لە قوتابخانە سویسرێکەدا وەربگرێت گەڕایەوە ئێران. بەڵام خودی حەمەڕەزا شا دەنووسێ لە بەهاری 1315دا بڕوانامەی دیبلۆمم بەدەستهێنا و کاتی گەڕانەوەم بۆ وڵاتەکەم هات. خێزانەکەمان لە بەندەری پەهلەوی ئەنزەلی کە لە ئەوێوە ڕەوانەیان کردم بۆ پێشوازی کوڕێک هاتبوون کە لە ماوەی چەند ساڵێکدا وەها گۆڕانی بەسەردا هاتبوو کە تەنانەت بۆ باوکیشی ناسینەوەی لەوەها ڕۆژێکدا دژوار بوو. ژرارد و ویلیە لە زمانی عەلی ئیزیدەوە کە دواتر بوویە بەرپرسی دیوانی شازادەی جێنشین دەنووسێت. دوای کۆتای هاتنی ڕێوڕسمی پێشوازی شازادەی جێنشین و عەلی ڕەزای برای لەگەڵیدا گەڕایە بوویەوە بۆ ئێران بە مەبەستی پشودان و ڕێنوێنیکردن بۆ بینایەک لە کەناری دەریای خەزەردا کە بۆیان ئامادەکرا بوو. لە ناوەندی هۆڵی بیناکەدا ڕەزا شا بە محەممەدی وت لە نامەیەکتدا بۆت نووسی بووم کە لە پێشبڕکەی زۆرانبازی قوتابخانەکەتدا یەکەم بوویت وایە؟ محەممەد وتی بەڵێ باوکە. ڕەزا شاوتی دەیوەرە لەگەڵ پیرەمێردێکی وەکو مندا زۆران بگرە بزانم زۆری کاممان زیاترە. دوای ماوەیەک دەستیان پێکرد و ڕەزا شا لە چاوتروکانێکدا شازادە محەممەدی جێنشینی لەسەر دەستی بەرز کردەوە، نزیکەی دقەیەک وەستاندی و پاشان دای بە زەویدا و لەژێر باڵی ڕاستیدا گیری کرد. ڕووی کردە عەلی ڕەزا وتی نۆرەی تۆیە. لە کاتێکدا کە شازادە لە بندەستی ڕاستیدا بوو عەلی ڕەزاشی خڵەپاندەوە و خستێ ژێرباڵی چەپی. دوای ئەم زۆرانبازی سەرسوڕهێنەرە ڕەزا شا منداڵەکانی بەرداوتی هێشتا زۆرتان ماوە ببن بە پیاو، دەورەی گەڕان و سەما و سەیران تێپەڕی، من دەبێت وەکو سەربازێک پەروەردەتان بکەم. لە ڕێگای گەڕانەوەدا بۆ تاران ڕەزا شا بە هەردوو منداڵەکەی وت تا کۆتایی پشووی هاوین دەتوانن گەشت و سەیرانی خۆتان بکەن، بەڵام دوای ئەوە دەچنە کۆلێژی سەربازیەوە. ڕەزا شا دووبارە دکتۆر مؤەدەب نەفیسی بۆ پێشکاری شازادە دیاری کرد. محەممەد ڕەزا تێگەیشت بە پێچەوانەی ئەوەی کە چاوەڕێی دەکرد لە تارانیشدا ئازادی کاروکردەوەی نییە، تەنها
داواکاری محەممەد لە باوکی ئەوە بوو کە ڕێگا بدات هاوڕێ سویسریەکەی ئەرنست برون بێتە تاران. ڕەزاشا لەم داواکاریەی سەری سوورما داوای ڕوونکردنەوەی زیاتری کرد. محەممەد وتی کە پرون لە ماوەی خوێندنیدا لە بەرەو پێشچوونی فێربوونی زمان و وانەکانیدا هاوکاری زۆری کردووە. سەرباری ئەوەش پیاوێکی ڕاستگۆ و خزمەتکارە و دەتوانێت هاوکار و ڕێپێشاندەرێکی باشی ئەو بێتە داهاتوودا. ڕەزاشا پێدەچێ پاش ڕاوێژکردن لەگەڵ دکتۆر نەفیسیدا داواکاریەکەی شازادەی پەسەند کردبێت و پرون چەند هەفتەیەک دواتر لە کۆشکی تایبەتی جەنابی شازادەدا نیشتەجێ بوو. گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەشی یەکەم لە کتێبی دوایین شای ئێران بۆ بەشی دووەم دێنەوە خزمەتتان بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. گوێگرانی خۆشەویست هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی دووەم بە ناوی هاوسەرگیری سیاسی لە کتێبی دوایین شای ئێران لاپەڕا 42. پوختەیەک لەسەر ئەم بەشە. دوودڵیەکانی ڕەزاشا دەربارەی لێهاتووی و تواناکانی شازادەی جێنشین بۆ سەڵتەنەتداری. ڕەزاشا دەیەوێت عەلیڕەزا دیاری بکات بۆ جێگری. حەمەڕەزا لە گەنجیدا کەسێکی هەرزە و ژنانی بووە. بۆچی فەوزیە هەڵبژێردرا بۆ هاوسەرگیری لەگەڵ حەمەڕەزادا؟ فەرمانی باوک بۆ کوڕ خێرات دەست بەکار بە بۆ کوڕێک دروست بکەیت. شانۆی پێکدادانی ژن و مرد و تۆرانی درێژخایانی فەوزیە. حەمەڕەزا شای پەهلەوی لە مانگی شەهریوەری ساڵی 1350 هەتاوی لە کۆلێژی سەربازی وەرگیرا و لە گروپێکی تایبەتدا بوو کە بەرپرسیارەتی لە ئەستۆی ئەفسەرێکی زبر و تووڕەدا بوو بە ناوی سەروان مەحموود ئەمینی. برای دکتۆر عەلی ئەمینی بوو. دەستی بە خزمەت کرد و سەرقاڵی خوێندن بوو. ڕەزاشا بە تایبەت ئاگاداری کردبوونەوە کە بڕیارە سەختەکانی کۆلێژ بەبێ جیاوازی وەکو سەرجەم قوتابیەکانی دیکە بەسەر ئەمیشدا جێبەجێ بکرێ. سەرباری هەبوونی ئەو ئەفسەر و سەرۆکی کۆلێژەکە جارجار ڕەچاوی ڕەوشی ئەویان دەکرد و ڕەفتاریشیان لەگەڵ قوتابیانی ئەو پۆلە تایبەتەی کە شازادەی جێنشین حەمەڕەزا شای تێدا بوو لەگەڵ سەرجەم پۆلەکانی دیکەدا جیاواز بوو. حەمەڕەزا دواتر لە گفتوگۆیەکیدا لەگەڵ گارانجیای ڕۆژنامەنووسی هیندی ئەم وتەیەی پشتڕاست کردوێتەوە وتوێتی باوکم بە وردی ڕەوشی خوێندن و وانە و نمرەکانمی لە سەرۆکی کۆلێژەکە دەپرسی، بەڵام دەبینی کە نمرەکانی من زۆر باشن لە نێوان 18 بۆ 19دان. سەرۆکی ئەو کاتەی کۆلێژەکەش ئەفسەرەکانی دەگۆڕی دەیوت نەکە ئەم نمرانە لەبەر خاتری ئەوەی ئەو جێگری شای وڵاتە پێی بدەن. شازادەی جێنشین دوای تەواوکردنی 2 ساڵی کۆلێژی سەربازی وەکو سەرجەم هاوڕێیانی بە پلەی ستوان 2 بڕوانامەی وەرگرت. فیردۆستیش لە هەمان ئەو پۆلە تایبەتە دەیخوێند و بە پلەی ستوان 2 لە لەشکردا کەوتە خزمەتکردن. بەڵام بە وتەی فیردۆست شازادەی جێنشین لە هەمان دەورەی خوێندندا لە کۆلێژدا ڕاست پێدرا وەکو پشکنەر و دەچوو بۆ بەشە جیاوازەکانی لەشکر و لە مەودای نێوان پلەی ستوان 2ەوە سەروانی بە خێرایی بڕی. لە کاتێکدا کە هاو دەورەکانی ئەو لە پۆلەکانی دیکەدا پلەی ستوان 1 بوون. جێگر بە پلەی سەروان و ناونیشانی پشکنەر هەمووی لەشکری هەبوو و لە تەدریب و چالاکیە سەربازیەکاندا بەشداری دەکرد و بۆ چوونی هەبوو فەرمانی دەردەکرد. خودی حەمەڕەزا شا لەبارەی ئەم دەورەی ژیانیەوە دەنووسێ لە بەهاری 1370 هەتاویدا بە پلەی ستوان 2 خوێندنم تەواو کرد. دەست بەجێ بە ناونیشانی پشکنەر لە لەشکری شاهەنشاهیدا دەستم بە خزمەت کرد. لە ئەنجامی ئەم کارەدا ڕۆژانە 2 جار بەیانیان و عەسران بۆ لێپرسینەوەی ڕەوشی سەربازەکان و یەکەکانی لەشکر بە دامەزراندن و سەرپەرشتیکردنی سوپاس سەرکێشیم دەکرد و لە مانۆڕەکاندا بەشداریم دەکرد.
چاودێری ڕاستەوخۆی چالاکیە سەربازیەکانم دەکرد، تەنانەت چاودێری مەشقەکانیشیانم دەکرد و هەندێک لە شەوانیش بۆ مانۆڕە سەربازیەکان دەردەچووم. سەرباری ئەو ئەرکە سەربازی کە ڕۆژانە هەمبوو ناچاریش بووم کە هەموو ڕۆژێ سەردانی باوکم بکەم. ئەم سەردانەش هەندێک جار بەیانیان و زۆربەی جاریش نیوەڕوان پێش نیوەڕۆ بوو. لە کاتی نان خواردنی نیوەڕۆدا لە خزمەتیدا بووم. هەندێک جاریش ڕووداوێک ڕووی دەدا کە دەبوو دوای نیوەڕوانیش بۆ بەشێک لە ڕاستپاردەکان ئامادە بوومایە. لە سەرجەمی ئەم چاوپێکەوتنە ڕۆژانەیە لەبارەی ڕەوشی سیاسەتی ناوخۆ و دەرەوەی وڵات من و باوکم قسەمان دەکرد. لەو سەفەرانەی کە باوکم دەیکردن بۆ ناوچە جیاوازەکانی ئێرانیش لەگەڵیدا دەبووم، لەبەر ئەوەی کە باوکم ئارزومەند بوو من ببات بۆ ناوچە جیاوازەکانی ئێران و ئاشنام بکا بە ڕەوشی گشتی دانیشتوان و پێگەی جوگرافی وڵات و پرسە پەیوەندیدارەکانی سەرجەم ناوچەکان. لە کاتی ئەم سەفەرەشدا لەبارەی وردەکاریەکانی بەرپرسیارەتی گفتوگۆی لەگەڵدا دەکردم. دەبێوەش بزانین کە وشەی گفتوگۆ بە واتای تەواوی خۆی بەکار نایە، لەبەر ئەوەی کە سەرجەم بەرپرسەکانی دەوڵەت و پلەدارەکانی وڵات لە کاتی گفتوگۆکردندا بە جۆرێک لی دەترسان و ڕەچاوی ڕێز و ئەدەبیان دەکرد کە هەلی گفتوگۆ بە واتا ڕاستیەکەی خۆی نەدەڕەخساند. زۆربەی جاران منیش بە ئاماژەبۆکردن و بە کورتی بیر و باوەڕی خۆمم بەبێ ئەوەی کە شوێنی گفتوگۆ و قسەکردنی شم بێت دەدا بە گوێی باوکمدا. ئەوەی مای سەرسوڕمان بوو کە ئەو هەمیشە بە ئارزووەوە گوێی بۆ بیر و بۆچوونەکانی من دەگرت و کەمتر پێشنیارەکانمی پەسەند نەدەکرد. بەڵام ئەو وێنەیەی کە ژراردو ویلیەی نووسەری فەڕەنسی لەبارەی ڕۆژگارەکانی لاوێتی حەمەڕەزاوە دەیخاتە ڕوو بە تەواوەتی جیاوازە لەگەڵ ئەوەی حەمەڕەزاشا خۆی باسی دەکات. ژراردو ویلیە دەنووسێ ڕەزاشا دوای گەڕانەوەی شازادەی جێنشین لە ئەوروپاوە بێئومێد بوو لێی و پەشیمانیش بوو لەوەی کە ناردوێتی بۆ ئەوروپا بۆ خوێندن و لەژێر چاودێری ڕاستەوخۆی خۆیدا نەبووە. ناردنی شازادەی جێنشین بۆ کۆلێژی سەربازی جێبەجێکردنی بڕیارە سەختەکانی کۆلێژیش بەسەریدا لایەنە لاواز و ڕۆحیەکاری ئەوی چارەسەر نەدەکرد. ڕەزاشا لەوەی کە کوڕەکەی ئیرادەی بەخۆی نییە کەسێکی خۆپارێزە خەفەتی دەخوارد. خودی ڕەزاشا کە بە تێکۆشان و چالاکی بەهێز و زبر لە کارەکانیدا لە کاتی پێویستدا گەشت بۆ دەسەڵات باوەڕشی وابوو کە لە کاروباری دەوڵەتدا لێبوردەیی و چاوپۆشیکردن لە بەرامبەر دوژمندا ئەنجامی کەمتر لە کاردا دەدات بەدەستەوە. پێشی وابوو کە دەبێت لە کاتی هەستکردن بە مەترسی پێشتر گورزی خۆت بۆشێنی. ئەو میهرەبانی لە کاتی بوون بە دەسەڵاتداردا بە مەترسی دەزانی و بڕوای وابوو کە دەبێت پێشەوا لە بەرامبەر هەموو کاریگەریەکاندا دڵی ببەستێت. ڕەزاشا ئەم تایبەتمەندیانەی لە کوڕەکەیدا نەدەبینی، هەوڵی دەدا بە دووبارەکردنەوەی ئەم وتانە کاریگەری لەسەر محەممەد دروست بکە. ئەو هەمیشە دووبارەی دەکردەوە کە دەبێت هێڵێکی ڕاستی نەگۆڕ لە حکومەتدا دیاری بکرێ و لێیلا نەدرێت، هەرگیز نابێت ئەو بڕیارەی داوتە لێی پاشگەز ببیتەوە. سەرباری ئەوەش نابێ بە شێوەیەکی تەواو متمانەت بە کەس هەبێت. شازادەی جێنشینیش گوێی لە وتەکانی دەگرت و سەری بۆ دەلەقاند. بەڵام ڕەزاشا وا هەستی دەکرد کە ئەم سەر لەقاندنە لە ترسدایە و کوڕەکەی خەیاڵێکی دیکەی لە مێشکدایە و لە ژێر کاریگەری پەروەردەکردنەکەی سویسرادایە و گۆڕدراوە بۆ کەسێکی کەمتەر خەم و لاوات. خۆش باوەڕ هەمووان بە پاکزانین لەو ڕەوشەی کە ڕەزاشا بە باشی دەیناسی پایەکانی حکومەت لاوەز دەکا. ئەو کابوسەش هەرگیز ڕەزاشای بەرنەدەدا کە ئایا دوای مردنی من حەمەڕەزاشا توانای دەوڵەتداری هەیە یان دوای چەند ساڵێک ئەوەی کە من دروستم کردووە خاپوری دەکات. ژراردو ویلیە درێژەی دەداتێ و دەنووسێ ئەو دڵگرانیەی باوکی بەڕادەیەک ڕەزاشای بەخۆیەوە سەرقاڵ کردبوو کە هەندێک جار دەکەوتە بیری هەموارکردنەوەی دەسوور و دانانی کوڕی دووەمی کە عەلی ڕەزا بوو بە جێنشینی خۆی. لە بەرامبەر ئەوەی عەلی ڕەزا نەکەوتۆتە ژێر کاریگەری پەروەردەکردنەکەی ئەوروپا و هەروەک خۆی زبر و بێڕەحمە. لەگەڵ ئەوەشدا بەهۆی ئەو خۆشەویستیە نهێنیەی کە بۆ حەمەڕەزای کوڕی هەیبوو جێبەجێکردنی ئەو بڕیارەی دوادەخست تا ئەوەی کە بەڵکو بەهۆی ئەو شتانەی کە پێی دەسپارت ڕێنوێنی بکرێت و ڕێوڕسمی حکومەتداری لەوەوە فێر ببێ. بەشێکی دیکەی کتێبەکەی ژرار تایبەت کراوە بە نیگەرانیەکانی ڕەزاشا لەسەر کێشێ سێکسیەکانی شازادەی جێنشین و بەشداریکردن لە ئاهەنگەکانی شەوانەدا. هەر بۆیە بڕیار دەدا کە لە تەمەنی 19 ساڵیدا ژنی بۆ بهێنێ. ئەو نووسەرە فەڕەنسیا لە ماوەیەکی دوور و درێژی ژیانی کە لە شاری تاراندا ژیاوە لەگەڵ زۆرێک لە پلەدار و کەسە دیارەکان گفتوگۆی ئەنجامداوە
یەکێک لەوانە عەلی ئێزدی سەرۆکی دیوانی پێشووی شازادەی جێنشینە و دەنووسێت حەمەڕەزا دوای تەواوکردنی کۆلێژی سەربازی گۆڕدرابوو بۆ لاوێکی قەشمەر و ئارەزووباز. دوای تەواوبوونی کارە سەربازیەکانی ڕۆژانەی تەواوی شەویش بە دوای ڕاوکردنی ژن و کچە لاوەکانەوە بوو. ڕەزاشا لەم کارانەی بێئاگا نەبوو، بەڵام بەو پەڕینی گەرانی لەم کارانەی کوڕەکەی لەوەش دەترسا کە فشار خستنە سەری لەم تەمەنەدا لاوازیە دەرونیەکانی تونتر بکات و دووچاری گۆشەگیری بکە. تەنها چارەسەرێک کە بەبیریدا دەهات ئەوە بوو کە ژنێکی بۆ بێنێت و دواتر ژیانێکی ڕێک و پێکی بۆ فراهەم ببێ. ڕەزاشا لە بیری هاوسەرگیریەکی سیاسی یان سەڵتەنەتیدا بوو کە هەم لە ڕێگەیەوە پەیوەندی سیاسیەکانی وڵاتەکەی لەگەڵ وڵاتێکی دراوسێدا بەهێز بکات و هەمیش هێنانی بووکێک لە بنەماڵەیەکی سەڵتەنەتی پێگەیەکی نوێ بۆ زنجیرەی سەڵتەنەتداری بنیادنراوی خۆی دروست دەکات. گفتوگۆ لەبارەی خێزانە سەڵتەنەتداریەکانی وڵاتە موسڵمانەکان دەستی پێکرد. سەرەتا باز لە کچی خێزانە سەڵتەنەتیەکانی وڵاتانی عێراق و ئەفغانستان بوو. تەنانەت باز لە دیاریکردنی کچێک لە بنەماڵەی خەلیفەکانی پێشووی دەوڵەتی عوسمانی هاتە نێو باست، بەڵام سەرنجام کچێکی جوان لە بنەماڵەیەکی سەڵتەنەتی میسر دیاریکرا. فەوزیە کچی مەلیک فوئادی یەکەمی پادشای میسر و خوشکی مەلیک فاروق. حەمەڕەزای پەهلەوی تا ئەو کاتێک کە ڕەزامەندی بنەماڵەی سەڵتەنەتی میسر وەرنەگیرا ئاگای لەم بەرنامەی باوکی نەبوو. وە کاتێک ڕەزامەندی میسر بەم هاوسەرگیریە وەرگیرا، ڕەزاشا وێنەیەکی فەوزیەی نیشانی شازادەی جێنشین داوتی: ئەمە هاوسەری ئایندەی تۆیە و تا چەند ڕۆژێکی دیکە دەبێت بۆ ژنهێنان سەفەری قاهیرەی پایتەختی میسر بکەیت. خودی حەمەڕەزا بە شێوەیەکی ڕخنە ئامێز باز لە زاماوەندی خۆی لەگەڵ فەوزیە دەکات و لە ئاماژەدان بە بڕیاری باوکی لەبارەی هاوسەرگیری لەگەڵ کچێکدا کە ئەو هەرگیز نەیدیوە بە توانج و گاڵتەی دەزانێ. حەمەڕەزا باسی ئەو ڕووداوە بە پێشەکیەک دەکات و دەنووسێ: من دەزانم کەس ڕخنەم لێ ناگرێت کە بڵێم بەقەدەر ئەوەی کە دێهاتیەک مافی ئەوەی هەیە لە ژیانی تایبەتی خۆی و خێزانەکەیدا ئازاد بێت، پادشاش دەبێت لەم مافە سەرەتاییەی هەبێت. هەموو خوێنەرانیش وڵاتانێک دەناسن کە مافی ژیانی تایبەتی ژن و مرد بۆ هیچ کەس نییە، بەڵام خۆشبەختانە لە وڵاتی خاوەن شارستانیەتەکاندا پەیوەندی تایبەتی خێزانی بە پیرۆز دەزانرێت و هیچ جۆرە دەستێوەردانێکیش لەم پەیوەندیەدا ڕەوا نابینن. منیش دەمویست هەر لە سەرەتاوە لە ژیانی تایبەتی مندا ڕەچاو بکرێ. کاتێک کە لە وڵاتی سویسرا سەرقاڵی خوێندن بووم، بەڕێکەوت هەلێکم پەیدا دەکرد کە لەگەڵ کچێکدا ئاشنا ببم، بەڵام سەرپەرشتیار و چاودێرم یان باوەڕ و سەلیقەی تایبەتی خۆیان یان بە جێبەجێکردنی فەرمانەکانی باوکم ڕێگەیان لە ئاشنابوونم دەگرت لەگەڵ ئەو خانمانەدا. دوای گەڕانەوەم لە ئەوروپا و کۆتاییەکانی خوێندنی کۆلێژی سەربازیم، خاوەن شکۆی کۆچ کرد و کەوتە بیری دۆزینەوەی هاوسەرێکی شایستە بووم. بە بۆچوونی من باوکم لەم کارەیدا دوو مەبەستی هەبووە. یەکەم دەیویست کە هاوسەری من شازادە خانمێکی ڕەسەن و لە بنەماڵەیەکی نەجیب بێت. دووەم بۆ ئەوەی کە ئارەزوومەند بوو دەربارەی شاهەنشاهی ئێران لەگەڵ بنەماڵەیەکی سەڵتەنەتی دیکەدا خزمەتی پەیدا بکات و پەیوەندیەکانی ئێران لەگەڵ یەکێ لە دەوڵەتە دۆست و نزیکەکانیدا بەهێزتر ببێ. وا دەردەکەوێت کە باوکم وێنەی شازادە فەوزیە خانی دیوە و بەڕاشکاوی بەردەوام بۆ چوونی هەبوو. پێدەچێ ئەم تایبەتمەندیە بۆ ڕێخستنی کاری هونەری و ئەندازیاری گونجاوتر بێ تا بۆ کاری دڵ و هەستەکان. بەنهێنی ڕەوشتی ئەم شازادە خانمە جوانەی هەڵسەنگاندە بوو. سەرەتا لێکۆڵینەوەی ڕەچەڵک و هەستی کردبوو، دواتر فەرمانی بە باڵوێزەکەی خۆی لە قاهیرە کردبوو کە لەگەڵ پلەدارە دەوڵەتیەکاندا گفتوگۆت بکات و دەوڵەتی میسریش لەگەڵ بنەماڵە سەڵتەنەتیەکەدا بکەوێتە گفتوگۆ. بەڕسمی داوای لێ بکەن کە ئایا هاوسەرگیری شازادە فەوزیە خان لەگەڵ حەمەڕەزای کوڕی ڕەزاشادا ئاساییە، ئەم کارە بە خێرایی و بە سەرکەوتووی ئەنجامدرا. بەڵام یەکەم ئاگاداری لەو ڕووداوە کە بە من درا، هەواڵی دەستگیرانداری من لە ساڵی 1370 هەتاوی بڵاو بوویەوە. تا ئەو کاتەش من ڕوخساری هاوسەری ئایندەی خۆمم نەدی بوو و هەر لەو بارەیەوە سەفەری من بۆ میسر ڕێک خرابوو. لە ماوەی 2 هەفتەی مانەوەمدا لە وڵاتە لەگەڵ فەوزیە خاندا ئاشنا ببم. لەو ماوەیەشدا پرسە جۆرا و جۆرە یاساییەکانی پەیوەست بەو هاوسەرگیریەش جێبەجێکرا. هاوسەرگیری ئێمە بە شێوەیەکی ڕسمی لە تاران و قاهیرە ئەنجامدرا، لەبەر ئەوەی بەپێی دەستور دەبوایە دایک و باوکی جێگری داهاتوو
ئێرانی ڕەسەن بن، باوکم ئەم کێشەی چارەسەر کرد و لە پەرلەمانی ئێراندا پرۆژە یاسایەکی تێپەڕان کە بەپێی ئەو یاسایە شازادە فەوزیە بوویە ئێرانی تەواو. ڕێوڕسمی مارەبڕینی ئێمە لە قاهیرە بەهۆی پیاوێکی ئاینی بەڕێزەوە ئەنجامدرا. لە خێزانەکەی من کەس لەو مەجلیسەدا ئامادە نەبوو، بەڵام چەند کەسێکی بنەماڵەی بووکەخان و چەند بەرپرسێکی ئێرانی ئامادەی ئەو مارەبڕی نەبوون. دوای ئەنجامدانی ئەو ڕێوڕسما بووکم لەگەڵ خۆمدا هێنا بۆ ئێران. ئاهەنگی تەواوی ئێمە لە تاراندا ئەنجامدرا، لەگەڵ ئەوەی بەو پەڕی شکۆمەندیەوە سازکرا، بەڵام لە ڕووی ڕۆحی و ئامادەی خۆشیەوە لەگەڵ ئەو ئاهەنگانەی کە لە گوندەکانی ئێراندا بوو ئەم مەبەستە ساز دەکرا جیاوازی نەبوو. جگەلەوەی بەهۆی گرفتاریەکانی ڕۆژگاری نوێوە کە لە هەموو شوێنێک و تەنانەت لە وڵاتەکەی منیشدا یەخەی خەڵکی گرتبەوە کەمێک بە خێرایی ئەنجامدرا. زۆری نەخایاند کە تارمایی جەنگی دووهەمی جیهانی وڵاتی ئێمەشی گرتەوە و پێویست بە بیرخستنەوە ناکا کە لەو کاتەدا هەلێک بۆ تێپەڕاندنی خۆشی ژیان بەبێ دوو دڵی خێزانی بۆ من نەڕەخسا. ڕەوشی تاران بە جۆرێک نەبوو کە هیچ کەس خەیاڵی سەفەری خۆشی و ڕابواردنی بە مێشکدا بێ. خوا لە خۆش بوو دکتۆر قاسم غەنی کە لەگەڵ شازادەی جێنشیندا ڕۆشت بوو بۆ قاهیرە بۆ ئەنجامدانی سازکردنی ڕێوڕسمی مارەبڕین و هێنانەوەی بووکەخان بۆ ئێران لەبارەی ئەم ڕووداوە دەنووسێت. ڕۆژی 15 مارسی 1939 زاینی هاوکات بە 24 ئەسفەندەی ڕۆژی لەدایکبوونی ڕەزاشا لە شاری قاهیرە لە کۆشکی عابیدیندا شازادە فەوزیە خان لە ڕێزدار شازادەی جێنشین شاهانشاهی ئێران حەمەڕەزا شای پەهلەوی مارەکرا. دەمژمێر 11 بەیانی بوو، زەوی و ئاسمان جەژنیان دەگێڕا. تەواوی قاهیرە نقمی گوڵ بوو. تەواوی مەملەکەت لەو جەژنەدا بەشداریان کرد. لەو ڕۆژەدا شازادەی جێنشین بروسکەیەکی بۆ ئێران نارد کە ناوەڕۆکەکەی ئەوە بوو. من لە بۆنەی هاوسەرگیری و هەڵبژاردننی هاوسەردا بە تەواوەتی واتا بە ئاواتی خۆم گەیشتوم و داخوازی ڕاستەقینە و سەرجەمداوەکاریەکانی خۆمم دەستکەوت. بەهۆی ئەوەی کە بروسکەکە ئاشکرا دەکەن و بە ڕەزاشای دەدەن، ئاغای جەم کە لەو کاتەدا سەرۆکی وەزیران بوو بۆی گێڕاوەتەوە کە ڕەزاشا دەستی بە گریان کردووە، واتە گریانی خۆشی. فەوزیە خان کچێک بوو لەو کاتەدا 17 بۆ 18 ساڵان بوو، جوان، دەوڵەمەند، کچی خوا لێ خۆش بوو مەلیک فوئاد، خوشکی مەلیک فاروق، ڕوخساری فریشتە و فیاقە مەعسووم. ئیدی هەر سەرێک سەودایەکی هەیە. خەڵکێک ئەم هاوسەرگیری بە هۆکاری یەکخستنی دوو وڵاتی بەهێزی ئیسلامی شیعە و سوننە دەزانی. خەڵکێک بیرروباوەڕی وابوو کە تەخت و تاجی ئەم دوو وڵاتە بەهۆی ئەم هاوسەرگیریە بەهێزەوە دەبێت. خەڵکێکیش خەوی ئاهەنگی زانست و واتایی دەبینی. خەڵکێکی تریش یەکێتی وڵاتانی ئیسلامی بە ساماڵ و هەمیشەیی گریمانە دەکرد. ئەم کارەشیان بە شاکاری ڕەزاشا دەزانی. تەواوی وڵاتانی ڕۆژهەڵات و ئیسلامی نوقمی ئاهەنگێڕان و خۆشەویستی بووبوون. نزیکەی ناوەڕاستی مانگی ئەپڕێلی 1939 زاینی کۆتاییەکانی فەروەردینی 1318 هەتاوی بە کەشتی حەمەڕەزا عەلی کەبیر دەجوڵاین. هاوسەفەرەکانی شازادەی جێنشین و شازادە فەوزیە بریتی بوون لە شازادە نازلی دایکی شازادە فەوزیە و سێ کچی بە ناوەکانی فائیزە، فەتحیە، فائیقە. یوسف زولفقار پاشا باڵوێزی گەورەی میسر لە تاران و ژن و کوڕەکەی یوسف زولفقار پاشا. محسین موراد پاشا چاودێری تایبەتی مەلیک و سەرپەرشتیاری مڵکە تایبەتیەکان. حسەین سەبری پاشا برای شاژنە نازلی. عەبود پاشا خاوەنی کەشتی حەمەڕەزا عەلی کەبیر. حەمزە پاشا ئەمیری دەریا. چەند کەسێک لە پلەدارەکانی لەشکر، مۆسیقارە تایبەتیە سەربازیەکانی میسر و گروپە مۆسیقارەکان، پەیامنێری ڕۆژنامەکان، خزمەتکارەکان، بەردەستەکان، وێنەگرەکان، ڕەشەکان، سپیەکان، مەشخەڵ بەدەستەکان و ئێرانیەکان بریتی بوون لە خوا لێ خۆش بوو حەسەن ئەسفەندیاری، محتەشەم السەلتەنە سەرۆکی پەرلەمان، دکتۆر مەتین دەفتەری وەزیری داد، حەمەڕەزا عەلی مەتین، سێ کەس لە ڕاوێژکارانی سەربازی شا، سەرهەنگ موعتەزیدی، یاوەر قەدیمی، یاوەر ئەسفەندیاری. ئیزی سەرۆکی دیوانی شازادەی جێنشین، مەجید موقر بەڕێوەبەری ڕۆژنامەی ئێران، مەسعودی بەڕێوەبەری ڕۆژنامەی ئیطلاعات،
دکتۆر موعەدەب نەفیسی چاودێر و پێشکاری شازادەی جێنشین، ڕەشید یاسمی، دکتۆر حەمەڕەزا حسەین ئەدیب ژمارەیەک لە کاربەدەستانی ئاسایشی تاران، خزمەتکار و بەردەستەکان بە شکۆیەکی غەریبەوە گەیشتنە ئێران. لە ئەهواز پێشوازیەکی گەرم کراین. لە هەموو لایەک بەرپرسەکانی لەشکر و ڕێکخراو ئامادە بوون. هەموو لایەک نوقمی سەرباز و پێشوازیکەران و قوتابیانی قوتابخانەکان بوو. یەکێک لە شوێنە وەستانەکانی ڕێگای ئاسن بە ناوی وێستنگای فەوزیە لە ڕێگاکەماندا بوو. بە هەر حاڵ گەشتینە تاران. ڕەزاشا بۆ پێشوازی هاتبوویە شوێنی وەستانی شەمەندەفەرەکە. ئاهەنگ سازکرا. کاتی سەرکەوتنەکان بوو. نوێنەرانی تەواوی وڵاتانی دنیا هاتن. دیاریەکانی سەڵتەنەتدارەکان و سەرۆک کۆمارەکان گەیشتن. تا کۆتایی هەموویمان بینی. فەوزیە کچێکی زۆر جوان و خاوەن بڕوانامە و کەسایەتی بوو. بە پێچەوانەی ئەوەی کە حەمەڕەزا دوای چەند ساڵێک لە جیابوونەوەیان لە یاداشتەکەیدا خۆی بۆ نەدەگیرا و لە تەلەگرافی دوای یەکەم بینینی فەوزیە لە قاهیرەوە بۆ باوکی نردوێتی دەڵێ بە تەواوەتی ئاوات و ئارەزوەکانی خۆم گەیشتم. فەوزیە کچێکی زۆر جوان و خاوەن بڕوانامە و کەسایەتی بوو. بە پێچەوانەی ئەوەی کە حەمەڕەزا دوای چەند ساڵێک لە جیابوونەوەی لە یاداشتەکانیدا باسی کردبوو. لە سەرەتادا وەها ژنێکی بۆتە نسیب لە خۆشحاڵیدا لە پێستەکەیدا خۆی بۆ نەدەگیرا و لە تەلەگرافی دوای یەکەم بینینی فەوزیە کە لە قاهیرەوە بۆ باوکی نردووە دەڵێت بە تەواوی ئاوات و ئارەزوەکانی خۆم گەیشتوم و تەواوی داواکاریەکانی خۆمم دەستکەوتووە. نەک لەبەر شەرم یا وەکو ئەنجامدانی کارێکی سەرشان، بەڵکو لە ناخی دڵەوە ڕازگۆیانە بوو. ئەوانە بە زمانی فەڕەنسی کە وەکو زمانی دای قسەیان پێدەکرد، بەو زمانە شیرین و خۆشە کە پێدەچێ باشترین زمان بێ بۆ دەربڕینی هەستی عاشقانە، هەستە دوورنیەکانی خۆیانیان بۆ یەکتری بازەکرد. فەوزیە کچێکی شەرمن و لەسەرخۆ بوو، بەڵام زۆر خێرا هۆگری حەمەڕەزاشا بوو. ژیانیان لە دەستپێکدا ژیانێکی عاشقانە بوو. حەمەڕەزاشا هەروەکو ئەوەی کە باوکی چاوەڕوانی دەکرد لە دەستپێکی ژیانی ژن و مێردایەتیدا وازی لە ئارەزوبازیەکانی خۆی هێنا و تەواوی کاتە بەتاڵەکانی لە کەناری هاوسرە جوانەکەیدا بەسەر دەبن. هەڵبەتە فەوزیە خان لەو ڕۆژە غەریبەی کە هاتبووە ناوی و دووری لە بنەماڵەکەی خۆی هەستی بە دڵتەنگی دەکرد. لە نێو ئەندامانی خێزانی سەڵتەنەتیدا جگە لە ئەشرەفی خوشکی حەمەڕەزاشا ئەویش کەم لەگەڵ هیچ کەسدا تێکەڵاو نەبوو. ڕەوشی تاران و کۆشکەکانی بە بەراورد بە شاری گەورەی قاهیرە و ناوەندی گەشتیاری و گڵۆپی شەوانەکانی کۆشکە گەورەکانی سەڵتەنەتی میسر زۆر هەژارانە بوو. کەلتوری ژنانی دەربارەی بە تایبەتی تاجلملوکی خەسووی و دەوروبەرەکەی بە بۆچوونی شازادە فەوزیە خاوەن بڕوانامەی میسر زۆر هەڕەمەکیانە و دێهاتیانە بوو. فەوزیە لەم بارودۆخەدا بە تەواتی گۆشەگیر بوو. جگە بۆ بەشداریکردن لە میوانیەکانی دەربارەی شاهەنشاهیدا ئەویش بە ناچاری لە کۆشکی تایبەتی خۆیدا نەدەهاتە دەرەوە. لەگەڵ ئەوەشدا تا ئەو کاتەی حەمەڕەزا مێردێکی باش بوو و کاتە تەنیاکانی بۆ پڕ دەکردەوە، فەوزیە لە ژیانی خۆی زۆر ناڕازی نەبوو. لە کۆتایەکانی مانگی یەکەمی هاوسەرگیریەتیەکەیدا نیشانەکانی حامیلەیی لە فەوزیەدا دیاری دەدا. بنەماڵەی سەڵتەنەتیش بە تایبەتی خودی ڕەزاشا کە چاوەڕوانی کوڕەزاکەی یان جێگیری کوڕەکەی بوو، بێ ئارامانە چاوەڕێی لەدایکبوونی یەکەمین کوڕ یەکەمین نەوەی خۆی بوو. پاشماوەی داستانەکە لە زمانی ژراردوویلیەوە ببیستن. شەوی 26 ئۆکتۆبەری 1940 زاینی 4 ئابانی 1390 هەتاوی هەواڵیان بە ڕەزاشادا کە ژانی فەوزیەی بووکی دەستی پێکردووە و لەدایکبوون نزیکە. ڕەزاشا کە تازە جێگای خەویان بۆ داخستە بوو لە خۆشیدا دەستی بە گۆرانی وتن کرد. 4 ئابان ڕۆژی لەدایکبوونی حەمەڕەزا بوو. ڕەزاشا ئەم ڕێکەوتنێکی لەدایکبوونەی بەم شێوەیە لێک دەدایە و دەیوت بە دڵنیاییەوە کوڕە لەدایکبوونی جێگرێک بۆ شازادەی جێنشین، ئەویش لە هەمان ساڵ ڕۆژی لەدایکبوونی خۆیدا بە بۆچوونی ئەو زۆر گرنگ بوو و باسی لە بەردەوامی سەڵتەنەتەکەی دەکرد لە بنەماڵەکەیدا. ڕەزاشا درەنگتر لە کاتی هەمیشەی خۆی خەوت بۆ ئەوەی پێش خەوتنی ئەو هەواڵە خۆشەی گوێ لەبێ، بەڵام هەواڵێک نەبوو، ژانیش هەر بەردەوام بوو. ڕەزاشا خەوت، بەڵام حەمەڕەزا تا ڕۆژ بوویەوە کە ژنەکەی منداڵەکەی بوو نەخەوت. ماوەیەک دوای لەدایکبوونەکە ئەو پزیشکەی کە سەرپەرشتی مناڵبوونەکەی دەکرد لە ژووری مناڵبوونەکە هاتە دەرەوە و بەبێ دەربڕینی هیچ جۆرە خۆشحاڵیە گوتی: سوپاس بۆ خوا
هەردووکیان سەلامەتن، منداڵەکەش کچە. حەمەڕەزا لە ناخی دڵەوە خۆشحاڵ بوو، چونکە خۆی زیاتر کچی خۆش دەویست و بیریشی لەوە دەکردەوە بۆ ئەوەی کە جێگرەوەیەک بێتە دنیا هێشتا زۆری ماوە. بەهۆی ئەوەیش کە دەیزانی باوکی بە چ ئارەزوویەکەوە چاوەڕێی منداڵێکی کوڕی دەکرد، دەترسا لەوەی کە ئەم هەواڵە بە باوکی بدا. ترسەکەشی لە خۆیەوە نەبوو، لەبەر ئەوەی کە هەواڵی بە ڕەزاشادا کە منداڵەکەی کچە نەیتوانی تووڕەیی خۆی کۆنتترۆل بکات و بە گۆچانەکەی دەستی هەرچیەک لەسەر مێزەکەی بەردەمی بوو خستیە خوارەوە و ئەو ڕۆژەش ئامادەی بینینی هیچ کەسێک نەبوو. ڕەزاشا بیر و باوەڕی ئاینی بەهێزی نەبوو، بەڵام کەمێک خورافاتی بوو. لە دایکبوونی یەکەم منداڵی کچی لە بنەماڵەی سەڵتەنەتیدا بە پێوقەیەمی شەڕ دەزانی. لە مێژوودا خوێندبوویەوە یان پێیان وتووە کە ئەوەی لە نێو سەڵتەنەتی قاجەریدا یەکەم منداڵی کچی بوو بێت یان کوژراوە یان لەو شوێنەی کە بۆی دوورخراوەتەوە مردووە. بۆ بەیانی ئەو ڕۆژە ڕەزاشا بەبێ ئەوەی کە پیرۆزبایی لە دایکبوونینەوەکەی لە کوڕەکەی بکاوتی هەرچی زووترا دەست بەکار بە و کوڕێک دروست بکە، ئەمە گرنگترین کاری تۆیە. حەمەڕەزا وەک هەمیشە وتی گوێڕایەڵی فەرمانی بەڕێستانم، بەڵام جێبەجێکردنی ئەم فەرمانەی باوک وەک فەرمانەکانی دیکە ئاسان نەبوو. فەوزیا دوای لە دایکبوونی کچەکەی کە ناویان نا شەهناز هەستی دەکرد کە ڕەزاشا و ئەندامانی دیکەی بنەماڵەی سەڵتەنەت بە تایبەتی دایکی و خوشکەکانی مێردەکەی بە چاوێکی دیکەوە سەیری دەکەن، وەکو ئەوەی لە بە دنیاهێنانی کچێک دووچاری گوناهێکی گەورە بووە. تەنانەت هەستی گۆڕانیشی دەکرد لە ڕەفتارەکانی مێردەکەشیدا کە لە ڕواڵەتدا بە دایکبوونی کچەکەیان خۆشحاڵ بوو. هەندێک شەوانە درەنگتر لە جاران دەهاتەوە و ئارەزووی ژن و مێردایەتی وەکو پێشوو نەبوو. فەوزیا هێشتا نەیدەتوانی هۆکاری ساردی و بێ ئارەزووی مێردەکەی هەست پێ بکە، تا ئەوەی کە شەوێک لە کۆبوونەوەیەکی میوانیدا کە لەگەڵ کۆشکی تایبەتی شەمسی خوشکە گەورەی حەمەڕەزادا ڕێکخرا بوو، بۆ یەکەم جار فەوزیە لەگەڵ چەندین ژن و کچی جواندا کە ئەندامانی بنەماڵەی سەڵتەنەتی نەبوون ڕوبەڕووی بوویەوە. شەمس و ئەشرەفی خوشکی ئەم ژن و کچە جوانانەیان بە شازادەی جێنشین دەناساند و ئەویش یەک لە دوای یەکیان لەگەڵیاندا سەمای دەکرد بەو پەڕی شەهوەتبازیەوە و لەبەر چاوی فەوزیەدا لە باوەشی دەگرتن. فەوزیەی تووڕە و سوکایەتی پێکراو بە بیانووی سەر ئێشەوە میوانیەکەی بەجێهێشت. شازادەی جێنشینیش بۆ ڕێگریکردن لە ڕۆیشتن بە دوایدا ڕۆیشت و دواتر بەدەست لێیدا. ئەو شەوە حەمەڕەزا تا نزیکەی بەیانی لە کۆبوونەوەی میوانی خوشکەکەیدا مایەوە و سەرقاڵی سەما و ڕابواردن بوو. کاتێک گەڕایەوە کۆشکی تایبەتی خۆی بینی کە فەوزیا لە ژووری خەوەکەی خۆی دانیە. شەهنازیش لە جۆلانەکەیدا نەبوو. حەمەڕەزا کە نوغڕۆی مەستی بوو بە دیتنی ئەم ڕەوشە حەمەڕەزا کە نوغڕۆی مەستی بوو بە دیتنی ئەم ڕەوشە بە ژوورەکاندا گەڕا و لە ژوورێکدا نووسراوێکی بچووکی لەسەر مێزەکە بینی کە فەوزیە بە زمانی فەڕەنسی نووسی بووی. بۆ ئەوەی کە هەستێکی ئارام پەیدا بکەم ڕۆیشتم بۆ ئاپارتمانی تایبەتی خۆم. ئاپارتمانی تایبەتی فەوزیا لە بەشی باکووری کۆشکەکە بوو کە زۆر سوودی لێوەرنەدەگرت. حەمەڕەزا بە خێرایی بەرەو ئەو ئاپارتمانە ڕۆیشت و سەرەتا هێواش دواتر بەهێزتر لە دەرگایدا، بەڵام وەڵامێکی دەست نەکەوت. ناچار گەڕایەوە بۆ ژووری خەوەکەی خۆی. حەمەڕەزا تا خۆرکەوتن بەخەبەر بوو، پاشان چێشتەنگا و دووبارە ڕۆیشتەوە بۆ ئاپارتمانەکەی فەوزیە و لە دەرگایدا. چەند ساتێ دواتر فەوزیە دەرگاکەی کردەوە، بەڵام لەلایەکی دەرگاکەوە وەستا بەبێ ئەوەی کە ڕێگا بە حەمەڕەزا بدا بچێتە ژوورەوە پێیوت من بڕیارم داوە کە لە ئێستا بەدواوە ژیانێکی سربەخۆم هەبێت، من ئیتر ئامادە نیم سوکایەتی و گاڵتەم پێ بکرێ. تۆ دوێنێ سوکایەتیت بە من کرد، ئیدی نابێت چاوەڕی عیشق و خۆشەویستیم لێ بکەیت. هەڵبەتە لەو ڕێوڕسم و پێشوازیانەی کە بوونم پێویستە بەشداری دەکەم، بەڵام ئیتر پەیوەندیەک لە نێوانماندا نییە. من لە ئاپارتمانەکەی خۆمدا ژیان بەسەر دەبم، ئێوەش ژیانی خۆتان بەسەر برن. خدا حافیز. فەوزیا تەنانەت چاوەڕی وەڵامی حەمەڕەزای نەکرد، توند دەرگاکەی بەسەردا داخست. حەمەڕەزا تا ماوەیەک لەبەر دەم دەرگاکەدا تاسا و تەنها چارەیەک کە بێ مێشکی داهات ئەوە بوو کە ئەشرەفی خوشکی بنێرێت بۆ لای بە مەبەستی ئاشتی. فەوزیە بە ساردیەکەوە پێشوازی لە ئەشرەف کرد و پێیوت بە هیچ جۆرێک ئامادە نییە کە لە بڕیارەکەی خۆی پاشگەز بێتەوە. ئەشرەف دوای ئەوەی کە هیچ بە نەرمونیانی قسەی خۆش ئەنجامی باشی بەدەست نهێنا کەوتە بەکارهێنانی زمانی زبر و هەڕەشە. بەڵام فەوزیە بە توندی وەڵامی ئەشرەفی دایەوە وتی
ئەگەر زۆر فشارم بۆ بێنیت دەگەڕێمە بە وڵاتەکەی خۆم وها ئابڕوتان دەبم کە لە کارەکەتان پەشیمان ببنەوە. ئەشرەف سوکایەتی پێکرا و شکست خوارد و گەڕایەوە بۆ لای براکەی لە باتی ئەوەی کە دڵخۆشی بکاوتی کە بکەوێتە بیری پشتگوێ خستنی هاوسەرەکەی. داوای لێکرد کە خۆی لێ بە دوور بگرێت و لەگەڵ ئەو کچ و ژنە جوانانەی کە بۆی پەیدا دەکات بە خۆشی ڕابوێرێت. خۆی هەوەسبازی حەمەڕەزاشا ئامادەگیەکی هەبوو بۆ پێشوازیکردن لەو ئامۆژگاریانەی خوشکەکەی. فەوزیەش کە هەرگیز ئامادە نەبوو لە خۆبایی بوونی خۆی بشکێنێت و بگەڕێتەوە بۆ لای مێردەکەی، ئیدی لەگەڵیدا نەخەوت. ڕەزاشاش هێشتا چاوەڕێی حامیلەبوونی بووکەکەی و لەدایکبوونی کوڕێک بوو، بەڵام نەیدەزانی کە ئیدی هەلی گونجاندنی وەها کارێک لەبەردەم کوڕەکەی دانیە. فەوزیە لەوە بەدواکەمتر لە ئاپارتمانەکەی دەچوە دەرەوە و زیاتر کاتەکانی خۆی بە خوێندنەوە و یاریکردن لەگەڵ شاهینازی کچی و خزمەتکارە میسرەکەیدا دەگوزەراند. ئیتر نەک تەنها لەگەڵ مێردەکەی بەڵکو لەگەڵ تەواوی ئەندامانی خێزانی سەڵتەنەتیشدا بە تایبەتی تاجملوکی دایک و شەمس و ئەشرەفی خوشکەکانی مێردەکەیدا پەیوەندی پچڕاندبوو و لە هیچ میوانداریەکی تایبەتی دەرباریشدا ئامادە نەدەبوو. ئیدی لە نێو بنەماڵەی سەڵتەنەتیشدا بەگاڵتە پێکردن و نازناوی میسری ناویان دەبرد. وا دەردەکەوێت کە ڕەزاشا ئاگای لەم ناکۆکی و پەیوەندی نەمانەی کوڕەکەی و بووکەکەی نەبوو و ئامادە نەبوونی فەوزیەشی لە کۆبوونەوە تایبەتیەکانی بنەماڵەی سەڵتەنەتیدا دەگەڕاندەوە بۆ ناکۆکی نێوان فەوزیە لەگەڵ دایک و خوشکەکانی شازادەی جێنشیندا و ئارەزووی دەزوەردانی لەم بابەتە بابەتی ژنانە نەبوو. سەرباری ئەوەش کاتی جەنگی دووهەمی جیهانی بوو، مەترسیەکان هەڕەشەیان لەسەر تەخت و تاجەکەی ئەویش دەکرد. هەلی بیرکردنەوەی لەو بارەیەوە بۆ نەدەڕەخسا، تەنها ئەوەندە نەبێ یەک دوو جارێک لە کوڕەکەی پرسی کە بۆچی ژنەکەی حامیلە نابێ. ئەویش لە وەڵامدا دەیوت نازانم. سەرنجام ڕەزاشاوتی بیبەن پیشانی دکتۆری تایبەتی بدەن، دەڵێن ئەم کارە ئەنجام درا و هیچ کەم و کوڕیەک لە فەوزیەدا دەرنەکەوت. بەڵام حەمەڕەزا لە یاداشتەکەی خۆیدا بە جۆرێک دایپۆشیوە و لەبارەی ژیانی خۆی لەگەڵ ژنی یەکەمیدا دەنووسێ تەنها خاڵی ڕۆشن و دڵخۆشکەر کە شوێنەواری هاوسەرگیری من و فەوزیەی هاتنە دنیای شاهینازی کچی خۆشەویستمە کە لە ساڵی 1390 هەتاوی چاوی بە دنیا هەڵهێناوە و بەداخیشەوە بە هۆکارێکەوە کە هێشتا لای دکتۆرەکانیش نەزاندراوە لە شازادە فەوزی خان منداڵی نێر نایەتە دنیا. دواتر حەمەڕەزا لەبارەی ئەو هەنگاوانەی کە بوویە هۆی لێکجیابوونەوەی لەگەڵ فەوزیەدا دەنووسێ بەپێی دەستوری ئێران سەڵتەنەت ڕاستەوخۆ دەگوازرێتەوە بۆ منداڵی نێری شاهەنشا و بەم پێیەش نەک تەنها کچەکەم بەڵکو سێ خوشکیشم لە مافە بێبەشکراون. هەروەها دەستوری ناوبراو ئەو منداڵانەشی لەو مافە بێبەش کردبوو کە دایکیان لە بنەماڵەی قاجەرەکان بێت. لەم بارەیەشەوە برا باوکیەکانم کە دایکیان لە ڕەگەزی قاجار بوو لە مافە بێبەش بوون بەو پەڕی داخەوە تاکە برا هاوپشتەکەیشم کە لە ساڵی 1330 هەتاویدا بەهۆی کارەساتێکی هەواییەوە گیانی لەدەستدا لەگەڵ ئەم کۆت و بەندانەی دەستوردا ڕاوێژکارەکانم گرنگی زۆریان بۆ دەدا کە ژنەکەم کوڕێکی ببێ. لەوانش بوو بتواندرایە گۆڕانکاریەک لە دەستوردا بکرایە، بەڵام بیر و باوەڕی گشتی شەقامی ئێرانی بۆ گۆڕانکاری دەستور لەبارەی جێگرەوە هەرگیز مای ڕەزامەندی نەبووە و ناشبێت لە دەستوریش بگەڕێن. هەر پیاوێکی گەنجی وەکو من ئارەزووی هەبوونی چەند منداڵێکی هەیە. لەگەڵ هەوڵی لە ڕادەبەدەری دکتۆرەکانیشدا لەم بارەیەوە ئەنجامێکی دڵخۆشکەر دەست نەکەوت. دوای گەڕانەوەی شازادە فەوزیە خان بڕیاری جوابوونەوەماندا. هەڵبەتە داستانی تەلاقدانی فەوزیە کە حەمەڕەزا بەو سادەیە و بەڕستەیەک دوایی پێهێناوە داستانێکی دوور و درێژی هەیە، بەڵام لەبەر ئەوەی تایبەتە بە سەرەتاکانی سەڵتەنەتی حەمەڕەزاوە لە جێگای خۆیدا ئاماژەی پێدەکەین. بەڵام ئەوەی کە پێویستە لێرەدا بەبیری بهێنینەوە ئەوەیە کە بەپێی بەڵگەنامەکان کە لە بەشەکانی دواتردا خراونەتە بەردەست، حەمەڕەزا تا کۆتا ساتەکانیشی ئارەزوومەندی گەڕانەوەی فەوزیە بۆ ئێران. ئەو بانگەشەیەشی کە ئیدی فەوزیە نەیدەتوانی منداڵی ببێت بڕیاری تەلاقدانی داوە و درۆیەکی شاخدارە. بیسەرانی خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی دووەم لە کتێبی دوایین شای ئێران بۆ بەشی سێم دێنەوە خزمەتتان. کاتێکی خۆش بۆ هەمولایەک.
گوێگرانی خۆشەویست هاتینەوە وڵاتان بۆ خوێندنەوەی بەشی سێیەم تەخت و تاجی لەرزۆک لە کتێبی دوایین شای ئێران لاپەڕا 57. کورتەیەک لەسەر ئەم بەشە تکای شازادەی جێنشین بۆ دکتۆر موسەدەق ڕەزاشا پرون لە کوڕەکەی دوور دەخاتەوە. ئایا ڕەزاشا پێش جەنگ مەبەستی گواستنەوەی سەڵتەنەتی هەبوو بۆ کوڕەکەی؟ ئینگلیزەکان بە هۆی فیردۆسەوە ئاگاداری وردەکاریەکانی کارەکانی شازادەی جێنشین بوون. دەستپێکردنی سەڵتەنەتی محەممەد ڕەزاشا شوشەی تەمەنی سەڵتەنەتی محەممەد ڕەزاشا لە دەستی فروغدا بوو. هێرشی پەرلەمانتاران و چاپکراوەکان بۆ سەرڕژێم. مەحموود جەم سەرۆکوەزیران و وەزیری دەرباری ڕەزاشا لە یادداشتەکانی خۆیدا دەربارەی دەورانی خزمەتی خۆی لە دەرباری پەهلەویدا دەنووسێ. کاتێک کە پۆستی وەزارەتی دەربارم لە ئەستۆ بوو، بێگومان پەیوەندی من لەگەڵ شازادەدا زیاتر دەبوو. لە کاتی سەرۆکوەزیرانیم ڕۆژی 2 جار دەچوومە خزمەتی و لە بەیانیەوە تا کاتژمێر 7 دوانیوەڕۆ سەرقاڵی کار بووم. چاک لە بیرمە ڕۆژێک ڕەزاشا بانگی کردم لە دیوانی کاری خۆی دانیشت بوو. لە دەریای بیرکردنەوەیەکدا ڕۆچوو بوو. بیری لە ئایندەی خۆی و ئێران دەکردەوە. چوومە ژوورەوە، ڕێزم لێگرت و شاش نەفەسێکی لە جگەرەکەیدا. جگەرەکەی ئیدارەی تایبەتی دووخانیاتی لە تووتنی تایبەتی دروست دەکرد کە تایبەت بوو بۆ هەندێک کەس. بە نیگایەک سەیری کردم و فەرمووی فڵانی گەشتومەتە ئەو باوەڕەی کە شازادەی جێنشین تەمەنی گەیشتە 20 ساڵ سەڵتەنەتی پێ بسپێرم و من و تۆش ڕێگای مازندەران بگرینە بەر و بڕۆین لەنێو ئەو شاخ و جەنگەڵ و دۆڵ و سەوز و جوانیانە پشوویەک بدەین بە ئومێدی ئەو ڕۆژەم. ڕەزاشا بە دڵگەرمێکی زۆرەوە ئەو ڕستەی لە دەم دەهاتە دەرەوە و لەو ڕوونکردنەوانەیدا کە لە چوارچەوەی ئەو ڕستەیەدا بە منی وت مەبەستی ناخی خۆی بە تەواوەتی ڕۆشن کردەوە. جەختی لەسەر ئەوە دەکردەوە کە تەواوی ئارەزووی ئەوەیە کە شازادەی جێنشین بگاتە 20 ساڵان و بیکات بە سەڵتەنەتداری ئێران و بە چاوی خۆی چۆنیەتی مەملەکەتداری شازادەی جێنشین تەماشا بکە. ئەو ڕۆژە تێپەڕی. جارێکی دیکە ڕەزاشا ئارەزووی ناخی خۆی بۆ بەیان کردم و فەرمووی هیچ ئارەزوویەکی جگە لە واسهێنان لە تەخت و تاج و گواستنەوەم بۆ کوڕەکەم نییە. هەڵبەتە لەو کاتەدا ئێران لە کەیف و خۆشی و خۆشگوزەرانیدا بوو. هەرچەندە جەنگی جیهانی دووەم تازە دەستی پێکرد بوو، بەڵام ڕەزاشا بێلایەنی ئێرانی پاراست و هەمووانیش بە چاوی ڕێزەوە دەیان ڕوانیە ئەو بێلایەنی ئێران. سەرجەم دەوڵەتان چ دەوڵەتانی میحوەری چ دەوڵەتانی هاوپەیمانان بە ئازادی لە ئێراندا کاری خۆیان ئەنجام دەدا. بازرگانی ئێمە لەگەڵ دەوڵەتاندا بەهێز و بەردەوام بوو. پەیوەندی سیاسی تند و تۆڵشمان هەبوو لەگەڵ دەوڵەتانی ئەڵمانیا و بەریتانیا و سۆڤیەتدا. دەربڕینەکانی ڕەزاشا بۆ وەزیری دەربارەکەی کە لە ساڵی 1380 هەتاوی بەدواوە موعتەسیدی ئەو پۆستەی گرتە ئەستۆ، بەرپەرشدانەوەی نیگەرانیەکانی ڕەزاشا لە دەربڕینی بێتوانایی کوڕەکەی لە گرتنە ئەستۆی سەڵتەنەتداری ئێراندا کە لە بەشی ڕابردوودا بە وەرگرتن لە ژرار دووبیلیەی نووسەری فەڕەنسی ئاماژی بۆ کرابوو. وا دەردەکەوێت کە ڕەزاشا کەوتۆتە بیرکردنەوەی ئەوەی کە لە ژیانی خۆیدا واز لە سەڵتەنەتداری ئێران بهێنێت بۆ کوڕەکەی تا لە ساڵەکانی سەرەتای دەسەڵاتداریدا دەستی بگرێت و پێ بە پێ لەگەڵیدا بێت و ڕێوڕسمی سەڵتەنەتداری فێر بکە. ڕەزاشا نیگەرانیەکانی خۆی لە تواناکانی شازادەی جێنشین بە خۆی و دیوانی کاروباری وڵات وتبوو بە جۆرێک کە خودی محەممەد ڕەزا لە یادداشتەکانیدا ئاماژەی بۆ کردو و دەنووسێت ڕۆژێک لە ناوچەی کلاردەشت سەردانی باوکمم دەکرد. لە کاتی پشوداندا دەڕۆشتین بۆ ئەو چادرەی کە بۆمان ئامادەکرا بوو. کاتێ باوکم لە چادرەکە هەنگاوی دەناوتی ئارزومەندم دەستگا دەوڵەتیەکان بە جۆرێک چاک بکەم کە ئەگەر ڕۆژێک لە دنیا دەرچووم بەرپرسەکانی وڵات بەبێت چاودێری ڕاستە و خۆی لە باڵەکانی سەرەوە کاروبارە ئاساییەکانی خۆیان ئەنجام بدەن. ئەم وتەی باوکم بۆ من ئەو کاتە کە گەنجێکی هەستیار بووم نیگەران کرد بوو ئەوەم بە سوکایەتی پێکردن وەرگرت. لەبەر ئەوە بیرم دەکردەوە کە مەبەستی ئەوە بوو بێ کە لە دوای ئەو من توانای ئەنجامدانی ئەرکەکانی سەرشانمم نییە و بە باشی ناتوانم شوێنی ئەو بگربەوە. تەنانەت لەبەر ئەو گومان و نیگەرانی ڕەزاشا لە شازادەی جێنشین وای کردبوو کە پێش ئەوەی ببێ بە 20 ساڵ و بەپێی دەستور بتوانێت شوێنی بگرێتەوە لە کاروبارەکانیدا بەشداری پێدەکرد و لە پرسە جیاوازەکاندا ڕاوێژی پێدەکرد و هەندێک جاریش پێشنیارەکانی بە هەند وەردەگرن بۆ ئەوەی کوڕەکەی وردە لە کاروباری سەڵتەنەتداریدا ئەزمون پەیدا بکە. ئەم بەرنامەیەش دەست بەجێ دوای ئەوەی کە شازادەی جێنشین خوێندنی سەربازی تەواو کرد دەستی پێکرد.
کاریش سەرەکی شازادەی جێنشین لە پۆستی فەرمی پشکنەری هەموو لەشکردا کە ئەو پۆستەی پێدرا بوو لێکۆڵینەوە بوو لە ناوەندە سەربازیەکان و راپۆرتی چالاکیەکانی بوو بۆ ڕەزاشا. بەڵام ڕەزاشا بەمەوازی نەدەهێنا و لە تەمەنی 19 ساڵیدا شازادەی جێنشین بڕیاریدا لە پرسە جیاوازەکانی وڵاتدا بەشداری پێ بکات و ناچاری بکات تا بیر بکاتەوە. ماوەیەک داوای لێکرد کە بیرروڕای خۆی بە شێوازی راپۆرت ئامادە بکات و لە دانیشتەکانی داهاتوودا بیخاتە ڕوو. محەممەد ڕەزاشا لە یاداشتەکانی خۆیدا ئاماژەی بۆ ئەو بابەتەی باوکی کردووە کە لە تەمەنی 19 ساڵیدا لە کاروبارە جۆربەجۆرەکانی دەوڵەتدا بەشداری پێکردووە و سەرنجی تایبەتی لەبارەی بۆچوونی پێشنیارەکانیەوە هەبووە. بەڵام لە باتی ئەوەی کە ئاماژە بە 1-2 پێشنیار و بۆچوونی خۆی بکە، نمونەی بە تکاکردن لە باوکی بۆ دکتۆر مصدق کردووە کە تا بەم هۆیەوە سپڵەیی دکتۆر مصدق بخاتە ڕوو. لەمڕۆوە محەممەد ڕەزا دوای بەیانکردنی ئەو بابەتەی کە زۆر جاران لە تەمەنی 19 ساڵیدا بەڕوونی بیر و بۆچوونی خۆمم لە پرسە جیاوازەکاندا بە باوکم دەوت، ئەوەی مای سەرسوورمانە ئەوەیە کە ئەو هەمیشە بۆچوون و بیر و ڕاکانمی بەو پەڕی گرنگیەوە گوێ بۆ دەگرت و پێشنیارەکانمی بە کەمی دەگەڕاندەوە. دەنووسێت بەهۆی جەختکردنەوە و کاریگەری تکاکردنی منەوە زۆرێک لە زیندانە سیاسیەکان ئازاد کران. لەوانەیە مایەنی گەرانی بێکە یەکێک لەوانە دکتۆر مصدق بوو کە دواتر لە سەردەمی سەرۆکوەزیرانی خۆیدا زۆری نەما بوو وڵات ئیفلاسی پێ بکە، ئەو بنەماڵەیە کە باوکم پێکی هێنابوو لە ناوی ببات. لەگەڵ ئەوەشدا کە دکتۆر مصدق چەندین جار وتبووی کە من واتا محەممەد ڕەزا گیانی ئەو دکتۆر مصدقم لە مردن ڕزگار کردووە. هەمووان دیتان کە ئەو قەرزەی بە چ ڕێگایەکی سەرسوڕهێنەردایەوە چۆن لە بەرامبەر مندا سپڵەی ئەنجامدا. باوکم مصدقی بە تۆمەتی هاوکاریکردن لەگەڵ دەوڵەتێکی بیانی و پیلاندانان دژی دەوڵەتی ئێران دەستگیر کردبوو. نازانم لە مێشکی باوکمدا چی تێدەپەڕی کە هەمیشە دژەکانی خۆی بە هاوکاریکردنی بێگانە و بە تایبەتیش ئینگلیزەکان تاوانبار دەکرد. مصدق بۆ ناوچەیەکی دوورە دەست و کەش و هەوایەکی نەشیا و دوورخرابوویەوە. لەبەر ئەوەی پیر و دەردەدار بوو بە گومانێکی بەهێزەوە بە سەلامەتی نەدەگەڕایەوە. بەڵام من تکام بۆ کرد دوای چەند مانگێ باوکم ئازادی کرد. دکتۆر مصدق لە ژیانی خۆیدا وەڵامێکی بۆ ئەم بانگەشەی حەمەڕەزاشا نووسیوە کە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران لە کتێبەکەیدا بە ناونیشانی خاترات و تالیمات مصدق چاپکراوە. دکتۆر مصدق دوای هێنانی بابەتەکەی حەمەڕەزاشا بە ناونیشانی ڕاگەیاندنی وەڵام دەنووسێ دوای کۆتایی هاتنی ماوەی یاسایی خولی شەشەم کە دەوڵەت دەستی وەردایە هەڵبژاردنەکانی تارانەوە ئیدی من نەچوومە پەرلەمانەوە. ماوەی 13 ساڵم لە شاری تاران و گوندی ئەحمەد ئاوا بە گۆشەگیری تێپەڕاند. کەسێکم نەبینی و تێکەڵیشم لەگەڵ کەسدا نەدەکرد. بەم شێوە ژیانەوە نەمزانی بۆچی منیان دەستگیر کردووە و هێناویانم بۆم شارەوانیە. باشترین شایەتیش پەروەندەکانی منە لە شارەوانیدا. پرسیارم کرد بە چ تاوانێک منیان هێناوەتە ئێرە؟ وتیان تاوانێکت نییە و دەبێت لێرە بمێنیتەوە. من و کەس و کارەکەشم هیچ داواکاریەکمان لە خاوەن شکۆی پایداری شازادەی جێنشینی ئەو کاتە نەکردووە. ئەم داواکاریە لەلایەن مسیۆ پرونی سویسری و یەکێک لە هاوڕێ نزیکەکانی سەردەمی خوێندنی شازادەی جێنشینەوە کە لە نەخۆشخانەی نەجمیە خوێندرا بوو ئەنجامدرا. بەم شێوەیە هەر کاتێک هەلێکم لە بۆ ڕەخسا بێت لە سوپاسگوزاری خۆمم نەبواردووە. تا کۆتا ڕۆژیشم کە لەسەر کار بووم هەنگاوێکم لە دژی شاهەنشا هەڵنەهێناوە و تکاکردن بۆ من لە لای باوکی تاجدارت کاریگەریەکی دیکەشی هەبوو. ئەویش ئەوەیە کە ڕەزاشای کۆچ کرد و جیناتێکی دیکەی نەبوو کە لە ناوبردنی من بوو. بەڵام ئەوەش کە فەرمووتانە نازانم لە مێشکی باوکمدا چی دێتەپەڕێت کە هەمیشە دژەکانی خۆی بە هاوکاریکردن دژی بێگانە و بە تایبەتیش ئینگلیزەکان تۆمەتبار دەکرد. شوێنی خۆیەتی کە لە خزمەتتاندا بڵێم کافر هەمووان بە ئاینی خۆی بژار دەکات. وەڵامەکەی دکتۆر مصدق لەو ڕوانگەیەوە مای تێڕامانە کە پلەی دەسەڵاتداری پرون لای شازادەی جێنشین لەو کاتەدا بە باشی دەخاتە ڕوو. بەڵام ئەوەی کە بۆ چوونی پرون بۆ ئازادکردنی دکتۆر مصدق و پەیوەندی دەکات بە شازادەی جێنشینەوە داوای لێ دەکات کە لە لای باوکی شازادەی جێنشین تکای بکە تا دکتۆر مصدق ئازاد بکەن ڕوون نییە. وا دەردەکەوێت کە ڕەزاشا دوای ئەو ڕووداوە گومان لە پرون دەکات بە بیانووی سەرپەرشتی کاروبارەکانی باخی کۆشکی سەڵتەنەتی لە ڕامسەر دەنێردرێت بۆ باکوور. ئەلبەتە ورتەورتی نێو خەڵک لەسەر ئەم بابەتە کە گومانی زیاتر ئەویش ئەوەیە کە ڕەزاشا پای بەسەرکێشیە جنسیە هاوڕەگەزیەکانی پرون دەبات بۆ ئەوەی کە لە شازادەی جێنشین دووری بخاتەوە
دەینێرەتە باکوور. لە 4 ئابانی 1380 هەتاویدا کاتێک کە شازادەی جێنشین تەمەنی بوو بۆ 20 ساڵان ڕەوشی سیاسی دنیا بە جۆرێک ئاڵۆز بوو کە چیدی ڕەزاشانەی دەتوانی لەو بارودۆخە هەستیارەدا سەڵتەنەت بداتە دەستی کوڕەکەی و خۆشی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ چاودێری سیاسەتی وڵاتەکەی بکات. پێشکەوتنەکانی ئەڵمانیا لە ئەوروپا و ئەو گورزانەی کە هیتلەر لە سوپای ئینگلیزی دەوەشان پێشکەوتنەکانی ئەڵمانیا لە ئەوروپا و ئەو گورزانەی کە هیتلەر لە سوپای ئینگلیزی دەوەشان ڕەزاشای دڵگران نەدەکرد. بە پێچەوانەشەوە هەلێکی بۆ ڕەخسان تا فشار بخاتە سەر کار و کردەوەکانی بەریتانیا و دوو ئەوەندەی جاران دەستهاتی نەوت لە بەریتانیا بستێنێ. ئەوەی کە زیاتر مای نیگەرانی ئەو بوو یەکێتی هیتلەر و ستالین بوو کە سەرەتا بە دابەشکردنی لۆهستان لە نێوان ئەڵمانیا و سۆڤیەتدا دەستی پێکرد و دواتر وڵاتانی دەریای باڵتیک بە ئارەزووی ستالین بوو. هەواڵانێکیش گەشتە بوو نەگوێی ڕەزاشا کە گفتوگۆی دابەشکردنی دنیا لە نێوان ئەڵمان و سۆڤیەت لە ئارادایە. ستالین لەم دابەشکردنەدا چاوی بڕیوەتە ئێران بۆ ئەوەی کە لەلایەکەوە دەستی بگاتە ئاوە گەرمەکانی کەنداوی فارس و ئۆقیانوسی هیندی و لەلایەکی دیکەشەوە سەر چاوەنەوتیەکانی باشووری ئێرانی چنگ بکەوێ. ڕەزاشا بۆ لادانی ئەو مەترسیا چارەیەکی دیکەی نەبوو جگە لەوەی هەتا بۆی دەکرێت لە ئەڵمانەکان نزیک ببێتەوە. لەبەر ئەوە تەنها لە ڕێگای دڵنیاکردنەوەی هیتلەرەوە کە ئێران دۆستی ئەو دەیتوانی ڕێگری لە رووسیا بکات کە ئێران نەکەوێتە بەردەستی. سەرباری ئەوەی کە ڕەزاشا متمانەی بە بەریتانیەکان نەبوو خۆنزیکردنەوەش لەیان هیچ سوودێکی پێ نەدەگەیاندن و هەروەها بە دروستکردنی یەکێتی ئێران و بەریتانیا ئێرانی دەکرد بە هاوپەیمانی گەورەترین دوژمنی هیتلەر و ئەمەش دەبووە هۆی ئەوەی کە ئەڵمان و ڕووس بۆ جێبەجێکردنی بەرنامەکانیان سازشی زیاتر بۆ یەکتر بکەن. ژرارد و ویلیە ئاماژە بە سەردانی یەکێک لە پلەدارە ناسراوەکانی حیزبی نازی دەکات بە ناوی بالدور فۆن شیراخ. لەو کاتەدا سەردانی ئێرانی کردووە کە بە وتەی ئەو بە تەواوەتی ڕەزاشای خستۆتە ژێر کاریگەری وتەکانیەوە و دڵنیای دەکاتەوە کە ئەڵمانیا بە تەواوی هێزی خۆیەوە پارێزگاری لەسەر بەخۆی ئێران دەکات. پێش ئەوەش ڕەزاشا بە ناردنی نامەیەکی تایبەتی بۆ هیتلەر لە ڕێگای حاجی موحتەشەم سوڵسەڵتەنەی ئەفسەندیاری سەرۆکی پەرلەمانی ئێرانەوە لەبارەی دروستکردنی یەکێتیەکی نهێنی لە نێوان ئێران و ئەڵماندا زەمینەی لەباری ڕەخساندبوو. ئەم کارەی ڕەزاشا ڕێگری کرد لەو مامەڵەی ئەڵمانیا و رووسیا کە لەسەر ئێران دەیان کرد، بەڵام زەمینەی گومانی خراپی لە نێوانیاندا چان کە سەرنجام بووە هۆی هێرشکردنی ئەڵمانیا بۆ سەر سۆڤیەت لە 22 ژوئینی 1940 زاینی بەرامبەر بە 1 تیری 1320 هەتاوی. هێرشی لە ناکاوی هێزەکانی ئەڵمانیای هیتلەری بۆ سەر سۆڤیەت بووە هۆی ئەو هاوپەیمانیەتی نێوان دوو دوژمنی دێرینی ئێران واتە ئینگلیستان و سۆڤیەت. چەرچڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا سەرباری پەیوەندی نزیکی ئێران و ئەڵمانیا و مەترسی کرێکارە ئەڵمانیەکانی نێو ئێران لەسەر دامەزراوە کۆمپانیا نەوتیەکانی ئێران بەریتانیا لە کردارەکانی ڕەزاشا و فشارەکانی بۆ سەر کۆمپانیای نەوتی ئێران بەریتانی و داواکردنی زیاترکردنی پشکی ئێران بە تەواوەتی تووڕە بوو. بۆیە بەرنامەی هێرشکردنە سەر ئێرانی بە هاوکاری رووسیا لە کاتی خۆیدا جێبەجێ کرد. ژرارد و ویلیا پێش بڵاوکردنەوەی کتێبەکەی لە کۆتایەکانی ساڵی 1975 زاینیدا لە مانگی ژانیۆی هەمان ساڵدا کە حەمە ڕەزاشا بەپێی بەرنامەی ساڵانەی خۆی ڕۆیشت بوو بۆ سویسرا بۆ کۆتا چاوپێکەوتنی لەگەڵ حەمە ڕەزاشادا سەردانی کرد. لەنێو ئەو پرسیارانەی کە لەو گفتوگۆیەدا پێشنیار کرابوو هەڵوێستی سیاسی ئەو بوو لە سەروبەندی هێرشەکانی ئینگلیز و سۆڤیەت بۆ سەر ئێران، چونکە دواتر وتراوە کە ئەویش وەکو باوکی لایەنگری ئەڵمانەکان بووە و هەر ئەمەش بوو کە ئینگلیزەکان دەیانوێست ڕێگری ئەوە بکەن لە گرتنەدەستی سەڵتەنەتی ئێراندا. محەممەد ڕەزاشا بانگەشە کۆنەکانی خۆی ئەوەی کە باوکی هیچ پەیوەندیەکی لەگەڵ هیتلەردا نەبووە دووبارە کردەوە وتی باوکم هیچ پەیوەندیەکی بە هیتلەرەوە نەبوو، ئاسایی یا دیکتاتۆرێکی دیکەی خۆشنەوێت، بەڵام ئەو باوەڕی وا بوو کە هەر کەسێ دوژمنی ئینگلیز و ڕووس بێ دۆستی ئێمەیە. لەبارەی پسپۆڕە ئەڵمانیەکانیش لە ئێراندا دەبێت ئەوە بڵێم کە لە ساڵی 1940 زاینیدا ژمارەی پسپۆڕانی ئەڵمانی لە تورکیاش لە ئێران کەمتر نەبووە. جا بۆچی هاوپەیمانەکان ئەو بیانوەیان بۆ تورکیا نەبووە و داگیریان نەکردووە؟ وەڵامەکە ڕوونە، ئەویش ئەوەیە کە تورکیا سوپایەکی بەهێزی هەبووە و ئەگەر ئێمەش خاوەن ئەو هێزە بووینایە لەوانەیە بۆ هێرشکردنە سەر ئێمەش زیاتر دانیان بە خۆیاندا بگرتایە.
محەممەد ڕەزا شا دوای ئەوەی کە هەواڵی لایەنگری بوونی ئەڵمانیای بەرپەرشدایەوە دەڵێت نەک ئەوەی کە لایەنگری ئەڵمانیا نەبووم بەڵکو پێش ئەوەی کە هێزەکانی ڕووس و بەریتانیا هێرش بکەنە سەر ئێران بە باوکم وتووە کە بەرژەوەندی ئێران لەوەدایە واز لە بێلایەنی بهێنێت و وابەستەی هاوپەیمانان بێت بەڵام باوکم محەممەد ڕەزا گوێی لەم پێشنیازە نەبوو هەڵبەتە ڕوونکردنەوەکانی حەمەد ڕەزا لەم بارەیەوە ڕازگۆیانە دەرناکەوێت لەبەر ئەوەی کە پێشتر لە ماوەی 30 ساڵی کە لەو کاتەدا بەسەر کۆتایی هاتنی جەنگی دووهەمی جیهانیدا تێدەپەڕی هەرگیز بانگەشەیەکی لەم شێوەیە نەکردبوو و لە کتێبی یاداشتەکانیشا لە هیچ شوێنێکدا باسی لە جیاوازی بوونی خۆی لە سەروبەندی هێرشی ڕووس و ئینگلیزەکان بۆ سەر ئێران لەگەڵ باوکیدا نەکردووە. محەممەد ڕەزا لە کتێبەکەیدا مەئموریەت برای وەتەنم بە وردی باسێکی لەبارەی ڕووداوەکانی سەردەمی جەنگ و ئەو هۆکارانەی کە بوونە هۆی داگیرکردنی ئێران لەلایەن هاوپەیمانانەوە نووسیوە و تیایدا دەڵێت لەم دواییانەدا ئەو یاداشتە ناڕازایانەی کە هاوپەیمانان دابوویان بە دەوڵەتەکەی باوکم بە وردی خوێندمنەوە و لێیانم کۆڵیەوە و تێگەیشتم کە زۆر منداڵانەیە و تایبەتە بە کاروبارە لاوەکیەکانەوە پوختەی وتەی ئەمانە تا ڕادەیەک لەبارەی ئەڵمانیەکانەوە بوو لە وڵاتی ئێراندا و هیچ ئاماژەیەکی بۆ مەبەستە گرنگەکەیان تێدا نەبوو کە لە چەشنی ئامادەسازی و ڕێگاکان و ناردنی پێداویستی بۆ رووسیا و ڕێگری لە هێزەکانی ئەڵمانیا بۆ چوونە نێو پارچەیەکی گرنگە نەوتیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا وڵاتی هیندستان باوکم پیاوێکی هۆشیار و شارەزا بوو لە جوڵاندنی سوپادا هەر کاتێک ڕووس و ئینگلیزەکان مەبەستە ڕاستیەکانی خۆیان بە ڕاشکاوی پێدەوت ئەو پێی بە نێوەڕۆکی مەبەستەکانیان دەبرد بەڵام تەنها مەبەستی هاوپەیمانان کە دیاریان کردبوو دەرکردنی ئەڵمانەکانی نێو ئێران بووە و ئەمیشیان چەندین جار دووبارە کردوتەوە هاوپەیمانان دەیانزانی کە باوکم لەم بارەیەوە زۆر هەستیارە باوەڕیشم وایە کە یاداشتەکانی ئەوان بێڕیاکاری نەبوون مەبەستی سەرەکیان لە باتی سازشکردن و جێبەجێکردنی فەرمانی ئەوان هەبوونی بیانوویەک بوو بۆ داگیرکردنی خاکی ئێران ڕەزاشا سەرنجام تێگەیشت کە هاوپەیمانان مەبەستی خۆیان بەڕاشکاوی ناخەنە بەردەست و لە ناکاو بە پێچەوانەی پێگە و کاروباری سەڵتەنەتیەوە لە لەندەنەوە داوایان لە باڵوێزەکانیان کرد کە مەبەستی سەرەکی و پێداویستیەکانی هاوپەیمانان بخاتە ڕوو بەڵام چی دیکار لە کار ترازا بوو باوکم باڵوێزی ئەو کاتەی ئەڵمانیا لە تاران ئاگاداری کردەوە کە دەوڵەتی ئێران بڕیاری داوە کە ئەو ئەڵمانیانەی لە ئێرانن لە وڵاتدا دەریان بکە ئامادەکاریەکانی دەرچوونی ئەوانیش لە ڕێگای تورکیاوە فراهەم هێنراوە بەڵام جێبەجێکردنی ئەم هەنگاوە هاوکات بوو لەگەڵ چالاکی شێتانەی هێزەکانی هاوپەیمانان بەرەو ئێران هاوپەیمانەکان نەک دەبوو لەگەڵ باوکم بە ڕازگۆیانە و ڕاشکاوانە ڕەفتاریان بکردایە بەڵکو دەبوو پێشنیاری هاوپەیمانێتیەکی ڕێزدارانەیان پێ بدایە لەوانەیە هەندێک کەس ئەم بۆ چوونە بەرپەرز بدەنەوە بڵێن بیر و باوەڕی سیاسی ڕەزاشا ڕێگری بەردەم وەها هاوپەیمانیەک بووە بەڵام لەسەر هاوپەیمانان پێویست بوو پێش ئەوەی کە دەستدرێژی بکەنە سەر ماف و سەربەخۆی وڵاتەکەمان بەلایەنی کەمەوە لەبارەیەوە هەواڵێکیان بدایە و دڵنیاشم کە ڕەزاشا واتا باوکم بە پێشنیارەکەی هاوپەیمانان ڕازی دەبوو یان تەخت و تاجی دەسپارت بە من و ڕێگەی دەدا کە ئەو کارە بەدەستی من ئەنجام بدرێ لێرەدا بابەتێک ئاشکرا دەکەم کە لەوانەیە تا ئێستا هیچ کەس ئاگای لەوە نەبێت ئەویش ئەوەیە کە باوکم چەند ساڵێک لەوە پێش بەنیاز بوو کە دەست لە کار بکێشێتەوە و سەڵتەنەت بۆ من بەجێ بهێڵێ هەڵبەت ئەو هیچ کات لەم بارەیەوە قسەی نەکردبوو بەڵام دواتر یەکێک لە نهێنی پارێز و ڕاوێژکارەکانی لەو بارەیەوە منی ئاگادار کردەوە ئەو بەنیاز بوو سەڵتەنەتداری بسپێرێت بە من و خۆیشی بە ناونیشانی سیاسەتمەداری شارەزا و ڕێپیشاندەر لە کاتی پێویستدا ئاگادارم بکاتەوە و لە کارەکان و لە ئەزمونەکەی خۆی سوودم پێ بگەێنێ بەڵام ڕازیبوون بەمە هێشتا لای منیش جێی باوەڕ نییە چونکە بۆ شاهەنشاییەک بەو دەسەڵاتەوە بە دوور دەزاندرێ کە لەگەڵ تەواوبوونی ئەم بارودۆخەشدا بە بۆچوونی من ئەوە خەیاڵی وابوو کە لە نزیکەی ساڵی 1940 زاینی بەرامبەر بە 1380 بۆ 1390 هەتاوی یان کەمێ دواتر واز لە پۆستی سەڵتەنەتداری بهێنێ من ناڵم کە هاوپەیمانان دەبوو بە بۆچوونی باوکم بۆستانایە وتەی من ئەوەیە کە هاوپەیمانان پێش ئەوەی کە هیتلەر ئاسا هێرشیان بکردایە سەر خاکی ئێران لەبەر هەمان ئەو قایمکاریانەی کە بۆ بردننی ئەو جەنگە دەیان کرد دەبوو ئەوەشیان بکردایە و پێویست بوو لەسەریان کە
کە هاوکاریان بکردایە و هاوپەیمانەتێکی ڕێزدارانەیان لەگەڵ ڕەزاشادا پێک بهێنایە. بە هەر حاڵ لەبەر ئەوەی کە چەند مانگێ دواتر ئەم یەکێتیە دروست بوو وا باشتر بوو لە پێش ئەو ڕووداوەوە ئەم یەکێتیە دروست کرابە بۆ ئەوەی خوێن نەڕژایە و لە نێوان خەڵکانی وڵاتەکەی من و ڕووس و ئینگلیزەکان ڕق و کینە دروست نەبوایە. با لەوە گەڕین، هەر کاتێکە هاوپەیمانان نیگەران بوون لە هاتنی هێزی ئەڵمان بۆ ئێران، بۆچی بەهۆی پەیمانی یەکێتی سەربازی یان سیاسی داوای هاوکاری سەربازیان لە ئێمە نەکرد؟ پێدەچێ هەندێ وا بیر بکەنەوە کە ئارەزومەندبوونی ڕەزاشا بۆ بێلایەنی تەواوی ئێران لەو جەنگەدا داواکاریەکی وەها هیچ ڕەواییەکی تێدا نییە. وەڵامی من لەم بارەیەوە ئەوەیە کە باوکم کەسێکی تێگەیشت و بە ویژدان بووە، گەشەسەندن و خۆشبەختی وڵات و خۆشگوزەرانی خەڵکی ئێرانی لە هەموو شتێک لا گرنگتر بوو. ئەگەر هاوپەیمانان لە قسەی پشتی پەردە خۆیان ببواردایە و بارودۆخی ڕاستەقینەی جوڵاندنی سوپایان بە بڕەچاوکردنی بەرژەوەندیەکانی ئێران بۆ ڕەزاشا ڕوون بکردایەتەوە بەبێ دوودڵی ئاگای لە کارەکانی ئەوان بوایە، هێشتا باوەڕی من ئەوەیە کە باوکم یان پێشنیاری هاوپەیمانانی پەسەندەکرد یان ئەوەی خۆی دەستی لە کار دەکێشایەوە و ئەنجامدانی ئەو کاری دەخستە ئەستۆی من. ئیدی هاوپەیمانانیش پێویست نەبوو ئەو سوپایەی کە لە شوێنی دیکەدا پێویستیان پێی بوو بیگوازنەوە بۆ ئێران و ئێمەش دەسەوسان بین لە بەرامبەر ئەو هەرکەسە و بۆ خۆیەی کە بەهۆی داگیرکردنی وڵاتەوە پەیدا بوو و ئێمەش زۆرتر بەشداری ئەو نەبەردیە گشتیانەمان دەکرد دژی سەمکاریەکانی هیتلەر. بەم شێوەیە کە تێبینی کرا محەممەد ڕەزاشا لە نووسینەکەیدا بچووکترین ئاماژەی بەبیر و بۆچوونەکانی خۆی لەبارەی ئەڵمانەکان و سیاسەتی داگیرکارانەی هیتلەر تا پێش شەهریوەری 1320 هەتاوی و هێرشی هێزەکانی ڕووس و ئینگلیز بۆ سەر ئێران ناکات. تەنها دەڵێت کە ئەگەر هاوپەیمانان پێشنیاری یەکێتی سەربازی و سیاسیان بۆ ئێمە بکردایە، یان باوکم بە پێشنیازی هاوپەیمانان ڕازی دەبوو یان دەستی لە کار دەکێشایەوە و ئەو کاری بە من دەسپارد. بەم شێوەیە ئێمەش زۆرتر بەشداری ئەو نەبەردیە گشتیانەمان دەکرد دژی ستەمکاریەکانی هیتلەر. بەڵام فیردۆست لە یاداشتەکانی خۆیدا بانگەشەی ئەوە دەکا کە محەممەد ڕەزا لە سەردەمی جێنشینبوونیدا و پێشگەیشتن بە دەسەڵتەنەتداری بە توندی لایەنگری هیتلەر بووە. لەبارەی چاوپێکەوتنی لەگەڵ سەرۆکی ئیتلاعاتی باڵێزخانەی ئینگلیز لە تاراندا بە ناوی مستەر ترات کە نزیکەی ناوەڕاستی مانگی شەهریوەری 1320 هەتاوی ئەنجامیدا بوو دەنووسێت، ترات هەندێک قسەی کرد و وتی کە محەممەد ڕەزا لایەنگری توندی ئەڵمانەکانە، ئێمە لە ناخی کۆشکەوە ئاگاداری ورد و بەڵگەی ڕادەسمان لە بەردەستدایە کە ئەو هەمیشە بە زمانی ئینگلیزی و فەڕەنسی و فارسی گوێ بۆ ئەو ڕادویانە دەگر کە تایبەتن بە جەنگەوە. نەخشەیەکی هەیە کە خودی تۆش پێشڕەویەکانی ئەڵمانەکان لە بارەکانی جەنگدا بە دەرزی دیاری دەکەیت. من گەڕامەوە بۆ سەعەد ئاباد و ڕووداوەکەم بۆ محەممەد ڕەزا گێڕایەوە. ئەو تووشی شۆک بوو، سەری سوڕما لەوەی لەکوێ دەزانن کە من گوێ لە ڕادوێ دەگرم و نەخشەم هەیە. منیش وتم بەڵێ، ئەی ئەگەر ئەوانە نەزانن سوودیان چییە؟ محەممەد ڕەزا وتی سبەی سەرەتای کار پەیوەندی بە تراتەوە بکە و کاتی چاوپێکەوتنی لەگەڵ دیاری بکە و پێی بڵێ کە هەمان شەو قسەم لەگەڵ محەممەد ڕەزادا کردووە و وتویەتی نەخشەکە لە ناو دەبەم و چیتی گوێ بۆ ڕادوێ ناگرم مەگەر ئەو ڕادوێیانەی کە خۆیان ڕێگە بدەن گوێیان بۆ بگرم. دواتر فیردۆست درێژە دەدات کە محەممەد ڕەزا هەمان شەو نەخشەکەی لە ژوورەکەی خۆیدا لابردووە و گوێشی لە ڕادوێ بیانیەکان نەرگرت. ئەوەشی بەباشی ڕاگەیان کە مستەر ترات فیردۆست زیاتر ڕوونی ناکاتەوە کێکی هەواڵی نەخشە و گوێگرتن لە ڕادوێی شازادەی جێنشینی داوە بە ئینگلیزەکان. دەربارەی ڕووداوەکانی شەهریوەری 1330 هەتاوی و هێرشی هێزەکانی ئینگلیز و سۆڤێت بۆ سەر ئێران کە بەدەست لە کارکێشانەوەی ڕەزاشا لە سەڵتەنەتداری کۆتایی پێهات و ڕۆژی 25 شەهریوەری 1320 هەتاوی فەڕوغی دوای خوێندنەوەی دەقی بەیاننامەی دەست لە کارکێشانەوەی ڕەزاشا لە پەرلەماندا وتی شازادەی جێنشین دیاری کرا و کاروبارەکان و پۆستی سەڵتەنەت دەگرێتە ئەستۆی. سبەی واتە 26 شەهریوەری 1320 هەتاوی لە پەرلەماندا سوێندی یاسایی دەخوات. دواتر فەڕوغی لە لای خۆیەوە وتارێکی دەربارەی بۆچوونی شای لاو پێشکەش کرد کە جەختکردنەوە بوو لە ڕێزگرتنی دەستور و بەدواداچوون بۆ ئەو سکاڵا و ستەمانەی کە لە ڕابردوودا دەرحەق بە خەڵک کراون کە دواتر هەمان بابەتی لە وتەکانی دەستپێکردنی محەممەد ڕەزاشادا سازان.
لە ڕاستیدا هەم دەقی وتاری دەست لە کار کێشانەوەکەی ڕزاشا و هەمیش وتەکانی دەستپێکردنی محەممەد ڕزاشا دوای سوێند خواردنی یاسایی بە قەڵەمی خودی محەممەد عەلی فەڕوغی نووسرا بوو. دەربارەی ڕووداوی ئاینی سوێند خواردن و هۆکاری ئامادە نەبوونی شاندی نوێنەرانی سیاسی بیانی لەم ڕێوەسمەدا ئیطلاعات در 1/4 قەرن بەم شێوەیە دەنووسێت. ڕۆژی 26 شەهریوەری کاتژمێر 4:30 خولەکی دوای نیوەڕۆ جەنابی ڕێزدار خاوەنشکۆ لە کەرنەڤاڵێکی فەرمیدا لە تەلاری پەرلەمان سوێندی یاسایی خوارد و واژووی کرد و دواتر وتارێکیدا کە جەختکردنەوە بوو لەسەر سەرنجدان لە بنەماکانی مەشروتیەت و لێک جوداکردنەوەی هێزەکان و پێویستی هاوکاری بەردەوامی نێوان دەوڵەت و پەرلەمان و گرنگیدان بە جێبەجێکردنی وردی یاسایی و بەدەستخستنی سربەخۆیی دادگا و چاکسازی تایبەت بۆ بواری کۆمەڵایەتی، دارایی و ئابووری و هەموارکردنەوەی بڕیار و یاساکان بە جۆرێک کە لە ئاست پێویستیەکانی ئەمڕۆدا بن. لە کۆتاییدا وتی گرنگی تەواو بە کردار دەدەم کە بە هاوکاری و نزیک و دۆستانە لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە بەرژەوەندیەکانمان پەیوەندی تایبەت بە بەرژەوەندیەکانی ئەوانەوە هەیە ئەو کێشانەی کە بۆمان دروست بووە چارەسەر بکرێن. لە مەراسیمی سوێند خواردندا بیانیەکان بەشداریان نەکرد. هۆکاری ئەوەش ئەوە بوو کە نوێنەرانی ئینگلیز و سۆڤێت بەهۆی ئاینی سوێند خواردنەکەەوە داوای مۆڵەتیان لە لەندەن و مۆسکۆ کرد بۆ بەشداریکردنیان. دەوڵەتی ئێرانیش سوور بوو لەسەر ئەوەی کە دەست بەجێ دوای ڕۆشتنی ڕزاشا ڕێوڕسمی سوێند خواردنی محەممەد ڕزاشا ئەنجام بدرێت. هەر بۆیە ناچار بوون داوای لێبوردن بکەن لەسەر جەم نوێنەرانی وڵاتانی بیانی بۆ ئەوەی نەزانرێت کە وڵاتانی سۆڤێت و ئینگلیز بەشداریان نەکردووە. بەم ڕووداوە بووە هۆی ورتەورتێکی زۆر و خەڵکی نیگەران کردهبوو. بەڵام دوای ئەوەی کە ڕێوڕسمەکە بە باشی ئەنجامدرا لە ڕێوڕسمی دواتر کە تایبەت بوو بە یەکگەیشتن و یەکترناسین ئامادە بوون. شای نوێی ئێران لە نێو ئاپۆڕایەکی بێوێنەی چەند هەزار کەسی کە لە حەوشەی کۆشکی شاهانەدا بوون چەپڵەیان لێدەدا و هوتافیان دەکێشا پێشوازی لێکرا. لە کاتی گەڕانەوەدا قەرەباڵخی بەردەم کۆشکی شاهانە بە شێوەیەک بوو کە حەمە ڕەزاشا ناچار بوو بێتە هەیوانی کۆشک و بە ئیشارەتی دەست و سەر سوپاسی ئامادەبووان بکە. ئەم پێشهاتە سروشتێش هەموو ئەو بانگەشانەی کە بووبوونە هۆی ترس و دڵە ڕاوکەی خەڵک پوچەڵی کردەوە. لەبەر ئەوە پێش ئەنجامدانی ڕێوڕسمی سوێند خواردن هیچ کەس بڕوای نەدەکرد کە ئەم ڕووداوە ئاوا بەو شێوەیە بە سادەیی کۆتایی پێبێت. لەوانە بوو ڕووداوی چاوەڕوان نەکراو ڕووبدا. تەنانەت ئەوەش بڵاو بووبوویەوە کە لەبەر ئەوەی دەوڵەتە داگیرکەرەکان ڕازی نابن ئەم ڕێوڕسمە ئەنجام نادرێ. ڕاستی ئەم ڕووداوەش ئەوەیە کە لە ئەستۆگرتنی تاج و تەختی ئێران تەنانەت دوای سوێند خواردنی محەممەد ڕەزاشایش بە تەواوەتی ڕوون نەبوو و ئەم هەموو پەلەپەلیەی فەڕوغیش بۆ ئەنجامدانی ئەم ڕێوڕسمە بۆ ئەوە بوو کە وڵاتانی داگیرکەریش ڕوبەڕووی کارێکی ئەنجامدرا و بکاتەوە. هەڵبەتە ئەم پرسە لەگەڵ ئینگلیزەکاندا چارەسەر کرابوو و دڵگرانی فەڕوغی زیاتر لە کاروباریەکانی ڕووسیەکان بوو کە هێشتا تێبینیان لە مانەوەی ڕژێمی سەڵتەنەتی ئێران هەبوو. بەم شێوەیە محەممەد ڕەزاشا لە ڕۆژی یەکەمەوە لەسەر تەختی لەرزۆک دانیش کە هەتا چەند ساڵێک دواتریش پێگەی خۆی پێبەهێز نەکرابوو. ڕخنە و هێرش بۆ سەر ڕەزاشا لە هەمان یەکەم ڕۆژی سەڵتەنەتی کوڕەکەیەوە دەستی پێکرد. محەممەد ڕەزاشایش لەو هێرش و ڕەخنانە بێبەش نەبوو. پێویستە ئەوە بەبیر بهێنینەوە کە لە هەڵبژارنی خولی 13 لە هاوینی ساڵی 1320 هەتاوی ئەنجامدرا بوو کە زۆرینەی پەرلەمانتارانی خولی 12 کە ماوەی یاسایی ئەو خولا لە نۆی ئابی 1320 هەتاوی تەواو بوو. لە دوایین هەڵبژاردنی سەردەمی ڕەزاشادا دووبارە هەڵبژێردرا بوونەوە بۆ خولی 13 پەرلەمان و لە دووبارە هەڵبژاردنەوەشیاندا نیگەران نەبوون و تەنها نیگەرانیان ئەوە بوو کە ناڕەزایی لەبارەی چۆنیەتی هەڵبژاردنی خولی 13 پەرلەمانەوە بوو کە گومانی هەڵوەشانەوەی ئەم خولەی پەرلەمانی لێدەکرا. بۆ نهێشتنی ئەم مەترسی و ڕزگارکردنی خولی 13 لە هەڵوەشانەوە پەرلەمانتارانی خولی 13 کە لە خولی 12 بوون ڕوبەڕووی ئەوانە بووبوونەوە کە ڕخنەیان لە کارەکانی ڕەزاشا دەگرت. بەم شێوەیە ڕێگریان کرد لە پوچەڵکردنەوەی هەڵبژاردنەکانی خولی 13 پەرلەمان. بەبێ ئامادەکاریەکانی پێشوو دوای ئەنجامدانی ڕێوڕسمی سوێند خواردنی شای نوێ دەوڵەت دەستی لە کار کێشایەوە بۆ ئەوەی شای نوێ دەستی کراوە بێ لە دیاریکردن و هەڵبژاردنی سەرۆکوەزیراندا. شتێکی ئاساییە کە فەڕوغی دەست بەجێ ڕاستپێردرا بۆ پێکهێنانی کابینەی نوێ
و دەوڵەتە نوێکەشی بە ئەنجامدانی هەندێک گۆڕانکاری لە دەوڵەتی پێشودا پێکهێنرا. لە دەوڵەتی نوێژدا دوو وەزارەتی تازە پێکهێنران کە بریتی بوون لە وەزارەتەکانی چاکسازی و کشت و کاڵ. گرنگترین گۆڕانکاریش لە دەوڵەتدا دیاریکردنی دکتۆر نەفیسی بوو بۆ وەزیری دارایی. فەڕوغیش پێش ناساندنی کابینە نوێەکەی بە پەرلەمان بۆ ڕاکێشانی سەرنجی گشتی و بەدەستهێنانی ڕەزامەندی بەریتانی و ڕووسەکان چەند هەنگاوێکی دیکەی هەڵێنا، وەک دیاریکردنی بڕیاری لێبوردنی گشتی و ئازادکردنی زیندانیانی سیاسی لە ڕۆژی 28 شەهریوەر و گۆڕینی هەندێک لە پلەدارەکانی لەشکری دەوڵەتی وەک سەرۆکی شارەوانی. هەنگاوەکانی دیکەی فەڕوغی بۆ ڕاکێشانی ڕایگشتی بۆ لای خۆیدا و بەستنی دەمی ئەو پەرلەمانتارانەی کە بۆ خۆ دەرخستنیان ڕخنەیان دەگرت. محەممەد ڕەزا شای نوێی ئێرانی هاندا بۆ ئەوەی کە مڵک و سەروەت و سامانەکەی کە لە باوکیەوە بۆی مابوویەوە پێشکەشی دەوڵەتی بکە. ڕەزاشا زیاتر لە 5,000 مڵک و 68 ملیۆن تمەنی نەقدی لە حسابی تایبەتی بانکی میلیدا هەبووە کە بەهۆی ڕێکەوتنێکەوە لە ئەسفەهان واژوویان کردبوو ئەوانەی دابوو بە محەممەدی کوڕی. فەڕوغیش دەیویست سەرجەمی ئەو ماڵ و مڵکە بگەڕێتەوە بۆ دەوڵەت. شوشەی تەمەنی سەڵتەنەتی بنەماڵەی پەهلەوی لەو ڕۆژە قەیرای ناویانەدا لە دەستی لەرزۆکی فەڕوغیدا بوو. شاهەنشای نوێ بۆ ئەوەی کە سەڵتەنەتداریەکەی بمێنێتەوە هیچ چارەیەکی دیکەی نەبوو جگە لەوەی کە هەرچی فەڕوغی پێشنیازی دەکرد واژووی بکە. لە دوای ڕۆژەکانی مانگی شەهریوەردا محەممەد ڕەزاشا ئەو بەخشین نامەی واژوو کرد کە نووسینی دەقەکە و پاشان خوێندنەوەشی هەر لەلایەن فەڕوغیەوە بوو. ئەمەش دەقەکەیەتی. بەڕێز جەنابی سەرۆکوەزیران، لەبەر ئەوەی مەبەستی سەرەکی جەنابی خاوەن شکۆ و باوکی بەڕێزمان لە گواستنەوەی مڵک و ماڵی خۆی بۆ ئێمە ئەوە بوو کە لە پرۆژەی خەیریدا خەرج بکرێ و ئێمە شەویشە هەوڵمانداوە و بەردەوامیش لە هەوڵدا دەبین کە هۆکارەکانی ئاسایش و خۆشگوزەرانی گشتی بە هەر شێوەیەک بێفەراهەمی بێنین. لەبەر ئەوە بڕیارماندا سەرجەم ئەو ماڵ و مڵکەی کە بە ئێمە گەیشتووە بە مەبەستی پێشکەوتنی کشت و کاڵ و باشترکردنی ڕەوشی جوتیاران و گەشەسەندنی شارەکان و پێشخستنی پیشەسازی وڵات و چاکردنی گوزەرانی کرێکاران و بەرەو پێشبردنی فەرهەنگ و چاکسازی پێشکەش بە میلەت و دەوڵەتی بکەین تا بەپێی یاسا بۆ ئەنجامدانی کار و مەبەستە سەرەکیەکان ئەو مڵکانە بفرۆشین یا بیپارێزن بۆ مەبەستی ئاوەدانی وەک مڵکی دەوڵەت بەکاری بهێنن و بڕیاریش دەدەین کە ئەگەر کەسانێک هەبن سکاڵیان لەسەر ئەو مڵکانە هەبێ دوای بەدواداچوونی سکاڵاکانیان بڕیاری گونجاویان لەبارەوە دەدرێ. بە پێشکەشکردنی ئەم پێشەکێ و سەرنجدان بەوەی کە سەرجەمیان زۆربەی پەرلەمانتارەکان هەڵبژێردراوی سەردەمی ڕەزاشا و وابەستەی ئەون، فەڕوغی وای گومان دەبر کە ڕوبەڕووی دژایەتی نابێتەوە و ئەگەریش قسانێک بکرێت لەبارەی کارە گشتیەکانەوە دەبێت و ڕەخنەکانیش زارەکی دەبن. لە ڕۆژی ناساندنی کابینەکەدا بە پەرلەمان فەڕوغی بەهۆی نەخۆشیەوە ئامادە نەبوو. ئاهی وەزیری داد بە ڕاستپێدراوی سەرۆکوەزیران کابینەکەی بە پەرلەمان ناساند. دوای ناساندنی کابینەکە پەرلەمانتار عەلی دەشتی کە لە سەرسەختترین لایەنگرانی ڕەزاشا بوو لە پێش سەڵتەنەتداری و دوای سەڵتەنەتەکەشیدا وەک ناڕەزاییەک دەستی بە قسە کرد و دوای ئەوا وتی ڕەوشی جەنابی فەڕوغی ئەو میزاجە ناجێگیریەی کە تەنانەت ناتوانێ بۆ ناساندنی کابینەکەشی بێتە پەرلەمان ناتەبایە لەگەڵ ئەو ڕەوشە قەیراناویەی کە دووچاری وڵات بۆتەوە و دواتریش هەندێ ڕەخنەی لە بەرنامەی کاری دەوڵەت گرت و درێژەی بە وتەکانی داوتی لەو بڕیارەی کە دوێنێ بیستومە کە گوایە خاوەن شکۆ شاهەنشای دەست لە کارکێشاوە دەڕوات و بڕیارنامەکەشی واژوو کردووە هەر لە سەرەتاوە کە جەنابی فەڕوغی دەقی یاداشتی دەست لە کارکێشانەوەکەی خاوەن شکۆی هێنایە پەرلەمان هەم لە دانیشتنە تایبەتیەکان و هەمیش لە دانیشتنی گشتیدا ئەوەم ڕاگەیاندەبوو کە دەبێت لەبارەی یەکلاییکردنەوەی حیساباتی ڕابردووەوە لێپرسینەوەی لەگەڵدا ئەنجام بدرێ و هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکانیش چوونەتە خزمەتی جەنابی سەرۆکی پەرلەمان و لەو بارەیەوە گفتوگۆیان لەگەڵ ئەنجام داوە. دواتر بڕیاردرا لیژنەیەک لە پەرلەمان پێک بهێنرێ بەندا تەنها ئەو پرسیارە لە دەوڵەت دەکەم کە ئایا ئەم لیژنەی کرد لە پەرلەماندا پێکهێنرا کە نوێنەری دەوڵەتیشی تێدا دەبێت ئەگەر ئاشکرای کرد کە هەندێک لە جەواهیراتەکانی سەڵتەنەتی دیار نییە ئایا دەوڵەت لێپرسراوێتی ئەم کارە دەگرێتە ئەستۆی و ئایا دەوڵەت و جەنابی فەڕوغی و سەرجەم وەزیرە بەڕێزەکان و جەنابی وەزیری دارایش بەڵێن دەدەن کە وەڵامی دیار نەمانی ئەو جەواهیراتانە بدەنەوە یاخودنا.
یەکێک لەو پرسیارانەی کە دەبێت دەوڵەت لە بەرنامەی کاری خۆیدا ئاماژەی پێ بدات پرسی پاراستنی مڵکی خەڵکە لە ئێراندا کە پرسێکی زۆر گرنگە. مافی مڵکداری یەکێکە لە ڕەواترین و کۆنترین مافەکانی کۆمەلگای شارستانی مرۆیی کە هەمیشە مایەتی ڕامانی گشتی بووە و سەرجەم دەوڵەتانی دنیا بۆ ئەوە دروستکراون کە مافی خەڵکی بە فیڕۆ نەڕوە، بەڵام لە ماوەی ئەم 20 ساڵەدا بە شێوەیەک بە هەدەردراوە کە سنوورێکی بۆ دیاری ناکرێت. ڕاستە خاوەنشکۆی دەست لە کارکێشراوە سەرجەم مڵکەکانی خۆی داوەتە جەنابی محەممەد ڕەزا شای کوڕی، ئەویش ئەو مڵکانەی پێشکەشی دەوڵەت کردووە بۆ ئەوەی کە مافی خوراوی خەڵک قەرەبوو بکرێتەوە، بەڵام دەوڵەت لەم بارەیەوە بە جۆرێک ڕوونکردنەوەی داوە کە خەڵکی دڵنیا نەکردوتەوە. هەڵبەتە دەبێت دەوڵەت لەم بارەیەوە بە شێوەیەکی ڕاشکاوانە و بەڕوونی کێشەی مڵکەکانی خەڵک دیاری بکات، بەڵام دەوڵەت لەم بارەیەوە بە جۆرێک ڕوونکردنەوەی داوە کە خەڵکی دڵنیا نەکردوتەوە. هەڵبەتە دەبێت دەوڵەت لەم بارەیەوە بە شێوەیەکی ڕاشکاوانە و بەڕوونی کێشەی مڵکەکانی خەڵک دیاری بکە، بەڵام دەوڵەت بەوە وازی هێناوە کە ئەگەر کەسێک زیانی بەرکەوتووە قەرەبوو دەکرێتەوە. ئەم خەیاڵانە چییە؟ مڵکی خەڵکی بە زۆری لەیان زەوت کراوە دەبێت بۆیان بگەڕێنرێتەوە. لەم بابەتەشدا داواکاریەکی زۆر گرنگتر هەیە، ئەویش ئەوەیە کە شاد تەواوی پارە و مڵکەکانی بەخشیوە، بەڵام لە پەرلەماندا دەوڵەت تەنها باسی مڵکەکانی کردووە. ئەو بڕیارەی کە بەندە بیستویەتی و لە نێو خەڵکیشدا بڵاوە کە جەنابی ڕەزا شا 70 بۆ 80 ملیۆن تمەنی دانراوی هەیە، بەڵام نزیکەی 24 ملیۆن تمەن دراوە بە خاوەنشکۆی شای ئێستا. باشترین حکومەت ئەو حکومەتەیە کە بتوانێت دادپەروەری جێبەجێ بکە. ئەو پارانەی کە لە دەرەوەی ئێرانن چیان بەسەردێ؟ خۆ بانکەکانی ئەمریکا و لەندەن و ئەڵمان بەم بەخشین نامەیە پارە نادەن بە ئێوە. عەلی دەشتی دواتر ئاماژە بە بابەتی لێبوردنی گشتی بۆ زیندانی سیاسی کردووتی. 2 ڕۆژ لەمەوە پێش یەکێک لە هاوڕێکان باسی ئەوەی دەکرد کە هێشتا جەنابی دکتۆر مصدق لە گوندەکەی خۆیدا ڕاگیراوە و دەست بەسەرە. ئەمڕۆ شە لەگەڵ ڕابردوودا چ جیاوازیەکی هەیە. هەر ئەمڕۆ نیوەڕۆ کە لە پەرلەمان دەڕۆشتینەوە بینیم کە لە بەردەم سندوقەکانی پۆستەدا 2 پۆلیسیان بۆ دڵنیایی داناوە. بەڕێزان، ئێوە نەچوونەتە زیندان و دەستی بێڕەحمی ستەمکار بەسەرتانەوە نەبووە، نازانن کە ئەو بەرکەوتە و بێچارە و ناڕەحەتی کە مرۆڤ لە زینداندا دووچاری دەبێت چییە؟ ئازادی پیرۆستترین و ڕەواترین مافی مرۆڤەکانە، تەنانەت لە مافی مڵکداری بەڕێزتر و کاریگەرترە، بە دەلیلی ئەوەی کە خەڵکانێکیان زیندانی دەکرد و مڵکەکانیشیان دەبر. ئێمە لێ شاوێک زیندانی جۆرا و جۆرمان هەبوو، زیندان هەبوو کە هەرگیز دادگایی نەکرابوون، و چەند کەسێکیشمان هەبوو کە ماوەی زیندانیەکەیان تەواو کردبوو بەڵام ئازاد نەکرابوون و سەرنجام لە زینداندا مردن. ئەمە تەنها بەشێک بوو لە وتەکانی عەلی دەشتی لە دانیشتنی 11 میهری 1320 هەتاوی لە پەرلەماندا کە بەشێکی زۆری پەرلەمانتارانی پێشوو وابەستەی ڕەزا شا بە هاوکاریکردنی ڕاستە زۆر باشە لایەنگری دەشتیان دەکرد. یەکێ لە دەرەنجامەکانی ئەم وتەیە ئەوە بوو کە محەممەد ڕەزا شا ناچار بوو کە 68 ملیۆن تمەن پارەی نەقد و ئامادەی باوکی لە بانکی میلیدا بدات بە دەوڵەت. دکتۆر سەجادی وەزیری ڕێگاوبان کابینەکەی فەڕوغی کە پێشتر ڕاستپێردرا بوو بە وەرگرتنی ڕێکەوتن نامەیەک لە ڕەزاشا ئەم کارەشی پێ ڕاستپێردرا و ئەنجامیدا. دکتۆر سەجادی لە یاداشتەکەی خۆیدا لەبارەی ئەم بابەتەوە دەنووسێ باش لە بیرما کە هەتا کاتژمێر 1 دوانیوەڕۆی شەوی 2 میهری 1320 هەتاوی لەگەڵ ئاغای ئینتیزام سەرۆکی پێشوازیەکانی سەڵتەنەتی لە خزمەت خاوەنشکۆ حەمە ڕەزا شادا بووین. سەرنجام 680 ملیۆن ریال تمەنمان دیاری کرد و دابەشمان کرد بەسەر تاران و شارەکانی دیکەدا بۆ دروستکردنی قوتابخانە و خوێندنگا و نەخۆشخانە و هەتا دواتر. بەڵام بەداخەوە نزیکەی 50 ملیۆن ریال تمەن کە بۆ ئازربایجان دانرا بوو بە زۆری هەرزە خۆکرا و کەمتر لە 600,000 تمەن ئەو بڕەپارەیە خەرج کرا. خودی خۆم لە کاتی پارێزگاری ئازربایجاندا بەسەر سوورمانەوە لەسەر ئەم ڕووداوە ڕاوەستام و داخم هەڵکێشا بۆ ئەوەی کە لە وڵاتێکدا دەژین کە دزەکانی کۆمەڵگا تەنانەت لە دیاری و پارە و بەخشینەکانی شایش خۆیان نابێرن و ئەم پارەی کە بۆ دامەزراوە فەرەنگی و خەیریەکان دیاری دەکرێت دەخورێت. هیچ کەسێکیش نییە کە ئەم گروپە دزە ڕادستی دادگا و یاسا بکە. هێرش و ڕەخنا لە ڕەزا شا و دەورانی سەڵتەنەتی ڕۆژ بە ڕۆژ زیادی دەکرد و توندتر دەبوو. ڕۆژنامە تازە ئازادبووەکان لە قەید و سانسۆر و پەرلەمانتارانیش پێکەوە چاودێری ئەو هێرشانە بوون کە دەکرانە سەر ڕەزا شای دەست لە کار کێشراوە
لە نێو پەرلەمانتاراندا هەروەکو عەلی دەشتی کە ماوەیەکی کەم لە سەردەمی ڕەزاشادا زیندانی کرابوو بێوچان هەبوو لە هێرشکردن بۆ سەر ڕەزاشا، هەروەکو لە دانیشتنی ڕۆژی 14 مهری 1320 هەتاوی لە پەرلەماندا وتی نزیکەی 20 ساڵ بوو کە حکوومەتێک لەم مەملەکەتەدا دەسەڵاتی هەبوو. ئەم حکوومەتە چەندین کاری کرد، هێرشکردن بۆ سەر ئازادی نیشتەجێبوون، ئازادی تاکەکەسی، ماڵ و دارایی خەڵکی. لەم ساڵانەی دواییدا برەوێکی زۆری سەندە بوو. هەر لە ڕۆژانی سەرەتایی کە ڕایەخی 20 ساڵە کۆکرایەوە لە نێو پەرلەمانتاراندا دڵسۆزی و ئارەزوویەکی بەهێزی کارکردنی نامۆ پەیدا بوو. من نامەوێ بە هاوکارانی خۆمدا هەڵبدەم، بەڵام دەبێت بە ویژدان بین. لە نێو پەرلەمانتاراندا ئەو بیر و باوەڕە هەبوو کە لە دانیشتنێکی فەرمی پەرلەماندا دەست بە پێشنیازکردنی پرۆژە یاسا بکەین. زیندانەکان بەبێ پاسا و گفتارکرا و ئازاد بکرێن، دەوڵەت ناچار بکەن کە مڵکی داگیرکراوی خەڵکی بداتەوە. و چەندین پرۆژە یاسا لەم بارەیەشەوە ئامادەکرا کە بەداخەوە دانیشتنی فەرمی ئەنجام نەدرا. دەوڵەت خۆی دەستی بە هەندێک لەو چاکسازیانە کرد کە لە پێدانەوەی مڵکی خەڵک و لێبوردنی تاوانباران زیندانیان بوو. بەڵام دەوڵەت تا چەند لە ئەنجامدانی ئەم کارانەدا تا چەند ڕازگۆ و ئامادە بووە. لە ڕۆژنامەی ئیتلاعاتدا 2 جار نووسیویانە کە ڕەزاشا لە دەرەوە پارەی نییە و لەگەڵ خۆشیدا هیچی نەبردوۆتە دەرەوە. بەندا ئەو ڕۆژەی کە بەرنامەی دەوڵەتی پێشنیار کرا و پرسیارم کرد ئەگەر هەر کاتێک شتێ لە شتە بە نرخەکانی وڵات برابووە دەرەوەی وڵات و ئاشکرا بوو، ئایا دەوڵەت و ئاغای فەروغی بەرپرسیارەتی ئەو کارە دەگرنە ئەستۆ؟ لە 8 کەس لە وەزیرەکان کە ئامادە بوون هیچ کامیان وەڵامیان نەدامەوە. ئێستا کار لەوە خراپتر بووە. ئاغای فەروغی لە دانیشتێکی تایبەت داوتی کە دوای ڕۆیشتنی ڕەزاشای دەست لە کارکێشاوە لە ئەسفەهانەوە بۆ بەندەر عەباس لەلایەن لێپرسراوانی گومرگەوە لێکۆڵینەوە لە پێداویستیە تایبەتیەکانی کراوە و پشکنراون کە ئەم کارەش لە پەرلەماندا ڕێکخراوە. ئەگەر تەنها تۆزەی گوێ بدەین بە دین و ویژدان دەبێت بوترێ کە ئەم قسەیە زۆر پێکەنی ناویە. شای پێشوو لە ئەسفەهاندا بە جۆرێک ڕەفتاری دەکرد کە تا دووری 500 مەتریش بە دەوری ماڵەکەیدا ڕێگە بە کەس نەدەدرا کە تێپەڕ ببێ. لە ماوەی مانەوەی ڕەزاشا لە ئەسفەهاندا مسقالێک ئاڵتون لە 20 تومەنەوە گەیشتە 45 تومەن. بەڕێزان، ئێستا بە ویژدانەوە بڕیار بدەن کە چۆن کارمەندێکی موچە 40 تومەنی گومرگی بەندەر عەباس دەوێرێت ڕەزاشا بپشکنێ. بۆچی دەبێت سەرۆکی دەوڵەت ئەو قسەیە بکە؟ ئایا کارمەندانی بەندەر عەباس دەتوانن کەلوپەلە سەرەکیەکانی شا بپشکنن؟ لەو جانتایە بکۆنەوە کە بەڵگەنامە گرنگەکانی پشکی نەوتی باشووری تێدایە و دەست لە کیفەکەی بدەن کە گوایە 4-5 پارچە زمڕوت و ئاڵتونی تێدایە؟ دوای دەست لە کارکێشانەوەی ڕەزاشا خەڵکی چاوەڕی ئەوەیان دەکرد کە کاروبارەکان بگەڕێنەوە بۆ ڕەوشی ئاسایی خۆیان و زەبر و زەنگ بخرێتە لاوە. بەڵام کارەکانی دەوڵەت بە جۆرێک گوماناویە کە خەڵکانی مڵک لە دەستچوو هەرگیز دڵنیانین. تا ئێرە پێشەکی بوو. مەبەستی بنەڕەتی بەندا لەبارەی لێبوردنی تاوانبارانەوەیە. هەر پرسێک کە شا دەیبەخشێت شێخ عەلیخان نایبەخشێت و ئەمەش بە تەواوەتی ئەمڕۆ پشتڕاست کراوەتەوە. هەندێک لەو داماوانە هێشتا ئازاد نەکراون، تەنها ئەو کەسانەی کە 8-12 مانگیان ماوە ماوەی زیندانیەکەیان تەواو بکەن ئازاد کراون. بەڵام لە 53 کەسی لەو شێوەیە 11 تا 22 کەسیان لە زینداندا ئەمانە زیندانیانی سیاسین و وەرن با بەپێی فەرمانی لێبوردنی گشتی ئازاد بکرێن. ئیدی ئەو سیستەمە ئابووریەی کە 12 ساڵە فەرمانڕەوا بووە و خەڵکی بەرەو شکست و بەدبەختی بردووە لەم وڵاتەدا ڕەویەوە. لە تەواوی ساتەکانی ژیانی کۆمەڵگەدا چەندین کاری سیاسی هەڵەی فراوان هەیە. یەکێک لە فەرمانبەرانی ڕێگاوبان دەیگێڕایەوە و دەیوت دەبێ بۆ لابردنی هەر مەترێکی مکعەبی خۆڵ لە کاتی چاکردنی ڕێگاکاندا پارە بدەی بە فەرمانگەی تایبەتی تاپۆ و هەروەها بۆ ڕژاندنی هەمان مەتر مکعەبی خۆڵ لە چەمەکاندا دەبێت دووبارە پارە بدەیتەوە. دەوڵەت دەبێت بۆ هەڵوەشاندنەوەی ئەم بڕیارە هەڵەیە هەنگاو هەڵبگرێ. دەوڵەت نمونەیەکی نووسینێکی ئەم بەخشین نامەیە دروست کردووە، واتە دەیویست بەپێی ئەم نمونەیە مڵکە داگیرکراوەکان بگەڕێنێتەوە بۆ خاوەنەکانیان. بەخشین نامە لەبارەی تەواوی پارە و مڵکەکانەوە بوو. بۆچی دەتانەوێت تەنها مڵکەکان بدەنەوە بە خاوەنەکانیان و لەبارەی پارەکانەوە هیچ ڕێگایەکتان دیاری نەکردووە؟
لەبەر زۆریان نووسینی وتارەکانی ڕۆژنامەکانی ئەو سەردەما لێرەدا ناکرێ، بەڵام تەنها هەندێک لە هۆندراوەی شاعیران کە لەو سەردەمەدا لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا نووسراوە و لەسەر زمانی خەڵک باو بوون دەخەینە ڕوو. دیارترین هۆندراوەش هۆندراوەیەکی دکتۆر حەمیدی شیرازیە کە ڕوو بە ڕەزاشا نووسیویەتی و لێرەدا چەند بەیتێکی دەخەینە بەردیدی خوێنەران. شاه ئەی شاه کە وەقتێ ڕەفتی و سەلامت ڕەفتی، خود بیدەن مەلەک نکاکن کە چەی سەیر و سەفت ئەست، ئەین هەمە شۆڕش و سەرمەستی و بێداد کری، ئەست و دێوانەتر پڕ و بێداد کرد ئەست، شام تاریک بەلا بورد شب شاهی تو، هەمە گفتەند و نوششتەند کە گاه سەحر ئەست، شاه ئەی شاه کە نۆن دیدەی قارون ئاسا، کان هەمە کنج تو ئەمڕۆز هەبا و هەدر ئەست، شاه ئەی شاه چوومی ڕەفتی با خود گفتی، ناجوانم رز ئەمڕۆز نەگاه سەفەرت ئەت. هۆندراوەیەکی دیکەش کە لە کتێبی تەریخی 20 ساڵی حسێن مەکیدا چاپکراوە هۆندراوەکەی یەزدان بەخشی قارەمانە کە لە وەڵامی وتارەکانی فەڕوغی کە زیاتر لایەنی پند و ئامۆژگاریە وتراوە: ئەگەر زنان شکم ئەدمی نباشت سیر، حەدیث و معتەدر و نمیکن تەئسیر، وەتەن بەبات فەنا ڕەفتە ئەست و هەم وەتەنان، برهنە ئەند و پەرێشان گرسنە ئەند و فەقیر، برای ملت خۆت شعر خواجەمی خواند، غەزای ڕۆح بە مامی دەهنە نەخست وەزیر، بیا کە سۆفی ماترەک گۆشەگیری کرد، دووبارە باز نمودە ئەس مەکتەب تەزویر، جەنان ڕیا و تەظاهر نمود و شەعبەدا کرد، کە پادشاه جوان شەد مەریدی سۆفی پیر، ڕیا بەس ئەست و تەظاهر بەس ئەست و خودە عەبەس ئەست، تۆ عارفی نەکەندە عارف ئەینە هەمە تەقسیر. حسێن مەکی دەنووسێ ئەم هۆندراوەیە بەر لەوەی لە گۆڤارەکاندا چاپ بکرێ کەوتە دەستی سادقی هیدایەت، ئەویش بردی بۆ ماڵی فەڕوغی و خستیا سندوقی پۆستەکەیەوە، ناوی شاعیرەکەی لەسەر نەنووسرا بوو. فەڕوغی ئەم هۆندراوەی ئەوەندە بە سادە و ڕەوان و بەهێز کەوتە بەرچاو وای هەست کرد کە مەلیک شوعەرای بەهاری نووسیویەتی، لەبەر ئەوە لە ڕێگای عەلی ئەسغەری حیکمەتیەوە نامەیەکی نارد بۆ بەهاری و گلەی لێ کردووە، وتویەتی: من چاوەڕێی ئەوم لە ئێوە نەکردووە و تکاتان لێ دەکەم، پێتان لە پێڵاوی من بهێنە دەرەوە. بەهاریش لە وەڵامدا وتویەتی: هەڵە دەکەیت نووسەری ئەو هۆندراوەیە من نیم. بیسەرانی خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی سێەم لە کتێبی دوایین شای ئێران، بۆ بەشی چوارەم دێنەوە خزمەتتان. کاتێکی خۆش بۆ هەمولایەک. گوێگرانی عەزیز و خۆشەویست، هاتینە وڵاتان بۆ خوێندنەوەی بەشی چوارەم ساڵانی جەنگ لە کتێبی دوایین شای ئێران لاپەڕە 79. کورتەیەک لەسەر ئەم بەشە. ڕێبازی سوکردن هۆکارەکانی وابەستەی حەمەڕەزا شا بە ئەشرەفی خوشکەوە پەیمانی سێلایەنە ئینگلیزەکان ژێرپەی فەڕوخ گسک دەدەن، شازادەیەکی قاجار لە باڵوێزخانەی ئینگلیزدا، ئەمریکا و هاوکاریشە سی خوڕا ئەڵمانیەکان لە وەک ڕۆڵی بەکرێگیراوی ئینگلیز، پیاوان و ئەفسەرانی ئێران لە زیندانە هاوپەیمانەکاندا، هەلێکی ئاڵتوونی بۆشە مەرجی سەیری دکتۆر موسەدەق بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران. نامە و راپۆرتە نهێنیەکانی سری درپولارد باڵوێزی سەردەمی جەنگی دووهەمی جیهانی بەریتانیا لە ئێران کە لەم دواییانەدا بڵاوکراونەتەوە، ئەوە دەردەخا کە دەوڵەتی بەریتانیا تا چەند ڕۆژێکیش دوای سوێند خواردنی یاسایی حەمەڕەزا شا دوودڵ بووە لە فەرمی ناساندنی سەڵتەنەتەکەی، تا ئەوەی کە سەرنجام هەوڵ و کۆششی فەڕوغی بەریتانیا ڕەزامەندی لەسەر سەڵتەنەتەکەی حەمەڕەزا شا دەربڕی.
لە تەلەگرافێکدا کە لە 19 سێپتەمبەر بەرامبەر بە 28 شەهریوەری 1920 هەتاوی لەلایەن وەزیری دەرەوەی ئینگلیزەوە بە ناونیشانی باڵوێزی ئینگلیز بۆ تاران نێردراوە تێیدا هاتووە کە شازادەی جێنشین بەهۆی ئەوەی کە بەلایەنگری ئەڵمانیا ناسراوە نابێ پەسەند بکرێ. ئێمە ناتوانین پاڵبشتی بکەین لە کارخستنی ڕەزاشا بە سوودی ئەو کە جگە لە فێڵێک بۆ ئاڵوگۆڕکردنی سیاسەت دژی هاوپەیمانان شتێکی دیکە نییە. دەتواندرێت جێنشینەوەی ڕەزاشای دەست لە کارکێشراوە لاوێکی پەهلەوی دیکە بێت یان گەڕاندنەوەی کەسێک بێ لە بنەماڵی قاجەرەکان. باڵێزی بەریتانیا دوای گەشتنی ئەم تەلەگرافە دەست بەجێ دەچێتە لای فەڕوغی و بۆ پەشیمانبوونەوە لەوەی کە لەگەڵ فەڕوغیدا ڕێکەوتبن لەسەر ئەوەی کە شازادەی جێنشین دەتوانێت لەسەر تەختی ئێران دابنیشێ. بەڵام فەڕوغی وەڵامی دەداتەوە کە دوای تەواوبوونی ڕێوڕسمی سوێند خواردن لەلایەن شای نوێوە هیچ کارێک ئەنجام نادرێ و هەر گۆڕانکاریەکیش لە بڕیارەکەی پێشوودا دەبێتە هۆی دروستبوونی پەرێشانی و هەرکەو بۆ خۆیی. سری درپولارد هەمان شەو وەڵامی تەلەگرافەکەی وەزیری دەرەوەی بەریتانیا دەداتەوە باز لەوە دەکات کە فەڕوغی سەرۆکوەزیرانی ئێران داوا دەکات کە هەلێک بە شای نوێ بدرێ و پاشان درێژێ دەداتێ و دەڵێت ئەگەر فشار بخەینە سەر ئەزمموی خەڵکانی دیکە ئەوە دەبێت لێپرسراویەتی نەهامەتیەکانیش لە ئەستۆی خۆمان بگرین. سری درپولارد لە تەلەگرافەکەیدا جەختی لەسەر ئەو بۆچوونەی فەڕوغی کردوتەوە کە پێشنیازی پرسی دیموکراسی و نوێکردنەوەی داواکاری دەستوری خوازی ڕەوشێکی تێکەڵ و پێکەڵ دێنێتە ئاراوە کە ناتوانرێت کۆنتڕۆڵ بکرێ. بە هەرحاڵ سەرنجام نوێنەرەکانی هەردوو دەوڵەتی داگیرکەری سۆڤێت و بەریتانیا بە فەرمی دانیاننا بە سەڵتەنەتی شای نوێدا. وەفدەکەی نوێنەرایەتی سیاسی دانیشتووی ئێران ڕۆژی 20 شەهریوەری 1920 هەتاوی بە سەردانێکی فەرمی بۆ لای شای نوێ چوون پیرۆزبایی وەرگرتنی سەڵتەنەتیان لێکرد. پۆلارد دەربارەی یەکەمین دیدارەکانی حەمە ڕەزاشا لەگەڵ وەفدە دیبلۆماسیەکاندا راپۆرتێک بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیا دەنێرێت و دەنووسێ شای نوێ لە 22 سێپتەمبەردا پێشوازی لە وەفدی دیبلۆماتکاران کرد. بەگشتی ئەوە دەرکەوت کە ئەوت بە تەواوەتی جیاوازی هەیە لەگەڵ کەسێکی لە خۆباییدا کە باوکی هەمیشە هەوڵی دەدا بە لە خۆبایی بوون ڕای بهێنێت و پەروەردەی بکە. ڕەفتارێکی دۆستانەی هەیە تا ڕادەیەک بە کەسێکی ترسنۆک دەهاتە پێشچاو بەڵام ئاشکرا بوو کە وەکو بڵێ تووشی شۆک بوو بێت. ئاماژەی بەوەی کە سێ راپۆرتی پولارد بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیا لە مانگی مهری 1320 هەتاویدا واتە مانگی یەکەمی حەمە ڕەزاشاش ڕەوشی فەرمانڕەوایی لە پەیوەندیەکانی لەگەڵ باڵوێزی ئینگلیز و ڕووسدا تا ڕادەیەک ڕۆشنە. باڵوێزی بەریتانیا لە راپۆرتێکیدا لە بەرواری 9 ئۆکتۆبەری حەڤەی میهری ساڵی 1320 هەتاوی بە ناونیشانی ئەیدن وەزیری دەرەوەی بەریتانیا دوای ئاماژەدانی بە دیدارە دوو کاتژمێریەکەی خۆی لەگەڵ شای نوێدا بە ئاوازێکی گاڵتە ئامێزەوە ئاماژە بۆ بۆچوونەکانی شا دەکات لەبارەی جەنگەوە بە سەردێڕی قسەی بێهودا کە دەگونجێ لەلایەن هەر کەسێکی لاوی بێ ئەزمونەوە بکرێت دەنووسێت و پاشان درێژەی دەداتێ. چەند نیشانەیەک دەرکەوتووە کە شا پێی بردووە بە پێویستی دوورخستنەوەی کەسانی بنەماڵەکەی لە دەرباردا. وەزیری دەرەوەش دڵنیای کردمەوە کە دەیەوێت دوو ئەندامی ماوە لە بنەماڵەکەی سەڵتەنەدا بنێردرێتە دەرەوەی وڵات واتە دایکی و ئەشرەفی خوشکی کە مێردی کردووە بە عەلی قەوام کوڕی قەوام المەلک و دەڵێ لە پەیداکردنی کارێکە لە هالیۆت کارێک کە جیاواز لە ڕواڵەت و گونجاندن و ئامادەیی لە هەموو ڕوویەکەوە شایستەی ئەوە. لە راپۆرتێکی دیکەدا پۆلارد لە 14 ئۆکتۆبەری 22 میهریدا کە ئەویش دوای دانیشتنێکی دوو کاتژمێری لەگەڵ حەمە ڕەزاشا ناردوێتی بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیا هاتووە ئەمجارەیان شا کاریگەری زۆری لێ کردووە پرسیاری زۆری کرد وتاری دوور و درێژی نەدا معقول بوو لە وتەکانیدا هاوسەنگی بەدی دەکرا. حەمە ڕەزا لە هەڵوێستی ئەو پەرلەمانتارانەی کەم کردەوە کە لە بەرامبەر شای پێشودا کۆی لەو سەرشۆڕ بوون و ئێستاش بەتوندی ڕەخنەی لێدەگرن. لە نامەیەکی دیکەدا بۆ لارد کە 2 ڕۆژ دواتر بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیای ناردووە هاتووە سەرنجام من پەیامێکی نهێنی شام هەست پێ کردووە کە ئەویش ئەوەیە کە ئەو ئارەزوومەندە زۆربەی کات بە تەنها و بێ ئاگاداری سیاسەتمەدارەکان بیبینێت. ئەوتی هەست دەکا کە هەندێک لە وەزیرەکان ڕووداوەکان بەپێی بەرژەوەندی خۆیان دەگێڕنەوە
بۆلارد ئەم داواکاریەی شای ڕەت کردوتەوە و دەنووسێ بە خزمەت گەیشتنی بەبێ ئاگاداری حکومەتی ئێران و هاوتا ڕووسیەکەی مای ڕەزامەندی نییە. کۆتا سەرنجی راپۆرتەکەی باڵوێزی بەریتانیا کە مای هەڵوەستە لە سەرکردنە ئەوەیە کە شا ئارەزومەندی دەردەبڕێ کە پەیوەندی تایبەت و پشتی پەروەردەیی دروست بکەن لەگەڵ بەریتانیادا. تەنها مانگێک دوای وەرگرتنی سەڵتەنەتەکەی داوا دەکا کە ئەو دەیەوێ باڵوێزی بەریتانیا بە شێوەیەکی تایبەت و دوور بە دوور بەبێ ئاگاداری باڵوێزی سۆڤێت ببینێ، بەڵکو دەشێوێت دەوڵەتێکیش ئاگای لە کەین و بینیان نەبێ. لە ڕواڵەدا وا دەردەکەوێت کە مەبەستی لەم داواکاریە ئەوە بووە کە وردە وردە خۆی لە کۆتوبەند و وابەستەی سەرۆکوەزیران فەڕوغی ڕزگار بکە، خودی خۆی ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ بەریتانیەکاندا دروست بکە. بەپێی ئاوازی راپۆرتەکانی بۆلارد و بەراورد بە راپۆرتەکانی پێشووتری ئەوە دەخوێندرێتەوە کە شا لە ماوەی یەک مانگی سەرەتای سەڵتەنەتەکەیدا تا ڕادەیەک بەریتانیەکانی لە بەرامبەر خۆیدا نەرم کردووە و زەمینەی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئینگلیزدا فراهەم هێناوە. بەڵام ڕووسەکان لی بەگومانن شایش دڵگرانە لە راپۆرتەکانی سۆڤێت کە دەست وەردەدەنە نێو کاروبارەکانی باکووری ئێران و تەنانەت شاری تارانیش. دیداری هاوبەشی باڵوێزانی سۆڤێت و ئینگلیز لە ڕۆژی 27 ئۆکتۆبەر 5 ئابانی 1320 لەگەڵ حەمە ڕەزاشادا لە ڕۆژێکی پەیوەندی ساردا ئەنجامدرا. ئاوازی قسەکانی باڵوێزی سۆڤێت لەم دیدارەدا بە تەواوەتی توند بوو. لە راپۆرتا بڵاوکراوەکاندا شتێک لە بالەی پۆلاردەوە ناوترێ. دیارە بڵاوکردنەوەی راپۆرتەکەی پۆلارد لە بەرژەوەندیدا نەبووە. لە بەشێکی کتێبەکەی ژرارد ویلی نووسەری فەڕەنسیدا بە ناوی مەکتەب تەحقیر ئاماژە بە ئەم دیدارە کراوە و تێیدا هاتووە کە ڕۆژی 27 ئۆکتۆبەری 1940 زاینی حەمە ڕەزاشا بۆی دەرکەوت کە لە دیدگای هاوپەیماناندا ئەو هیچ دەسەڵاتێکی لەژێر دەستدا نییە جگە لە شایەکی کارتۆنی و بێدەسەڵاتیش هیچی دیکە نییە. لەو ڕۆژەدا باڵوێزانی ڕووس و ئینگلیز ئەم سیرنۆف و بۆلارد بە ئاوازێکی ڕێزدارانە بەڵام تند بەبیریان هێنایەوە کە خۆی ببوێرێت لە دەستوەردانە کاروباری سیاسی و سنووری خۆی کە شایەکی ژێردەستە و نالێپرسراوە بناسێ. حەمە ڕەزاشا شەوێک بەر لەو ڕوبەڕووبوونەوە هەڕەشە ئامێزە جەژنی ساڵیادی لەدایکبوونی خۆی لە ڕەوشێکی هەژارانەدا گێڕابوو. لە ئاهەنگی ساڵیادی 22 ساڵەی لەدایکبوونیدا جگە لە دایکی و ئەشرەفی خوشکی کەسی دیکە ئامادە نەبوون، تەنانەت فەوزیەی هاوسەریشی ئامادە نەبوو لە ئاپارتمانە تایبەتیەکەی خۆیدا بێتە دەرێ و نانێکی سادەی ئێوارە لەگەڵ بنەماڵەی مێردەکەیدا بخوا. حەمە ڕەزاشا لەو ڕۆژە بەدواوە گۆشەگیری هەڵبژارد و 15 ڕۆژ دیداری لەگەڵ کەسدا نەکرد. باڵوێزانی ڕووس و ئینگلیزیش ئیدی کارێکیان بەو نەبوو. سەرۆکوەزیر و وەزیرەکانیش بەبێ ڕاوێژ و ئاگادارکردنەوەی ئەو کارەکانیان ئەنجام دەدا. دەربارەی ڕەوشی وڵاتیش هیچ راپۆرتێکی پێنەدەدرا. بەڵام لەم لاو لەولاوە دەیبیست کە سۆڤێت و بەریتانیا دەست وەردەدەنە سەرجەم کارەکان و تەنانەت وردەکاریەکانیشی دەبێت بەدڵی ئەوان بێت. دەیانەوێ هاوشێوەی داگیرکاری کۆن خەڵکی ئێران و پلەدارانی دەوڵەت سووک و ڕیسوا بکەن. لەم ڕۆژە سەختانەدا حەمە ڕەزاشا تەنها پشتی بە یەک کەس دەبێت کە ئەویش فەڕوغی بوو، چونکە دەیزانی بەبێ فەڕوغی تەخت و تاجەکەی لەدەست دەردەچێ. دەرد و خەفەتی تەنهاییشا لە نێو دڵی کۆشکەکەیدا تەنها لەلایەن ئەشرەفی خوشکیەوە ئارام دەکرایەوە و وابەستەیی لە ڕادەبەدەری ئەو بە ئەشرەفەوە هەر لەو کاتەوە دەستی پێکرد. حەمە ڕەزاشا تەنها لەبەر ئەوە خەفەتی نەدەخوارد کە جگە لە شایەکی بووکەڵە زیاتر هیچی تر نییە، بەڵکوونی گەرانیەکانی ئەو زیاتر لەبەر ئەو هێرشانە بوو کە ڕۆژنامەکان دەیان کردە سەر بنەماڵەکەی و ئەو هێرشەی نێو پەرلەمان کە کەوتبوونە جایەتیکردنی ڕژێمەکەی. ژمارەی ڕۆژنامەکان لە کۆتاییەکانی سەڵتەنەتی ڕەزاشادا لە پەنجەکانی یەک دەست تێپەڕی نەدەکرد، بەڵام لە ناکاو لە 100 ڕۆژنامە تێپەڕی کرد دوای ئەوەی کە دەوڵەت مەرجە تند و دیاریکراوەکانی سەر بڵاوکراوەکانی هەڵوەشاندەوە. هەر کەسێک کە بیویستایە تەنانەت بەبێ سەرنجدان لە توانای دارایی ئەو کەسە بۆ بڵاوکردنەوەی ڕۆژنامە و گۆڤار مۆڵەتی بڵاوکردنەوەی گۆڤار و ڕۆژنامەیان پێدەدا. ئەوانیش بۆ ڕاکێشانی خوێنەر و مشتری خۆیان پێشبڕکیان دەکرد لە دەرخستنی گەندەڵیەکانی ڕەزاشا و سوکایەتیکردن بە خۆی و بنەماڵەکەیشی. تەنانەت خودی حەمە ڕەزاشایش لەو هێرشانە ڕزگاری نەدەبوو. هەر کاتێکیش سکاڵایان دەگەیاندە لای فەڕوغی ئەویش دڵی دەدایەوە بەوەی
کە ئەم ڕەوشات تێدەپەڕێ و لە ئێستاشدا دەوڵەت لە بارودۆخێکدا نییە کە بتوانێت جڵەوی ڕەخنەی ڕۆژنامەکان بگرێت. دەربارەی سیاسەتی هاوپەیمانان لەو کاتەدا لە ئێران و پێگەی حەمەڕەزا شاو دەوڵەتی ئێران لە بەرامبەر هاوپەیماناندا کتێبی تاریخ کەمبریجی زانکۆی ئینگلیزی دەربارەی ئێران لێکۆڵینەوەیەکی گشتگیری کردووە. لە نێوانیاندا دەنووسێت کاتێک کە ساڵی 1940 زاینی کۆتایی پێهات ئەو ڕاستیەک بوو کە ئێران داگیر کرابوو. لەوەش گرنگتر دوورخستنەوەی سەڵتەنەتداری پێشوو بە سەڵتەنەت گەیشتنی کوڕە 22 ساڵەکەی ئەو بوو. یەکە سەربازیەکانی سۆڤێت و ئینگلیز ئاسایشی ناوەندەکانی شارەکانیان پاراستە بوو. بە مەبەستی بەرەو پێشبردننی هەوڵە جەنگیەکانیان ئاسایشی شەبەکەکان پەیوەندیان پاراستە بوو. هیچ یەک لەو سێ دەسەڵاتە هاوپەیمانانە لە نێو خۆی ئەم وڵاتەدا بەرژەوەندی هەنووکەییان نەبوو. سەرقاڵی ئەوانە بە پلەی یەکەم استراتیژی بوو. ڕێگریگردن لە هاتنەناوەی ئەڵمانەکان، دەستەبەرکردنی ڕووداوەکانی نەوت و گەیاندنی کەلوپەلی جەنگی بۆ سۆڤێت لە ڕێگای شاخ و بیابان و ڕێگای ئاسن و جادەکانی ئێرانەوە. لەم بارودۆخەدا سیاسەتمەدارانی ئێران بۆ دواوە چوونی مەبەستەکانی خۆیان تا ڕادەیەک باش هەستیان بە ئازادی دەکرد. لەم بارودۆخەدا سیاسەتمەدارانی ئێران بۆ بەدوادا چوونی مەبەستەکانی خۆیان تا ڕادەیەکی باش هەستیان بە ئازادی دەکرد. تەنها ڕێگەیەک کە سنووری بۆ دادەنان بەخشینی هاوپەیمانان بۆ پاراستنی ئاسایشی نێوخۆ بوو. ئەگەرچی لە تێڕوانین و بێباوەڕی گشتیدا شەرمەزار بوو کە چارەنووسی وڵات جارێکی دیکە وابەستە بووتەوە بە هەوا و هەوەسی باڵوێزانی بەریتانیا و ڕووسەوە. ئەم بابەتەش یاد ئاوەری ڕەوشی وڵات بوو لە سەردەمی کۆتا پاشاکانی قاجەردا. بەڵام ڕاستیەکەی شتێکی دیکە بوو. ئێران لە سەروبەندی ئەو دێی کە تێکەوتبوو دەستور خوازانی هاوتەریب لەگەڵ ململانەی گروپەکانی دیکەدا ئومێدی پێشکەوتن و شکۆفەکانی لێدەکرا. ئەمجارش کە تایبەتمەندیەکی دیاری ململانەی دەسەڵات کە دەستی پێکرد بوو، ململانێ بوو لە نێوان سیاسەتەکانی سیاسەتمەدارانی نوخبە، زەویداران و خاوەن پارەکان یان کرێکارەکانیان بوو. بەڵام ئەوەی مای سەرنجام بوو ئەوە بوو کە جارێکی دیکە پەرلەمان و دانانی سەرۆکوەزیر گرنگی پەیدا کرد. پارتەکان وەکو ئەوەی کە پێک هاتە و ڕێخستنێکی بەهێزیان هەبێ نەبوون، بەڵام دروشمی حیزبی و کوتلەی حیزبی بوونیان هەبوو. دەگونجێ بوترێ کە دیارترین ئاماژەی ئەم دووبارە بەهێزبوونەوەی و ژیانەوە سیاسیە شکۆفەکردنی چاپەمەنیەکان بوو کە هەرچەندە تێکەڵ بوون، بەڵام تا ڕادەیەک لە کۆت و بەند و سانسۆر خستنە سەر ئازاد بوون. تەمەنی زۆربەی ئەو ڕۆژنامە و بڵاو کراوانە دەورانێکی زۆر کەم بوو. بەپێی لێکۆڵینەوەی یەکێک لە لێکۆڵەرەکان ژمارەی ڕۆژنامە چاپکراوەکان لە نێوان 1941 بۆ 1947 زاینی واتە 1320 بۆ 1326 هەتاویدا 464 ڕۆژنامەی جیاواز بووە کە لە نێو ئەو ژمارەیەدا 433یان بە زمانی فارسی بڵاوکراونەتەوە. بەڵام ژمارەیەک لەوانە باز لەوە دەکەن کە وڵات لەو ساڵانەدا لە ڕووی سیاسیەوە جارێکی دیکە گیان دەگرێتەوە. ئەمە ڕزاشا لەو کاتانەدا کەسێکی بێ ئەزمون و لەرزۆک بوو، بەجارێک ئامادەی بەهێزی باوکی لە نێوچوو بوو. لەگەڵ ئەوەی کە لە ڕابردووی وڵاتەکەی شارەزا بوو، لە کاتی خوێندنەوەی دەقی وتارەکانی خۆیدا لە پەرلەماندا یان بە ئامادەبوونی بەرپرسانی باڵوێزەکانی ڕووس و ئینگلیز پێدەچوو خۆی هاوشێوەی ئەحمەد شای قاجار دەبینی کە لە کاتی ڕووداوەکانی جەنگی یەکەمی جیهانیدا وا لێکیش دەدرایەوە کە دەستپێکردنی بەو خۆشگوزەرانی و کامەرانیەی بەرپەرج دەدەنەوە و هەڵوێز وەرگرتن بوو لە بەرامبەر ئەو شەڕەدا. ئەو سیاسەتمەدارانەی کە لە ماوەی جەنگدا دەرکەوتن بە زۆری پەرلەمانتارانی بە تەمەن و نەوەیەک بوون کە پێش جەنگی یەکەمی جیهانی پێگەیشت بوون. ئەوانە دەورانی حکومەتی 20 ساڵەی ڕزاشایان لە نێو پەردەی سەرکوتکردندا تێپەڕاند بوو کەوا باشترە بە فەرامۆشی بسپێردرێن. بەڵام هەندێکیان ئەزمونێکی حکومداری سربەخۆیان هەبوو کە یەکێک لەو کەسانە قەوام سەڵتەنە بوو، بەرژەوەندی خوازی تایبەت و ڕۆڵی دیاریان لە ڕابردوودا. وا پێویستی دەکرد کە ئەوانە زیاتر کەسانی گوماناوی و پیلانگێر و چالاک لە ساختەکاریدا بن، نەک خاوەن تایبەتمەندی کەسێکی پێکهێنەری دەوڵەت. بە هەر حاڵ هەتا پێش ئەوەی کە هاوپەیمانان وڵات بەجێبهێڵن، چالاکیەکان لە جۆری پاراستنی ڕەوشی خۆیان سنووردار کرابوو. هەمە ڕزاشا ڕۆژی 22 ئابانی 1320 هەتاوی خولی 11یەمی پەرلەمانی کردەوە. لە وتاریکردنەوەکەیدا کە بە قەڵەمی فەڕوغی نووسرابوو، جەختی لەسەر پێکهێنانی حکومەتێکی دەستوری دیموکراسی دەکردەوە.
بەپێی ئەو بەرنامەیە کە ئامادە کرابوو دەستی لە کار کێشایەوە و دووبارە بە کۆی دەنگی ئەندامانی پەرلەمان هەڵبژێردرایەوە بۆ پۆستی سەرۆکوەزیران. گرنگترین گۆڕانکاریەکان کە لە کابینە نوێکەی فەڕوغیدا ئەنجامدرا دانانی سپاهبەت ئەمیر ئەحمەدی فەرماندەی سەربازی شاری تاران لە پۆستی وەزیری ناوخۆدا. لەلایەکی دیکەشەوە وەزیری ئەم جەنگی کابینەیە سەرلەشکر ئەحمەد نەخجەوان بوو کە ڕەزاشا لە دوای سەڵتەنەتەکەیدا زیندانی کرد، بەڵام دوای گەڕانەوەی ئابڕوو و ناموس لێسەنەوەی پلە سەربازیەکانی کەوتە پاڵاوتنی بەرپرسە سەربازیەکانی سەردەمی ڕەزاشا و ژمارەیەکی لێخانە نشینکردن. لەم گۆڕانکاریەشدا شا هیچ ڕۆڵێکی نەبوو، تەنانەت ڕاوێژیشی پێنەکرا. حەمە ڕەزاشا لەبارەی ئەم سەردەمەی سەڵتەنەتەکەیدا بابەتێکی لە کتێبەکەیدا نووسیوە کە لەگەڵ ڕاستیدا ناگونجێ. بۆ نمونە لە کتێبەکەیدا هاتووە: ڕۆژێک کە لە تەمەنی 22 ساڵیدا لێپرسراوێتی تەخت و تاجی وڵاتی ئێرانم گرتە ئەسۆ، خۆم لە بەرامبەر کێشەگەلێکدا دیتەوە. یەکەم هەنگاوی من دیاریکردنی سیاسەتی نوێی دەرەوەی ئێران بوو. لەبەرەوەی کە سیاسەتی بێلایانی کە باوکم بە فەرمی ڕاگەیاندبوو سەرنجامێکی خراپی لێکەوتەوە و بە سیاسەتێکی شکست خواردوو دەهاتە هەژمار. من بەو پەڕی دڵنیاییەوە هەستم کرد کە هاوکاری لەگەڵ هەوپەیماناندا نەک تەنها لامان دەدات، بەڵکو ڕاگەیاندنی سیاسەتێکی لەو جۆرەش پێویستە و بە سوودی وڵاتیش دەبێت. خۆشبەختانە سەرۆکوەزیرانەکەشم حەمە ڕەزا عەلی فەڕوغی کە یەکێک بوو لە سیاسەتمەدار و داناناسراوەکانی ئێران لەگەڵ تەواوی بیر و بۆچوونەکانی مندا بوو پەسەندی کرد. بە هەوڵ و توێکۆشانی ئەو پیاوە دانوستانەکان بە مەبەستی گەیشتن بە پەیماننامەیەکی سێلایەنە لە نێوان ڕووسیا و بەریتانیا و ئێران دەستی پێکرد. ئەم پەیماننامەیەش لە 22 ژانیۆنی 1942 زاینی بەرامبەر 9 بەهمەنی 1320 هەتاویدا لە نێوان هەر سێلایەنەکەدا واژووکرا. لەو پەیماننامەیەدا هەردوو دەوڵەتە هاوپەیمانەکە ئەوەیان ڕوون کردەوە کە هەبوونی سەربازەکانیان لە خاکی وڵاتەکەماندا هەرگیز شێوەی سەربازی و داگیرکاری نییە، هەرچەندە تەواوی ئێرانیەکان ئەم ڕەوشەیان بە داگیرکاری سەربازی دەزانن. ئەوان باڵێنیشیاندا کە ڕێز لە تەواوی فەرمانڕەوایی و سربەخۆیی وڵاتەکە بگرن. 6 مانگ دوای تەوابوونی جەنگیش لەگەڵ ئەڵمانەکاندا هێزەکانی خۆیان لە وڵاتی ئێران دەبەنە دەرەوە، باڵێنیشیاندا کە قەرەبووی ئەو کێشە داراییانەی ئێران بکەنەوە کە لە ئەنجامدانی ئەو جەنگەدا دروست بووە. ئێمەش بەپێی توانای خۆمان بە تێپەڕینی هێزەکانی هاوپەیمانان و گەیاندنی کەلوپەری جەنگی بۆ رووسیا لە ڕێگاکانی گواستنەوەی ئێرانەوە ئاسانکاریەکی زۆرمان بۆ فراهەمهێنان. پێویستمان بە بیرهێنانەوەیە کە حەمە ڕەزاشا لە تەواوی حکومەتەکەی فەڕوغیدا کە هەتا مانگە ئەسفەندی 1320 بەردەوام بوو، بچووکتری ڕۆڵی لە دیاریکردنی ڕێڕەوی سیاسەتی دەرەوەی وڵاتدا نەبووە و تەواوی دانیشتەکانی پەیوەست بە هاوکاری و هاوپەیمانان و بەستنی پەیمانی سێلایەنە بە جوانکاریەکانی خودی فەڕوغی و هەوڵەکانی وەزیری دەرەوەی کابینەکەی عەلی سوهەیلی ئەنجامدرا. فەڕوغی تەنها شای لە ئەنجامدانی دانیشتەکان و دەقی پەیماننامەکەی لە پێش واژووکردندا ئاگادار کردوتەوە. وەشاش لە پێگەیەکدا نەبووە کە بتوانێت بچووکترین گۆڕانکاری لە دەقی ڕێکەوتنامەکەدا بکە، تاکە داواکاری حەمە ڕەزاشا لە فەڕوغی ئەوە بووە کە لە کاتی واژووکردنی پەیماننامەکەدا ڕەزامەندی لە ئینگلیزەکان وەربگرێت بۆ گواستنەوەی باوکی لە دوورگەی مۆریسەوە بۆ وڵاتی کەنەدا. فەڕوغیش هەوڵی خۆیدا، بەڵام ئینگلیزەکان لە جیاتی کەنەدا ڕەزاشایان گواستەوە بۆ ئەفریقای باشوور و ئاسانکاری دیکەیان بۆ کرد کە لەبارەی فراهەمهێنانی خۆشگوزەرانی زیاتری ڕەزاشاوە پەیوەندیگرتنی لەگەڵ حەمە ڕەزاشای کوڕی. ڕێکەوتنە سێلایەنەکە بۆ پاراستنی خاک و سربەخۆیی ئێران لەلایەن هاوپەیمانانەوە و مانەوەی سەرباز و هێزەکانی بێگانە لە ئێراندا بە شێوەیەکی یاسایی هەتا 6 مانگی دوای کۆتایی هاتنی جەنگی دووهەمی جیهانی ڕوبەڕووی دژایەتێکی توندی پەرلەمانتاران و چاپەمەنیەکان بوویەوە. بەڵام سەرنجام فەڕوغی توانی سەر بکەوێت و دەنگی زۆرینەی پەرلەمانی بۆ کۆبکاتەوە. کاتێک کە فەڕوغی لە پەرلەماندا لەبەردەم پەرلەمانتاران ڕوونکردنەوەی لەسەر پەیماننامەکە دەدا، یەکێک لە تەماشاکەرانی بەردێکی پێوە ناو بە سووکی تەوێڵی بریندار کرد. ئەم ڕووداوە بووە هۆی بڵاوبوونەوەی تووڕەیی و دانیشتەکەی پەرلەمان کۆتایی پێهێنرا. بەڵام دوای ڕێخستنەوەی دانیشتێکی دیکە دووبارە فەڕوغی هاتەوە پەرلەمان و بە ئەم ڕستەیە دەستی پێکرد کەوتی: وتەکانی چەند ناڕازاییەک قسەکانی پێبڕیم، ئەلبەتە مای نیگەرانیە بەڵام مای سەرسوورمان نییە. درێژەی بە وتەکانی داوتی: بەهۆی چەند هەڵەیەکەوە کە لە ڕابردوو ئەنجام دراون ئێستا وڵات لەلایەن بێگانەکانەوە داگیر کراوە،
لەبەر ئەوە بەویست و ئیرادە و ئارزووی ئێمە لێرە ناڕۆین. بە ئەم پێشەکیە فەڕوغی کەوتە لایەنگیریکردن لە پەیماننامە سێلایەنیەکە وتی ئەمە پێشهاتێکە و ڕوویداوە. تەنها کارێک کە ئێمە دەتوانین ئەنجامی بدەین ئەوەیە کە چەندمان بۆ دەکرێت لە زیانەکانی کەم بکەینەوە. سەرنجامی پوختەی وتەکانی فەڕوغی ئەوە بوو کە بەبەستنی ئەم پەیماننامە ئەو نەنگیەی کە دووچاری سربەخۆی و فەرمانڕەوایی ئێران بووە قەرەبووی دەکاتەوە. ئەو بێزاریەی ئەمڕۆ ئێمە هەمانە کە وڵاتەکەمان داگیر کراوە کەوتووەتە دەستی سوپای بێگانەوە دەگۆڕێت و ئاماژەش بۆ ئەوە کرا کە لە دوای بەستنی ئەم پەیماننامەیەوە ئەو هێزەی کە لە وڵاتەکەماندا هەیە هێزی داگیرکردنیە بەڵکو لە ڕێگای هاوپەیمانیەوە لێرەن و دەگەڕێنەوە. دوای تێپەڕاندن و دەنگدان لەسەر پەیماننامە سێلایەنیەکە لەلایەن پەرلەمانەوە واژووکردنی لەلایەن وەزیری دەرەوەی ئێران و باڵوێزانی ڕووس و ئینگلیز فەڕوغی ڕێگە چارێکی دیکەی دۆزیەوە بۆ وەرگرتنی گرنتیەک لەلایەن ئەمریکیەکانەوە بۆ جێبەجێکردنی ئەم پەیماننامەیە. دەقی یاداشتێکی بەنێو ڕۆزفێلد سەرۆکوەزیرانی ئەمریکا ئامادە کرد کە ئەمەش لە شێوەی تەلەگرافێکدا لە 31 ژانیۆری 1942 زاینی بەرامبەر بە 11 بەهمەنی 1320 هەتاوی ناردی بۆ واشنگتۆن کە ئەمە دەقەکەیەتی. لە شاری ئێرانەوە حەمەڕەزا شای پەهلەوی بۆ سەرۆک ڕۆزفێلد تاران 31 ژانیۆری 1942 زاینی. لەگەڵ ئەوەی کە دڵنیان بەڕێستان ڕووداوەکانی ئێستای ئێران بە وردی پێو شوێن دەگرن خۆشحاڵم لەوە ئاگادارتان بکەمەوە کە دەوڵەتەکەم بەرچاو پێگرتنی یاساکانی ئەتلانتیک کە باوەڕم پێی هەیە و ئومێدەوارم کە بە پێی مەرجی هاوسەنگی وەکو وڵاتانی دیکە لە نێوەڕۆکەکەی بەهرەمەند ببین دەست پێشخەریمان کردووە بە واژووکردنی پەیماننامەیەکی هاوپەیمانی لەگەڵ بەریتانیای مەزن و یەکێتی سۆڤیەتدا. ئێمە بۆ وەرگرتن و واژووکردنی ئەم پەیماننامەیە پشتمان بە نیەتپاکی جەنابتان و ئەو پەیوەندیە دۆستانەیەی کە ئەمریکا و ئێران پێکەوە پەیوەست کردووە بەستووە. ئومێدەوارم کە هاوکاریمان بکەن لە جێبەجێکردنی ئەم پەیماننامەیە و پاراستنی پێشکەوتنەکان و ژیانی ئاشتی لە دەرونی سنوورەکانی وڵاتەکەماندا. حەمەڕەزا شای پەهلەوی. هەفتەیەک دواتر ڕۆزفێلد وەڵامی تەلەگرافەکەی حەمەڕەزای دایەوە سەرباری دەربڕینی خۆشحاڵی بۆ واژووکردنی ئەو پەیماننامە سێلایەنیە بە پێی ئەوەی تەواوی خاکی ئێران و سربەخۆیەکەی لەلایەن هاوپەیمانانەوە پارێزراوە جەختیشی لەسەر دۆستایەتی دێرینی نێوان ئەمریکا و ئێران کردبوویەوە. بەریتانیەکان لەم تەلەگرافەی شا بۆ ڕۆزفێلد کە دەبێتە هۆی کردنەوەی پێی ئەمریکا بەرەو ئێران خۆشیان نەهات و لەبەر ئەوەی کە دەیانزانی دەستی فەڕوغی لەم کارەدا هەیە دڵیان لەویش پیس کرد. تەلەگرافی نهێنی پۆلارد بۆ وەزارەتی دەرەوەی ئینگلیز لە ڕۆژی 2 فەبریوەری 1942 زاینی بەرامبەر 13 بەهمەنی 1320 هەتاوی واتە تەنها 2 ڕۆژ دوای ناردنی تەلەگرافەکەی حەمەڕەزا شا بۆ ڕۆزفێلد ئەم ناڕەزایەتیەی بەڕوونی تێدا دەردەکەوێت. لەبەر ئەوە بۆ لارد لەم تەلەگرافەدا سەرڕای ئەوەی کە هیچ دەنگۆیەکی لادانی فەڕوغی لە ئارادانیا جێنشینەوەکانی دوای ئەو دەناسێنێت. لە نێوەڕۆکی ئەم راپۆرتەدا هاتووە لە ڕاستیدا تەقیزادە باشترین جێنشینە گونجاوە دوای فەڕوغی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران. سوهەیل شایستەیەکی زۆری تێدایە بەڵام خۆشەویست نییە. سەرباری ئەوەش دەنگۆی ئەوە هەیە کە ئارەزووی وەرگرتنی ڕەشوات دەکات کەسایەتیکی دیاری دیکە جگە لە حسەین عەلا بوونی نییە کە ئەویش دەبێ لەسەر هەمان ئەو پۆستەی کە بەڕێوەبەری بانکی میلی ئێرانە بمێنێتەوە. حەسەن وەسووقیش کە زۆر ئارەزوومەندی وەرگرتنی پۆستە ڕاستگۆ نییە و هاوکاری دارایی ڕۆژنامەیەک دەکا کە هێرش دەکاتە سەر پەیماننامە سێلایەنیەکە. تەدین لە ئێستادا لایەنگرانێکی هەیە. سەید زیائەدین شتێکی نییە کە لە ئێستادا گەڕانەوەی ئەو ئاڕاستە بکات. وا پێدەچێت کە زۆرینەی ئێرانیەکان ئەویان لەبیر خۆیان بردوێتەوە. کەمتر لە مانگێک دوای ناردنی یاداشنامەکە لە ڕۆژی 11 ئەفسفەندەی 1320 هەتاوی بەهۆی ئەو ناڕەزایانەی کە لە پەرلەماندا لە دژی دەستی پێکرد فەڕوغی دەستی لە کارکێشایەوە. سەرڕای ئەوەی کە زۆرینەی پەرلەمانتاران دەنگیان پێدایەوە داوایان لێکرد کە دووبارە پۆستی سەرۆکوەزیران بگرێتەوە ئەستۆی. بەڵام بەهۆی دژایەتی کەمینەوە لە بەرامبەریدا فەڕوغی ئامادە نەبوو ئەو پۆستە وەربگرێتەوە. بەڵام پۆستی وەزارەتی دەرباری پەسەند کرد بۆ ئەوەی حەمەڕەزا شای گەنج و هاتراسان بێ ئەزمون بە تەواوەتی بێ هاودەم بەجێنەهێڵێ. داواکاری سەرەکی وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران قەوام سەڵتەنە بوو. سەرنجام پەرلەمان دەنگیدا بە عەلی سوهەیل وەزیری دەرەوەی کابینەی دەست لە کارکێشراو بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران.
سر ریدر پۆلارد لە نامەیەکی تایبەتیدا کە دوای ئەو گۆڕانکاریانە لە حەڤەی ئەسفەنی 1320 هەتاویدا نووسیوێتی بەم شێوەیە بۆچوونی خۆی دەردەبڕێ. زیاتر لە هەفتەیەکە تاران کایەکێڵی قەیرانی سیاسی بوو و هیچ کارێک ئەنجام نادرێ. دەڵێم کایەکڵی چونکە هەڵسوکەوتی پەرلەمانتاران بە تەواوەتی دوور بوو لە لێپرسراوێتی. هەمومان دەستەنیەتی ڕەزاشا بووین و ماوەی 15 ساڵ هەر کاتێک ڕەزاشا فەرمانێکی دەربکردایە دەستیان بە سنگەوە دەگرت و دەیانوت بە سەرچاوانمان، بەڵام چونکە ئێستا مەترسیەک لە ئارادانیا کاری هێز دەکەن وەک قارەمان خۆیان دەنوێنن. فەڕوغی سەرۆک وەزیران بە بێزاریەوە دەستی لە کار کێشایەوە. ئەوە قارەمانێکی نەناسراوە. سوهەیل وەزیری دەرەوە توانی بە شێوەیەکی بێوێنە زیاتر لە 100 دەنگی بەڵێ بەدەست بهێنێ لە بەرامبەر 2 دەنگی نەخێردا. من باوەڕ ناکەم هیچ حکومەتێ بتوانێت لەگەڵ ئەو پەرلەمانتارە نابەرپرس و چاوچنۆک و دەبەنگ و گەندەڵانەدا کار بکات. بەڵام هیوای سەرکەوتن بۆ سوهەیل دەخوازم. ئەو لە مانگی ئوت بەدواوە سەردەمی داگیرکردنی ئێران تا ئێستا وەزیری دەرەوەی ئێران بووە. من سبەینێ تێدەگەم کە جۆرە کابینەیەکی پێکهێناوە دەستبەجێ لە پەرلەماندا و هاواری پەرلەمانتارێک وەک بڵێت ژنبراکەی لە پێنووس کەوتووە یان ئەوانەی کە لەگەڵ ئەندامانی کابینەکەدا ناکۆکیەکی تایبەتیان هەیە بەرز دەبێتەوە. ئەو پەرلەمانتارانە کە کوتلە و کوتلەکاریان دەکرد ڕۆژانە بۆ ئەوەی کە کێ بێتە ئەندامی کابینە بانگەوازیان دەکرد و ئاپۆڕای جەماوەریان بەڕێدەخست بێدەنگ لە بەرامبەر پرۆژە یاسای قۆرغکاری کە دەوڵەت پێشکەشی پەرلەمانی کردبوو بۆ گفتوگۆکردن لەسەری. پێدەچێ ئەمە بەهۆی ئەوە بێت کە زۆربەی پەرلەمانتاران خۆیان خاوەن زەوی و قۆرغکارن. من وردە وردە بیر دەکەمەوە کە بەرپرسێکی ئێرانی دزی دەکات چونکە ئارەزوو لە دزیکردنە و وەواش بیر دەکاتەوە کە ئەگەر بەرپرسێکی ئینگلیزی دزی نەکا تەنها هۆکاری ئەوەیە کە بە ئەندازەی ئێرانیەک زیرەک نییە. ڕادەی بەدبینی و گومان خراپی باڵوێزەکەی بەریتانیا بەرامبەر بە ئێران و ئێرانیەکان لە نامەکەی سەرەوەدا بەڕوونی دەردەکەوێت. هەڵبەتە لە نێو پەرلەمانتارانی خولی سێیەمدا کەسانی چاوچنۆک و گەندەڵ و نابەرپرس هەبوو، بەڵام لە نامە تایبەتیەکەی بۆلاردا نەک هەموو پەرلەمانتاران بەڵکو باز لە چاوچنۆکی و گەندەڵی دەبەنگی سەرجەم ئێرانیەکان دەکا. باڵێزی بەریتانیا لە راپۆرتە فەرمیەکانیدا 16 و 22 ئەسفەنداندا کە ناردبووی بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیا ئاوازێکی گونجاوترینی تێدایە. ئاواتی سەرکەوتنی سوهەیل دەخوازێ لە کارەکانیدا، بەڵام لە راپۆرتێکیدا کە لە 22 مارسی 1942 زاینی بەرامبەر 1 فەروەردینی 1321 هەتاویدا کە زیاتر لە 2 هەفتە لەسەر بە ماوەی سەرۆک وەزیرانی سوهەیل تێنەپەڕی بوو، گومانی هەبوو لە سەرکەوتنەکانی و دەنووسێت مایەی دوودڵیە کە سوهەیل بتوانێت سەرکەوتوو بێ. لە بەرامبەر ئەمەشدا بە باوەڕی من پێویستە جارێکی دیکە هەوڵ بدەین هاوکاری تەقیزادە بکەین بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیران. ئەو تەنها کەسێکە کە ئێمە باڵوێزی سۆڤێت حەمە ڕەزاشا سەرجەم خەڵکی ئێران باوەڕمان بە لێهاتوویەکانی هەیە. گۆڕینی کابینەی حکومەت ڕۆژ لە دوای ڕۆژ پێگەی حەمە ڕەزاشای لاواستر دەکرد و دەستوەردانی بیانیەکانی لە کاروباری نێوخۆی ئێرانیشدا پانتاییەکی فراوانتری داگیر دەکرد. سوهەیل بۆ ڕاکێشانی سەرنجی ڕووسەکان بۆ لای خۆی سەعدی باڵوێزی ئێرانی لە مۆسکۆ کرد بە وەزیری دەرەوەی کابینەکەی، بەڵام ڕووسەکان بە پاڵپشتیکردنی ئاشکرای حیزبی توودا کە تازە دەستی بە چالاکیەکانی کردبوو بەردەوامیاندا بە دەسوەردان لە کاروبارەکانی نێوخۆی ئێراندا. ئینگلیزەکانیش هیچ گوێیەکیان بە حەمەڕەزاشان نەدەدا و بە بانگێشکردنی حەمید میرزای کوڕی حەمەڕەزا حەسەن میرزا ئاخرین جێنشینەوەی بنەماڵەی قاجەرەکان بۆ تاران و پێشوازی لێکردن لە باڵوێزخانەی بەریتانیادا جارێکی دیکە ددانی خۆیان نیشان دەدا بەرامبەر بە حەمەڕەزاشا. ژرار دوویلیا لە باسی سەردانیکردنی حەمید میرزاوە بۆ تاران دەنووسێ لە ڕێوڕسمی میوانداریدا کە بەخۆشی حەمید میرزاوە لە باڵوێزخانەی بەریتانیا لە تاران ئامادەکرابوو، مۆسیقای مارشی فەرمی قاجەریەکان دەژێندرا و ئارەزومەندیش بوون کە ئەم هەواڵە بگاتە گوێی شا بۆ ئەوەی حسابێک بۆ کارەکانی خۆی بکات و لەو سنوورەی بۆی دیاریکراوە زیاتر پێڕان نەکێشێ. ژراری نووسەری فەڕەنسی بەرواری ئەم سەردانەی حەمید میرزای دیاری نەکردووە، بەڵام شا لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کارانجیای ڕۆژنامەنووسی هیندی
ئەم هەواڵەی پشڕاست کردوتەوە و دەڵێ ئینگلیزەکان تا ماوەیەکیش دوای وەرگرتنی سەڵتەنەتداریشم بیری کەنارخستنی منیان لە مێشکدا بوو. تەنانەت وتنەوەی مارشی فەرمی بنەماڵەی قاجەریەکانیش لە میوانداریەکی باڵوێزخانەی بەریتانیا لە تاران ڕاستە. لە سەروبەندی مانگی موردادی 1321 هەتاویدا دادگایی ئاشکرای پلەدارەکانی شارەوانی سەردەمی ڕەزاشا کە سەرپاز ڕوکنەدین موختاری سەرۆکی شارەوانی سەردەمی ڕەزاشا دەستەیان بوو. گورزێکی دیکە بوو کە دار لە ئابڕووی بنەماڵەی پەهلەوی. لەم ئاگاداریەدا کە نزیکەی 2 مانگ درێژەی کێشا پلەدارانی شارەوانی سەردەمی ڕەزاشا بەهۆی بەشداری و دەستهەبوونیان لە کوشتنی زیندانیە سیاسیەکاندا تاوانبار کران و خودی ڕەزاشایش بە فەرماندەی ئەم کاران ناسێنرا. لە کاتی ئەم دادگاییکردنەدا کابینەکەی سوهێلش ڕووخاو قەوام سەڵتەنەش بەپێی زۆرینەی دەنگی پەرلەمانتاران ڕاستپێدرا بۆ پێکهێنانی کابینەیەکی نوێ. خودی قەوام پۆستی وەزارەتی جەنگیشی لە ئەستۆگرت بە پەیوەستکردنی لەشکرکێشی بە وەزارەتی جەنگەوە بە شێوەیەکی پراکتیکی فەرماندەیی سەرجەم هێزەکانی لە چنگی شادات دەرهێنا. لە ڕۆژی 5 ئازاری 1321 هەتاویشدا فەڕوغی کۆچی دوایی کرد. شا بە تەواوەتی بێیار و یاوەر مایەوە. تەنها هۆکارێک کە لەو کاتە هەستیارەدا بەهانای حەمەڕەزا گەیشت هاتنە ناوەوەی ڕاستەوخۆی ئەمریکەکان بوو بۆ ناوکایەی سیاسی ئێران. دوای بڕیاردانی ئەمریکا بەبوونی بە فەرماندەی کەنداوی فارس 30,000 سەرباز و ئەفسەر و کارناس و تەکنۆکراتی ئەمریکی ڕۆیشتە نێو ئێرانەوە و ئێرانیش لە باتی 2 لەشکری بیانی بوویە داگیرکەری 3 لەشکری وڵاتی بێگانە. بە جێگیربوونی هێزەکانی ئەمریکا لە ئێراندا پێگەی سیاسی ئەمریکا لە ئێرانیش بەرەو هەڵکشان دەڕۆیشت. شاش بۆ دروستکردنی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکیەکاندا پێگەی لەرزۆکی خۆی بە شێوەیەکی باش پتەو کرد. حەمەڕەزاشا دەربارەی پێگەی خۆی و ڕەوشی ئێران لە دەوروبەری ساڵانی دووەمی سەڵتەنەتەکەیدا دەنووسێت داگیرکردنی ئێران لەلایەن هاوپەیمانانەوە و ڕووخاندنی لە ناکاوی ڕژێمە دیکتاتۆریەکەی باوکم مەترسی و ئاڵۆزێکی نوێی لە کۆمەڵگای ئێراندا هێنابوویە بوون. لە ڕووەڵەتدا هاوپەیمانەکانیش سوور بوون لەسەر ئەوەی کە دەسەڵاتداری من لاواز بکەن لەبەر ئەوە وا هەستیان دەکرد کە بەو شێوەی سەڵتەنەتداری خۆیان بەسەر ئێرانەوە ئاسانتر دەبێت. دەستوەردانی تاوناتاوی هاوپەیمانان لە کاروباری سیاسی ئێراندا بە تەواوەتی من و خەڵکی ئێرانیشی هەراسان کردبوو. بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتەش و بیرهێنانەوەی ڕووداوێک وەکو نمونە خراپ نییە. بۆ خۆلادان لەو هەڵاوسانی پارەی کە لەو کاتەدا دروست بوو هاوپەیمانان داوایان کرد کە دەبێت ژمارەیەکی زۆر و زەبەندەی پارەی ئێرانی بۆ ساختکردنەوە و دابینکردنی پێداویستەکانی هاوپەیمانان و بۆ پێدانی خەرجی هێزەکانیان لە ئێراندا پەخش بکرێتەوە. لەبەر ئەوە ئەو داواکاریان بە پێچەوانەی دەستوری وڵاتەوە بوو. هاوپەیمانان داوایان لە قەوارەی سەڵتەنەتی سەرۆکوەزیرانی ئەو کات کرد کە بەبێ ڕەچاوکردنی مادە یاساییەکان و بە هەر شێوەیەک بێ ئەم داواکاریان بۆ ئەنجام بدا. لەبەر ئەوەی کە ئەو لە وەڵامدا وتبووی هەرگیز وەها کارێک شیاو نیە و ناکرێ فشاریان خستە سەری کە پرۆژە یاسایەکی نوێ پێشکەش پەرلەمان بکات و تێیپەڕێنێ. ئەویش لە وەڵامدا ڕایگەیاندبوو کە پێ ناچێت پەرلەمان دەنگ لەسەر وەها پرۆژەیەکی یاسایی بدات. سەرنجامی ئەم گفتوگۆیانە ڕۆژێک باڵوێزی ئینگلیز هاتە لای من و وتی کە ئەو بە ناوی دەوڵەتەکەی خۆی و یەکێتی سۆڤیەت و ئەمریکاوە ئەوە ڕادەگەێنێ کە قەوام مایەی گرنگی پێدانی ئەوانە، بەڵام لەگەڵ ئەو پەرلەمانەی ئێستادا توانای ئەنجامدانی هیچ کارێکیان نییە. هەر بۆیە داوای هەڵوەشاندنەوەی ئەو پەرلەمانەی لە من کرد. ئەمە پێشنیارێکی سەرسوڕهێنەر بوو کە نوێنەری وڵاتێکی بێگانە بە منی دەدا. هەر بۆیە پێشنیازی ناوبراو بە توندی بەرپەرچم دایەوە و پێم وت ئەوە من و گەلی ئێرانە کە دەبێ باوەڕمان بە دەوڵەت هەبێ نەکتۆ، هەرچەندەش کە پێکەوە دۆست و هاوپەیمانین، بەڵام تەنها من و گەلی ئێران دەتوانین لەبارەی هەڵوەشاندنەوەی پەرلەمانەوە بڕیار بدەین. زۆری نەخایاند کە ژمارەیەک ئاژاوەگەر لە تاران ئاژاوەیەکیان نایەوە. ئینگلیزەکانیش کە هێزەکانی خۆیان لە تاران بردبووە دەرەوە بە بیانی کۆتایی پێهێنانی ئاژاوەکە هاتنەوە پایتەخت. بەم شێوەیە هەڕەشیان لە پەرلەمان کرد کە ڕەزامەندی لەسەر داواکاری هاوپەیمانەکان نیشان بدا. ئاماژەی شا بۆ ڕووداوەکانی حەڤەی ئازار کە دووبارە گەڕانەوەی بڕیارێکی حکومەتی سەربازی لە تاران و داخستنی سەرجەم ڕۆژنامەکانی ئەنجامدا، ماوەی زیاتر لە مانگێک لە تاراندا تەنها ڕۆژنامەیەکی دەوڵەت بە ناوی ئەخبار و ڕۆز
چاپ و بڵاو دەکرایەوە تا ئەو کاتەی کە دەنگ لەسەر پرۆژە یاسای نوێی چاپەمەنیەکاندرا لە پەرلەماندا چەند مەرج و کۆت و بەندێک بۆ دەرکردنی ڕۆژنامە و گۆڤارەکان لابرا. تەنها ئەو کەسانە دەیانتوانی مۆڵەتی بڵاوکردنەوەی ڕۆژنامە و گۆڤار وەربگرن کە ئو مەرجانەیان تێدا هەبوو. لەگەڵ ئەو ڕۆژەشدا دەوڵەتەکەی قەوام لە کۆتاییەکانی بەهمەنی 1321 هەتاویدا لە پەرلەماندا دووچاری دژایەتێکی زۆر بوویەوە و لە ڕۆژی 24 بەهمەندا دەستی لە کارکێشایەوە. پەرلەمان دووبارە دەنگی دایەوە بە سوهەیلی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی ئەو کاتی ئێران. ئەویش لە 28 بەهمەندا کابینە نوێەکەی بە پەرلەمان ناسان. لەم کابینەیەدا هەندێک لە پۆستە وەزاریەکان بەم شێوەیە دیاریکرابوون. سوهەیلی سەرۆکوەزیران، ساعد وەزیری دەرەوە، ئەلهیار ساڵح وەزیری دارایی، سەهبەت ئەمیر ئەحمەدی وەزیری جەنگ، عەلی ئەزغەر حیکمەت وەزیری داد، دکتۆر سیاسی وەزیری فەرهەنگ و ڕۆشنبیری، عەبدولحسین هەژیر وەزیری ڕێگاوبان. سوهەیلی لەم کابینە نوێیدا پرۆژە یاسایەکی پێشکەش بە پەرلەمان کرد کە تیایدا دکتۆر میلی سپووی وەک بەڕێوەبەری سەرجەم دارایی ئێران دیاری کردبوو. دوای نزیکەی مانگێک خوێندنەوەی بۆ کردنی سەرجەم لە پەرلەماندا دەنگی لەسەردرا. دوای پەسەندکردنی پرۆژە یاساکە دکتۆر میلی سپوو دەسەڵاتێکی لە ڕادەبەدەری پێدرا بۆ چاکسازی لە بواری دارایی ئێراندا. ئەویش ژمارەیەک زۆر ڕاوێژکاری ئەمریکی لە پلە باڵاکانی دارایی و ئابووری وڵاتی ئێراندا دامەزراند. دامەزراندنی ڕاوێژکارانی دارایی و ئابووری ئەمریکا لەگەڵ ڕاوێژکارانی سەربازی ئەمریکادا یەکی گرت. سەرهەنگێکی ئەمریکی بە ناوی شوارتسکف کە دواتر بە پلەی ژەنڕاڵی ڕۆڵێکی گرنگی بینی لە کودەتای 19 ئابی 1953 زاینی بەرامبەر بە 28 مردادی 1332 هەتاویدا بە ناونیشانی ڕاوێژکاری ژاندارمیری و ئەمریکیەکی دیکەی تریش بە ناوی تیمر مرن بە ناونیشانی ڕاوێژکاری شارەوانی دامەزرا. لە مانگی تیری 1322 هەتاویدا عەشایەرەکانی فارس واتە شیراز دەستیان بە شۆڕش کردو. لە سیمیرم گورجێکی توندیاندا لە کۆڵەکەی هێزی ڕەوانەکراوی ناوەند. هاوپەیمانان ئەم شۆڕشیان بە چالاکی سیخوڕی ئەڵمانیەکانی نێو عەشایەرەکان لە قەڵەمدا ڕادیۆی لەندەن لەو بارەیەوە وتی لە کاتی گرتنی ئێران لەلایەن هێزێکی هاوپەیمانانەوە ژمارەیەک لە سیخوڕە ئەڵمانیەکان خۆیان شاردەوە و ئێستا لە نێو عەشایەرەکانی باشووری ئێراندا سەرگەرمی ئەنجامدانی چالاکین. ڕادیۆی لەندەن وەک زەمینە سازیەک بۆ هەڵوێستەکانی دواتری هاوپەیمانان وتی ئەنجامدانی کاری تێکدەرانەی لە دامەزراوە نەوتیەکانی باشوور و ڕێگاکانی ئاسندا لەلایەن ئەم سیخوڕانەوە بە دوور نازاندرێت. ژرار دوویلیا ئاماژە بە چالاکیەکانی دوو سیخوڕی ئەڵمانی دەکات لە ئێراندا. دوای داگیرکردنی ئێران لەلایەن هاوپەیمانەکانەوە دەنووسێت یەکی لە چالاکترین سیخوڕەکانی ئەڵمانیا لە ئێران ناوی شۆڵتز بوو کە لە پێش هێرشەکانی هێزی ڕووس و ئینگلیز بۆ سەر ئێران لە ئەبرێز سەرقاڵی چالاکی بوو. ژرار دوویلیا ئاماژە بە چالاکیەکانی دوو سیخوڕی ئەڵمانی دەکات لە ئێراندا. دوای داگیرکردنی ئێران لەلایەن هاوپەیمانانەوە دەنووسێت یەکی لە چالاکترین سیخوڕەکانی ئەڵمانیا لە ئێران بە ناوی شۆڵتز بوو کە لە پێش هێرشکردنی هێزەکانی ڕووس و ئینگلیز بۆ سەر ئێران لە تەبرێز سەرقاڵی چالاکی بوو. پێدەچێت کە لێپرسراوی ناوەوەی سۆڤێت بوو بێت لە ڕێگای سنوورەکانی ئازربایجانەوە. پێش ئەوەی کە هێزەکانی سۆڤێت بچنە نێو شاری تەبرێزەوە لەو شارە هەڵهات و ڕۆیشتە شاری تاران. لەوێش خۆی نەگرتووە و لەگەڵ هاوسەرەکەیدا بەڕێکەوت بۆ ئەفغانستان، بەڵام لەگەڵ هاوسەرەکەیدا لە سنووری ئەفغانستان دەستگیر کران و گەڕێنرانەوە بۆ شاری تاران. شۆڵتز سەرکەوت لە هەڵاتن لە دەستی چاودێرەکان و ئەمجا لەگەڵ هاوسەرەکەیدا بەرەو باشوور کەوتنەڕێ. لەوێ ڕۆیشتە نێو هۆزی قەشقائی و پاشماوەیەک سیخوڕێکی دیکەی ئەڵمانی کە ناوی فرانتز مایر بوو پەیوەست بوو پێوە. ژرار دەنووسێ ئینگلیزەکان بە ناتەواوی چالاکیەکانی ئەم دوو کەسەیان خستبووە ژێر چاودێریەوە، چونکە دەیانزانی کە ئەم دوانات دەیانەوێت شۆڕشێک لە نێو هۆزەکانی باشووردا دروست بکەن و سوودیان لێوەربگرن بۆ بێهێزکردنی دەسەڵاتی ناوەند، بۆ ئەوەی زەمینە سازیەک بۆ دەستوەردانە نێو کاروبارە نێوخۆیەکانی ئێران فراهەم بێنن. بەپێی نووسینەکەی ژرار و ئەوەی کە لە دواتردا ڕوویدا، ئەوە هەڵ ئەهێنجرێت کە ئینگلیزەکان ئاگیان لە شوێن و دانیشتن و وردەکاری چالاکیەکانی سیخوڕە ئەڵمانیەکانی نێو ئێران بووە. شۆڵتز و مایر بەبێ ئەوەی کە خۆیان ئاگیان لێبێت بووبوونە جێبەجێکاری بەرنامەکانی ئینگلیز لە ئێراندا. لەبەر ئەوە دەستکەوتێک کە لە شۆڕشی قەشقائیەکان و ڕەشکوشکردنی سەربازانی ئێرانی
لە سمیرمدا بەدەست هات لاوازکردنی دەوڵەتی ئێران و زیادکردنی دەستوەردانەکانی بەریتانیا بوو لە کاروبارە نێوخۆیەکانی ئێراندا. لەبەر ئەوە شۆڵتەز و مایەریش ئازاد بوون لە پەیوەندیکردن بە ئێرانیەکانەوە بۆ ئەوەی لە ڕێگای ئەوانەوە لایەنگرانی ئەڵمانیا بناسنەوە و لە کاتی خۆیدا دەستگیریان بکەن و ئەم بەرنامێشیان لە سەرەتاکانی مانگی شەهریوەری 1322 هەتاویدا جێبەجێ کرد. لە ژمارەیەکی گۆڤاری خواندنیهادا لە ڕۆژی 19 شەهریوەری 1322 هەتاویدا باسێکی پوختی زیاتر لە حەولاپەڕی تایبەت کرابوو بەڕووداوی دەستگیرکردنی 180 کەس لە پیاوانی سوپا و لەشکر و ئەندازیاران و کارمەندانی ڕێگای ئاسن لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە. لە هەمان ژمارەی گۆڤارەکەشدا ڕاگەیەندراوێکی وەزارەتی ناوخۆ لەبارەی هۆکاری دەستگیرکردنەکەیانەوە بڵاوکراوەتەوە کە ئەمە دەقەکەیەتی. ڕاگەیەندراوی وەزارەتی ناوخۆ هەمووان ئاگادار دەکاتەوە کە لەم دواییەدا تۆڕێکی ئەڵمانی کە بە مەبەستی سیخوڕی و دروستکردنی دووبەرەکی و دابشکردنی کۆمەڵگا کە بە کرێگیراوە ئەڵمانیەکانیان لە پشتەوە بووە بە شێوەی نائاسایی لە ئێراندا نیشتەجێ بووبوون ئاشکرا کراوە. ئەوەش زانراوە کە ئەم تۆڕان لە بیری ئامادەکردنی شۆڕشێکی چەکداریدا بوون دژی دەوڵەت و هەروەها ویستویانە پرد و تونێلەکانی هێڵی ئاسن وێران بکەن و پەیوەندی ڕێگاکانی گواستنەوە بپشڕێنن بۆ ئەوەی ڕێگر بن لە بەردەم گواستنەوەی کاڵا سەربازیەکانی هاوپەیمانان لەگەڵ ئەوەشدا پێویستیەکانی گواستنەوەی ئێرانیش پەک بخەن. سەرنجام لە ئێراندا پەشێوی لە ڕەوشی ئاسایشی وڵاتدا دروست بکەون و ڕێکەوتنا هاوکاریەکانی نێوان ئێران و هاوپەیمانان بدەن بە یەکدا. بەداخەوە گومان دەکرێت کە ژمارەیەک ئێرانیش لەم کارەدا بەشداریان کردو و هاوکاری کاری ئەڵمانیەکان بوون لەبەر ئەوە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی وڵات و ئەو بەڵێنەی کە ئێران داویەتی لە جێبەجێکردنی پەیماننامەی هاوپەیمانیدا هەنگاوی بۆ دروستکردنی ئەم کەسانە هەڵهێناوە بۆ ئەوەی لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. جاداوا لە هەموو ئەو کەسانە دەکەین کە ئاگادارن لەبارەی چالاکی ئەو تۆڕە یان هەر ناوچەیەکی دیکە کە ئەڵمانیەکان تێیدا پارێزراون لە بەدواداچوون لەلایەن دەوڵەتەوە ئیدارەی گشتی شارەوانی ئاگادار بکەنەوە. وەزارەتی ناوخۆ شیاوی وەبیرهێنانەوەیە کە دەستگیرکردنی پیاوان و ئەفسەرانی ئێرانی و ئەندازیاران و کارمەندانی ڕێگاکانی ئاسنی دەوڵەتی ئێران ڕاستەوخۆ لەلایەن سەربازانی بەریتانیەوە بەبێ ئاگاداری پێشووتری دەوڵەتی ئێران دەستی پێکرد. دەستگیرکردنەکەشیان لێوان لێو بوو لە ئەشکەنجەدان و سوکایەتی پێکردن بەڕادەیەک کە ئەندازیارانی ڕێگاکانی ئاسن لە ژووری کارکردنیاندا دەستگیر کراون وەکە لە بچیان لەدەست کراوە و ژمارەیەکی تایبەتی دەدرا لە پشتیان و سواری سیارەی سەربازی دەکران و دەبرانات دەرەوەی تارانەوە. گۆڤاری خواندنیها دوای ئاماژەدان بۆ ئەم بابەتە دەنووسێ بۆ پێوشوێنگرتنی ئەم هەواڵە ئەنجومەنی دەوڵەت کۆبوونەوەیکی ئەنجام داوە و ئەم بابەتەی گەیاندا باڵوێزی ئینگلیز و ئەمریکا و سۆڤێت داوای ئەوەی لێکردن کە ئەگەر چاودێری بیانی لە هەر کەسێک بەگومانن چاوەڕێ بکەن تا لە ڕێگای دام و دەستگانێ خۆیەکانەوە هەنگاو بۆ دەستگیرکردنیان هەڵبگیرێت. سەرنجام نووسراوێک لەلایەن دەسەڵاتدارانی ئینگلیزی و ئەمریکیەوە لەبارەی ئەوانەی کە گومانیان لەسەرەت دەدرێت بە دەوڵەتی ئێران دواتر ژمارەیەکی زۆر لە ڕێگای کارمەندانی شارەوانیەوە دەستگیر دەکرێن و دەست بەسەر دەکرێن. گۆڤاری خواندنیها ئەوەش دەنووسێت کە ڕاستپێدراوانی شارەوانی بۆ گرتن و دەست بەسەرکردنی ئاغای سەید ئەبولقاسمی کاشانی ڕۆیشتونەتە سەرماڵی موشار ئیلەیهی بەڵام ئەو لە ماڵ نەبووە. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە بوویە هۆی ئاڵۆسکاندنی بازار و سەرنجام بازارەکان وەک ناڕەزاییەک دوکانەکانیان داخست. بە هەر حاڵ ماڵەکەی ئەو لە ژێر چاودێری کارمەندانی شارەوانیدا بوو. ئەو نووسراوی کە لەلایەن دەسەڵاتدارانی بیانیەوە درابوو بە دەوڵەتی ئێران بۆ دەستگیرکردنی گومان لێکراوەکان ناوی 180 کەس بوو کە 28 کەسیان ئەفسەرانی لەشکر بوون. وەزارەتی جەنگ دوو کاتژمێردوای ئاگادارکردنەوەی لەبارەی هاوکاریکردن لەگەڵ دەسەڵاتداران و هاوپەیماناندا دەستی کرد بە دەستگیرکردنی ئەفسەرە ناوبراوەکان و لە باشگەی سەربازاندا دەستگیری کردن. دە لە ئەفسرە دەستگیرکراوەکان دانیشتووی تاران بوون و دەنەفەرەکەی دیکەشیان لە ئەسفەهان و کرماشاندا بوون. بەپێی ئاگاداریەکان کۆلۆنێل پیوسی ئینگلیزی لە بارەگای لەشکردا سەردانی تیمسار سەرتیب ڕزم ئارای کردووە. گفتوگۆیان لەبارەی ڕووداوەکانی سەرەوە کردووە. ئەوەش بیسراوە کە ڕزم ئارای سەرۆکی بنکەی لەشکری وەک دەربڕینی ناڕەزاییەک لە دژی ئەم جۆرە دەسوەردانانەی هاوپەیمانان کە دژی سربەخۆی بوونی دەوڵەتی ئێرانە دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش بە وەزارەتی جەنگ کردووە.
سەرنجام ئەنجومەنی دەوڵەت بۆ گفتوگۆکردن لەم بارەیەوە کۆبوونەوەیەکی ئەنجامدا بەپێی زانیاریەکانی دەوڵەتی ئێران سەرقاڵی گفتوگۆ دەبێت لەگەڵ دەسەڵاتدارانی بیانیدا و دەبێت ئەم کارانە ئەنجام بدرێن. یەکەم، بەڵگەی پێویست بۆ دادگاییکردنی دەستگیرکراوەکان پێشکەش بکرێت. دووەم، لە کاتی ساغبوونەوەی هەبوونی دەستی هەر کەسێک لە هەر تاوان و خراپەکاریەکدا پێویستە لە ئێران و لە دادگایەکی ئێرانیدا لێکۆڵینەوەیان لەگەڵ ئەنجام بدرێت. هەروەها خواندنیها لەبارەی بڵاوبوونەوەی ناوی دەستگیرکراوەکانەوە دەنووسێ بەپێی زانیاریەکان دەرکەوتووە کە بڕیاری دەستگیرکردنی ئەو کەسانە لەلایەن هەردوو باڵوێزخانەی بەریتانیا و رووسیاوە بووە. ئەم بەڵگە و تاوانبارکردانەش لە هەمان نووسینەکانی فرانتز مایەری ئەڵمانیەوە بەدەست هاتووە. مایەریش هەمان ئەو کەسەیە کە چەند هەفتەیەک پێشووتر لە شاری تاراندا دەستگیر کراوە و ناسراوە کە سەرۆکی سیخوڕا بەکرێگیراوە ئەڵمانیەکانی ناو ئێرانە. لە پێش دەستگیرکردنی مایەریش هەواڵێک لە ناو خەڵکیدا بڵاو بوویەوە کە سەرگوردێکی هێزی ئاسمانی ئەڵمانی بەناوی شۆڵتس لە نێو خاکی قەشقائیەکاندا کار دەکات، بەڵام دەوڵەت لەم بارەیەوە پێدەنگی هەڵبژاردووە. دواتریش دەنگۆیەک بڵاو بوویەوە کە 4 پەڕەشوتەوانی ئەڵمانی لە خاکی قەشقائیەکاندا دابەزیون و چەک و پێداویستی گرنگ و پارەیان بۆ سەرگورد شۆڵتس هێناوە و دەوڵەتیش هیچ ئاگاداریەکی بە خەڵکی نەداوە. سەرنجام عەلی سوهەیلی سەرۆکوەزیرانی ئێران لە دانیشتێکی تایبەتی ڕۆژی پێنجشەممەی 10 شەهریوەری 1320 هەتاوی پەرلەماندا ڕوونکردنەوەیەکی لەبارەی ڕووداوی دەستگیرکردنی ژمارەیەک لە پیاوان و ئەفسەرانی لەشکر و کارکەرانی ڕێگای ئاسنی ئێران داوە. گۆڤاری خواندنیها کورتەیەک لەو ڕوونکردنەوەیە لە ڕۆژنامەکانی ئەو ڕۆژگارانەوە بڵاو کردوتەوە و دەنووسێت سەرەتا لەبارەی دەستگیرکردنی کەسانێک کە لە ناوەندی ڕێگای ئاسن و هەندێک لە وەزارەتخانەکانەوە ئەنجام درراوە داوای ڕوونکردنەوە لە جەنابی سەرۆکوەزیران کراوە کە بەپێی زانیاریە زانراوەکان دەستگیرکردنی ئەوانە لەلایەن سەربازانی بیانیەوە ئەنجام دراوە و دەبێت بێتە مای دەربڕینی ناڕزایی. سوهەیلی سەرۆکوەزیر ڕوونکردنەوەی داوە کە لە ناوەندی ڕێگای ئاسندا چەند کەسێک لە ئەندازیارە بیانیەکان لەلایەن بەرپرسە بیانیەکانەوە دەستگیر کراون و ئەوانی دیکە کە گومانیان لەسەر هەبووە لە ڕێگای ئیدارەی شارەوانی و وەزارەتی جەنگەوە دەستگیر کراون. ئەم دەستگیرکردانەش لە ئەنجامی پێو شوێنگرتنی دەستگیرکراوێکی ئەڵمانیەوە بووە کە ماوەیەک پێشتر لە تاراندا دەستگیر کراوە. ئاغای سەرۆکوەزیران زیاتر ڕوونی کردەوە کە ماوەیەک پێشتر 3 پەڕەشوتەوانی چەتربازی ئەڵمانی بە فڕۆکەیەک هاتوونە تا قەشقائی و لەوێ دابەزیون. هەندێک ئامێری تەقینەوە و سندوقی بەسراویان پێبووە کە بەپێی لێکۆڵینەوەکان ئەم پەڕەشوتەوانانە پەیوەندیان لەگەڵ ئەو ئەڵمانیانەدا هەبووە کە لە ئێران بوون و لەم دوایانەشدا یەکێکیان لە تاران لێ دەستگیر کراوە. دوای کۆتایی هاتنی ڕووداوەکانی قەشقائی 3 پەڕەشوتەوانەکە لەوێ ڕۆیشتون و کەرەسەکانی تەقینەوەکانیشیان لەگەڵ خۆیاندا بردووە کە بۆ تەقاندنەوەی پردو تونێل و بینا گرنگەکان بووە کە ئەمەش لە کاتی ئاشکرابوونی کێشەکان و پێو شوێنگرتنیاندا بووە. لە هەمان ژمارەی گۆڤاری خواندنیهادا ناوی دەستگیرکراوەکان بڵاوکرایەوە کە لە نێوانیاندا چەندین پلەداری دەوڵەتی پێشووی تێدا بۆ وەک دکتۆر مەتین دەفتەری سەرۆکوەزیری پێشوو، دکتۆر سەجادی وەزیری پێشووی ڕێگاوبان، مسەوی زادا سەرۆکی دیوانی تاوانەکان، عەلی هەیئەت سەرۆکی لقی دیوانی باڵای وڵات و ژمارەیەک لە بەرپرسانی لەشکر وەکو سەر لەشکر ئاق ئولی، سەر لەشکر پورزەند، سەرتیب کوپاڵ و پلەدارانی ڕێگای ئاسنی دەوڵەتی ئێران وەک ئەندازیار جەعفەر شەریف ئیمامی، ئەندازیار ناسیح فاتیق، ئەندازیار داود ڕەجەبی و چەند ڕۆژنامەنووسێکی وەکو خەسرە و ئیقبال بەڕێوەبەری ڕۆژنامەی نەبەرد، جیهانگیر تەفەزولی بەڕێوەبەری ڕۆژنامەی ئێرانما، هەروەها دوای بڵاوبوونەوەی ئەم لیستە چەندین کەسی دیکە دەستگیر کران کە لە نێوانیاندا ئایەتوڵڵا کاشانی و سەرلەشکری زاهیدی فەرماندەی لەشکری ئەسفەهان و حەبیبوڵڵا نەوبەخت پەرلەمانتاری خولی 13یەمی پەرلەمان دەبیندران. سەرلەشکر زاهیدی دوای دەستگیرکردنی دوورخرایەوە بۆ فەڵەستین. ئایەتوڵڵا کاشانی و حەبیبوڵڵا نەوبەخت هەتا کۆتایی هاتنی جەنگ لە نێو زیندانەکانی هاوپەیماناندا مانەوە. لە هەڵبژاردننی خولی 4یەمی پەرلەماندا ئایەتوڵڵا کاشانی وەک نوێنەری تاران بۆ پەرلەمان هەڵبژێردرا، بەڵام بەرنامەکانی ئەو لە ناو پەرلەماندا پێشکەش نەکران و ئینگلیزەکانیش بۆ ئەوەی هیچ ڕێگایەک بۆ ئازادکردنی نەهێڵنەوە ئایەتوڵڵا کاشانیان گواستەوە بۆ زیندانی لەشکری سوور لە شاری ڕشت. هەرگیز هۆکاری ڕاستەقینەی ئەم کەسانە ئاشکرا نەکرا لەبەر ئەوە کاریان نەگەیشتا دادگاییکردن،
بەڵام تاکە شتێکە لە دەستگیرکراوانی وەکو خوا خۆشببوو ئەندازیار ناتیق و جیهانگیر تەفەزولین بیست تەنها بەڵگەیەکە کە بەدەستی هاوپەیمانانەوە بووە لیستێک بووە کە لە کاتی دەستگیرکردنی مایەری سیخوڕی ئەڵمانیا لای ئەو دۆزراوەتەوە. ئیدی هیچ بەڵگەیەکی بڕوا پێکراو بۆ دادگاییکردنی ئەو دەستگیرکراوانە لە بەردەستان نەبووە. خوا خۆشببوو ناتقی کە پەیوەندیەکی تایبەتی لەگەڵ نووسەردا هەبووە دەیوت من حاشا لەوە ناکەم کە لەگەڵ ئەندازیارە ئەڵمانیەکاندا کاتێک لە ڕێگەی ئاسندا کاریان دەکرد پەیوەندیەکی نزیکم هەبوو بێ. لەبەر ئەوە ئینگلیز و ڕووسم بە دوژمنی ئێران دەزانی لەگەڵ ئەڵمانیەکانیشدا کە دوژمنی وڵاتەکەی ئێمە بوون سەرکارێکم هەبوو بەڵام مایەرم نەدەناسی ئەگەریش ناوی من و دۆستەکانم لە لیستەکەی ئەودا بووە لەو ڕۆوە بووە کە دوژمنانی ئینگلیز و ڕووس یان هەوادارانی ئەڵمانیا بەویان داوە بۆ ئەوەی لە کاتی پێویستدا پەیوەندی لەگەڵ ئێمەدا دروست بکەن. دەیانەوێت پەیوەندی بە هەندێک لە ئەفسەرانی لەشکرەوە هەبووە بەڵام پەیوەندی لەگەڵ ئێمەدا نەبووە لەوانەیە هەلێکیشی بۆ نەڕەخسا بێت. ئینگلیزەکان لە مانگی مێری ساڵی 1322 هەتاویدا دوای ئەوەی کە سەید زیائەدین تەباتەبایی زیاتر لە 20 ساڵ لە فەڵەستین لەژێر چاودێری خۆیاندا ژیانی بەسەر برد هێنایانەوە بۆ ئێران. حەمەڕەزا شاش هەستی بە گومانی خراپی ئینگلیزەکان کردبوو لە بەرامبەر خۆیدا هەر بۆیە گەڕانەوەی زیائەدین و ئەو پێشوازیە بێوێنەیە کە لەلایەن لایەنگرەکانیەوە لێکرا بە مەترسیەکی دیکەی بۆ سەر خۆی دەزانی. هەندێک لە سیاسەتمەدارە دژەکانی زیائەدین وەکو قەوام سەڵتەنە کە لە دەورانی کودەتاکەیدا چەرمەسەریان بەدەستی ئەو بینی بوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان لە ڕێگای پیاوەکانیانەوە حەمەڕەزا شایان ئاگادار دەکردەوە کە سەید زیائەدین کاندیدی ئینگلیزەکانە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران و ئەگەریش ئەو بەوە ڕازی بێ کە زیائەدین ببێ بە سەرۆکوەزیران ئەوە ئیدارەی کاری تەواو دەبێت. دەستپێکی ئەم بەرنامەیە هەڵبژاردننی سەید زیائەدین بوو بە نوێنەری خەڵکی شاری یەزد بۆ پەرلەمانی خولی چواردەیەم. لەم نێوەندەدا هەلێکی زێڕین بۆ حەمەڕەزا شا ڕەخسا بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی بکە بە هاوپەیمانانەوە و پێگەی سەڵتەنەتی خۆی جێگیر بکە. یەکەمین کۆنفرانسی سەرانی هەر سێ دەوڵەتە زلهێزەکە ئەمریکا، بەریتانیا، سۆڤێت لە نیوەی یەکەمی ئازاری 1322 هەتاویدا لە تاران بەسترا. ئێرانیش بەر لە بەستنی ئەم کۆنفرانسا بە ڕاگەیاندنی جەنگ لەگەڵ ئەڵمانیا و خۆ پەیوەستکردنی بە هاوپەیمانانەوە پێگەیەکی بەهێزی پەیدا کردبوو. حەمەڕەزا شاش دەربارەی ڕووداوەکانی ئەم کۆنفرانسە و دیدارەکانی خۆی لەگەڵ سەرانی هەر سێ وڵاتە زلهێزەکە بەم شێوەیە دەنووسێ. لە مانگی نۆڤەمبەری 1943 زاینیدا کۆنفرانسی مێژووی تاران بە بەشداری ڕۆزفێلد سەرۆکی ئەمریکا و ستالین سەرۆکی سۆڤێت و چەرچڵ سەرۆکی بەریتانیا بەسترا. ڕۆزفێلد بە هۆکارێکی نەزاندراو لە باڵوێزخانەی سۆڤێتدا کە شوێنی حەوانەوەی ستالین بوو نیشتەجێبوو بوو. چەرچڵیش لە باڵوێزخانەی بەریتانیا کە دوای تەواوبوونی بەستنی کۆنفرانسەکە دەچووەوە بۆ باڵوێزخانەی ناوەند و لەوێ نیشتەجێ دەبوو. ڕۆزفێلد بەهۆی لاوازی میزاجیەوە واتە ناساغی توانای ئەوەی نەبوو کە لە شوێنی حەوانەکەی خۆیدا بشێتە دەرێ. ئەم بابەتە ڕەوشێکی سەرسوڕهێنەری هێنابوویە بوون. لەبەر ئەوە من ڕۆیشتم بۆ دیداری ئەو لە باڵوێزخانەی سۆڤێت. ئەمە لە کاتێکدایە کە خودی ستالین هاتبوو بۆ دیداری من. سەرجەم دانیشتەکانی کۆنفرانسەکە لە باڵوێزخانەی سۆڤێتدا دەبەسترا. تەنها جارێک نەبێ کە چەرچڵ بەهۆی ساڵیادی ڕۆژی لەدایکبوونەوە میوانداریەکی لە باڵوێزخانەی بەریتانیا ڕێکخست بوو. لەگەڵ ئەوەی کە ئێران لە کۆنفرانسی ئەو سێ دەوڵەتەدا ڕۆڵی نەبوو من یەکەیەکە گفتوگۆم دەکرد لەگەڵ سەرانی ئەو سێ دەوڵەتەدا بە تایبەتی ستالین لە کاتی دیدارەکانی لەگەڵ مندا بەڕێز و یاسا پارێز بوو. ئەو بەڕواڵەت وا دەردەکەوت کە دەیەوێ یادگاریەکی باش لەبارەی خۆیەوە لە بیرەوەری مندا بەجێبهێڵێ. تەنانەت پێشنیازی بەخشینی نزیکەی 1000 تانکی T-34 و پۆلێک فڕۆکەی جەنگی پێدام. لەو کاتەدا لەبەردەم بابەتی جەنگێکی سەختی نوێدا بووین لە کەنداودا زۆری نەما بوو کە بە پێشنیازەکەی ڕازی ببم. بەڵام چەند هەفتەیەک دواتر کە لە وردەکاریەکانی ئاگادار بووین دەرکەوت کە ئەو دیاری و بەخشینانە بە چەند مەرجێکی قورس و توند پێچراونەتەوە. بەو شێوەیە دەبوو ئەفسەر و پلەدارانی ڕووس لەگەڵ ئەو دیاریانەدا بێنە وڵاتی ئێرانەوە. دەبوو شوێنی وەستانی تانکەکان تەنها لە شاری قەزوین و فڕۆکە جەنگەکانیش لە شاری مەشهەددا بن و هەتا کۆتایی هاتنی ماوەی خولی فێربوونی ئێرانیەکان کە ماوەکەیان دیاری نەکردبوو دەبوو تانک و فڕۆکەکان لەژێر چاودێری ڕاستەوخۆی لەشکری ڕووسیادا بێت و فەرمان لە مۆسکۆ وەربگرن.
هەڵبەتە نەک تەنها نەمتوانی دیاری ستالین بەو مەرجانە پەسەند بکەم، بەڵکو ئەگەر وەها پێشنیازێک لەلایەن هەر وڵاتێکی دیکەشەوە بووایە بە دڵنیاییەوە پەسەندم نەدەکرد. هەر بۆیە دوای سوپاسگوزاری داوای لێبوردنم کرد لە قبوڵ نەکردنی ئەو دیاریانە. لە درێژەی کۆبوونەوە گفتوگۆکانماندا لەگەڵ ڕۆزفێلدا ئەوەی دەردەخست کە دوای کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتیەکەی کۆماری ئارەزوومەندە کە بە ناونیشانی پسپۆر بەدی کۆمێنتکردنی جەنگەکان بگەڕێتەوە بۆ ئێران. ئارەزوومەندی ئەو بۆ ئەو بەشا بۆ هەمووان ئاشکرا بوو و ئەو سۆز و تاسەی کە ئەو هەیبوو بۆ گفتوگۆ لەم بارەیەوە ئەوەی دەردەخست و بەڵگەی ڕاستی وتەکانی ئەو بوو. بە بۆچوونی من ڕۆزفێلد کەسێکی ڕۆژئاوایی زیرەک و بەجەستە دێتە پێش چاو و عاشق و زانا و دانا و پەرێشان و دڵفرێنی ئێران و فەرهەنگی ئەم سەرزەمینە بوو. لەگەڵ ئەوەی کە بە تەواتی دژی هەندێک لایەنی سیاسی دەرەوەی ڕۆزفێلد بووم، بەڵام لە هەندێک ڕووی دیکەوە بە چاوی ڕێز و خۆشەویستیەوە لێم دەڕوانی. زۆر بەداخەم کە مەرگی لە ناکاوی ئەو هەلی بەدیهێنانی ئەو ئارەزووە کە بۆ ئێمەش سوودی هەبوو نەڕەخسان. کاتێک کە خەڵکی ئێران ئاگاداری دەقی ڕاگەیەندراوەکەی کۆنفرانسی تاران و ڕۆزفێلد و چەرچڵ و ستالین بوون، زۆر شادومان بوون. لەبەر ئەوە بە ملیۆنان کەسی ئەم وڵاتە لە ڕەوشی خراپی ئابووری خۆیاندا کەمێک باشتر بوون و حەپەسا بوون کە ئایا دوای تەواوبوونی جەنگ دووبارە ئازادی لە دەستچویان بۆ دەگەڕێتەوە یان نا. ڕاگەیەندراوەکەی تاران کە لە ڕۆژی 1 دیسەمبەر بەرامبەر بەدەی ئازەری 1320 هەتاویدا دەرکرا بەهۆی ئەو ڕووداوانەوە کە دواتر ڕوویاندا ئەوەندە گرنگە کە بەشێک لە ڕستا ڕاگەیەندراوەکان لێرەدا بخەینە ڕوو. دەوڵەتانی ئەمریکا و بەریتانیا و سۆڤێت داندەنێن بە هاوکاریەکان کە دەوڵەتی ئێران ئەنجامی داوە بۆ بەرەو پێشچوونی شەڕە دژی دوژمنانی هاوبەش، بە تایبەتی ئەنجامدانی ئەو ئاسانکاریانەی کە بە پێی هەستان لە گواستنەوەی کەلوپەلی پەیوەست لە ناوچەکانی نێوان دوو دەریاوە بۆ یەکێتی سۆڤێت. هەرسێ دەوڵەتی ناوبرا و بڕوایان بەوە هێناوە کە ئەم جەنگە چەرمەسەری تایبەتی لە ئابووری لە ئێراندا دروست کردووە. هەرسێ دەوڵەتی ناوبرا و بڕوایان بەوە هێناوە کە ئەم جەنگە چەرمەسەری تایبەتی ئابووری لە ئێراندا دروست کردووە و ئامادەی خۆیان دەربڕی بۆ هەموو جۆرە هاوکاریەکی ئابووری کە لە توانادا بێت بۆ وڵاتانی ئێران. دەوڵەتانی ئەمریکا و بەریتانیا و سۆڤێت هاوڕان لەگەڵ دەوڵەتی ئێراندا بۆ پاراستنی سربەخۆیی و سنوورەکان و فەرمانڕەوایی لە ئێراندا و بۆ بەشداری دەوڵەتی ئێران لەگەڵ سەرجەم میلەتانی لایەنگری ئاشتی سوور بوون لە سربەخۆیی ئاشتی نێودەوڵەتی و ئاسایش و خۆشگوزەرانی دوای جەنگ بە پێی بڵاوکراوەکانی ئەتڵانتیکێک کە هەر چوار دەوڵەتەکە پەسەندیان کردووە. هەر کەسێک ئەم دەستەواژە ئومێد بەخشانەی دەخوێندەوە نزیکبوونەوەی سەرکەوتنی هاوپەیمانانی دەبینی، لەوە دڵنیا دەبوو کە سەردەمی ناڕەحەتی نیشتیمانەکەی من ڕوو لە ئاوابوونە. بەڵام ڕووداوەکانی ڕابردوو لە بەرامبەر ئەوەی کە دوای ئەوە چی ڕوودەدا مای گرنگی پێدان نەبوو. هەر لەبەر ئەوە لە باتی ئەوەی کە سەردەمی پەروەردە و فێرکردنی من بۆ سەڵتەنەتداری کۆتایی پێبێت کەچی پێی دەنایە قۆناغێکی دژوارترەوە. ئەوەی مای سەرسوڕمانە لەوەی کە حەمەڕەزا شا دەربارەی کۆنفرانسی تارانە و نووسیوێتی بێدەنگێتی لەبارەی چەرچڵ و ڕەوشی ئینگلیزەکان لەو کۆنفرانسەدا. دواتر کارانجای ڕۆژنامەنووسی هیندی کە چەند گفتوگویەکی دەربارەی ئێران و یادگاریەکانی شا لە ڕابردوودا لەگەڵ حەمەڕەزا شادا ئەنجامداوە، چەندین پرسیاری دەربارەی کۆنفرانسی تاران و سەرازنی سێ وڵاتە زلهێزەکان لە شا کرد. لە وەڵامدا شایش کەم و زۆر هەمان ئەو شتانەی کە لە کتێبەکەیدا نووسی بووی بۆ ئەویشی دووبارە کردوتەوە. بەڵام ڕۆژنامەنووسا هیندیەکە کە ئاگای لە بێدەنگیەکانی شا هەبوو دەربارەی چەرچڵ بۆیا گوتی لەبارەی دیدارت لەگەڵ چەرچڵدا شتێکی وەهات نەوتووە. شا لە وەڵامداوتی لە کاتی پێشتر ئەوم لە کاتی بەجێهێشتنی تاران لە سەردانم بۆ مۆسکۆ لە ساڵی 1942 زاینی بینی بوو و لە کاتی بەستنی کۆنفرانسەکەی تارانیشدا سەردانم کرد. ڕۆژنامەنووسە هیندیەکە بە سەرسوڕمانەوە پرسی چۆنی سەردانی ئەویشت لە باڵوێزخانی سۆڤێتدا کرد؟ شا وەڵام دەداتەوە ئۆه بەڵێ ئەوە زەحمەتی بەخۆی نەدا بۆ بینینی پادشای میواندار بێت بۆ شوێنی حەوانەوەی من. کارانجای پرسی لەبارەی چیەوە گفتوگۆتان کرد؟ شا دەڵێ من چاوەڕی ئەوم نەدەکرد کە بۆ چوونەکانی دڵی خۆی لەگەڵ مندا باس بکە، ئەوەی کە ئەو دەویست دابشکردنی ئێران بوو بۆ دوو بەشی دەسەڵات لە نێوان ڕووس و ئینگلیزە. پێشم وایە کە ئەو لەم بابەتەدا لەگەڵ ستالیندا هاوڕا بوو. هەر لەم چاو پێکەوتنەدا شا بابەتێکی نوێی دەربارەی گفتوگۆکانی خۆی و ستالین ئاشکرا کردو و دەڵێ بۆ ئەوەی ستالین من دڵنیا بکاتەوە دەربارەی مەبەستە سیاسیەکانی خۆی لە ئێران داوتی لەبارەی ئێمەوان نیگەران مەبە، کۆمۆنیست تا 50 بۆ 6 ساڵی دیکە بەلای ئێوەدا نایە. دڵنیاکردنەوەی چارەنووس ئەوەیە کە شا لە دیدارەکەیدا لەگەڵ ڕۆزفێڵدی سەرۆکی ئەمریکادا کاریگەریەکی زۆری کردوتە سەری
و پێشنیازی دەرکردنی ڕاگەیەنراوی سێلایەنە بۆ دڵنیاکردنەوەی ئێران لە پاراستنی سربەخۆیی تەواوەتی سەرجەم خاکی ئێراندا هەر لەلایەن ڕۆزفێلدەوە بووە. ڕۆزفێلد پێش دەرچوونی لە ئێران نامەیەکی دۆستانەی بۆ شانووسی، تیایدا جەختی لەسەر ئەوە کردبوویەوە کە ئەو ئارەزوو دەکا بۆ فراوانکردن و تۆکمەکردنی پەیوەندیەکانی نێوان ئێران ئەمریکا. ڕۆزفێلد لە دەقی فەرمی نامەکەدا ئەم ڕستەیەشی بەدەستنووسی خۆی زیاد کرد کە ئومێدەوارە لە یەکەمین هەلی گونجاویدا دوای کۆتایی هاتنی جەنگ لە واشنگتۆنەوە پێشوازی لە شابکە. ئەم نامەیە کە دەستپێکی دەسەڵاتی سیاسی دەسوەردانەکانی دواتری ئەمریکا بوو لە کاروبارەکانی ئێراندا زیاتر لە هەموو شتێ حەمەڕەزا شای خۆشحاڵ و گەشتبین کرد. تەمەنی خودی 11یەمی پەرلەمان چەند ڕۆژێک بەر لە بەستنی کۆنفرانسی تارانی هاوپەیمانان کۆتایی هات. هەڵبژاردنەکانی خولی 14یەم لە مانگەکانی دەی و بەهمەندا لە پێش بوون، هەتا کۆتاییەکانی مانگی دی لە شارەکانی باکووردا کە لە ژێر دەسەڵاتی ڕووسەکاندا بوو چەند کەسێکی تودەی ئەندامی حیزبی تودا هەڵبژێردران. ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکانی تارانیش باسییان لە سەرکەوتنی دەستەی کاندیدەکانی وەجیەلمەللا واتە جەبهی میلی بە سەرۆکایەتی دکتۆر مصەدەق دەکرد. سڕی درپولار کە لە دوای فراوانبوونی ڕووبەری نوێنەرایەتی بەریتانیا لە ئێراندا پلەی بەرزکرایەوە لە وەزیری موختارەوە بۆ باڵوێز، لە هەمان ئەو ڕۆژەدا 20 ژانیۆ بەرامبەر بەسی مانگی دی 1322 هەتاویدا راپۆرتێکی نهێنی دەنێرێ بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیا کە وێنای ڕۆڵی تازەی شایە لە ئێراندا. لەو راپۆرتەدا هاتووە شا لە 19 ژانیۆی ناردی بە دوای مندا و لەبارەی کارێکەوە و لە خەیاڵیدا بوو ئەنجامی بدات بۆ چوونی منی وەرگرت. ئەویش ئەوە بوو کە پەرلەمان هەڵبوەشێنێتەوە بۆ هەڵبژاردنێکی نوێ لە ژێر چاودێری سەرۆکوەزیرانێکدا کە هەمووان باوەڕیان پێی هەبێت لێی دڵنیا ببن ئەنجام بدرێتەوە. پرسیارم لێ کرد کە ئایا بیر لەوە دەکاتەوە کە ئەو پەرلەمانەی دروست دەبێت جیاوازی زۆری دەبێت لەگەڵ ئەو پەرلەمانی کە ئەو دەوێت؟ وەڵامی ئەوە بوو کە پەرلەمانتارانی نوێ بەلایەنی کەمەوە هەڵبژێردراوی خەڵکن. دەترسم ئەوەی کە حەمەڕەزا شا دەیەوێت ئەوە نەبێت کە پەرلەمانتارە باشەکان بن، بەڵکو ئەوانەی بوێت کە زیاتر گوێڕایاڵی فەرمانەکانی ئەو بن، پاڵەوانێک کە دەتوانێت بێتە سەرۆکوەزیران و هەڵبژاردنێکی نوێ ئەنجام بدات. دکتۆر مصەدەق هەروەکو شا ئاماژەی پێدا بەهۆی پێشینەی ناکۆکی لەگەڵ شای پێشودا واتە ڕەزاشا جێگای ڕێزلێگرتن بێ و لەبەر ئەوەشی کە هەتا ئێستا لە لووتکەی دەنگە بە دەستهاتوەکانی تارانە بە هەرحاڵ ئەو لە تەمەنی ڕاستەقینەی خۆی کە زیاتر لە 6 ساڵە پیرتر دەنوێنێت. لا سەرچاوەیەکی جێگای باوەڕیشەوە دەستکەوتووە کە ئەو گرفتاری نەخۆشی پەرکەم واتە فێ بووە. چەند ساڵێک پێشتر وابەستەی سەربازی بەریتانیا بووە. ئەو دکتۆر مصەدەقی لە پۆستی والی ویلایەتی فارس شیرازدا بە کەسێکی نەشیا و لێنەهاتوو بەڵام بە ناسیۆنالیست دەزانی. باسی ئەو لە کتێبی کەسایەتیەکان شەخسیەت های نووسەر سەرجی هاواردا بە ناونیشانی کەسێکی لافلێدەر کە ئەوی باشتر دەناسی هاتووە. لە گفتوگەکانی 19 ژانیۆدا شا زۆر هەوڵیدا کە ڕەزامەندی من لەبارەی پێشنیارەکەیەوە وەربگرێ. من لەو لایەنەوە خۆم لاداوتم تەنها دەبێ ئەو بڕیار بدا و ئەوەشی لەبیر بێ کە پێدەچێت تاوانبار ببێ بە هەوڵدان بۆ دەستوەردان لە هەڵبژاردنەکان بۆ مەبەستی خۆی. من لەو بڕوایەدام کە شا خەریکە دووچاری هەڵەیەکی گەورە دەبێتەوە. هەستم دەکرد ئەرکی سەرشانمە کە ئەو بابەتەی پێ بڵێم. لە راپۆرتەکەی باڵوێزی ئینگلیزدا چەند بابەتێک مای هەڵوەستە لەسەرکردنا. سەرەتا ئەوەی کە ئەم راپۆرتە لە چاو راپۆرتەکانی دیکەدا جۆرێک لە ڕێزی لە بەرامبەر شادا تێدا بەدی دەکرێت و بە تەواوەتی ئاشکرایە کە پێگەی شا دوای بەستنی کۆنفرانسی سێلایەنەی تارانی نێوان سێ دەوڵەتە زلهێزەکە بەهێزتر بووە. دووەمیان ئاشکرایە کە خودی شان ناوی دکتۆر مصەدەقی وەکو کەسێکی لە بەرچاو بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران بردووە. سێمیش ئەوە باڵوێزی ئینگلیزە کە هەوڵ دەدا شا لەو بۆچوونەی پەشیمان بکاتەوە و شتانێکی نابەجێ لە راپۆرتەکەیدا داوەتە پاڵ دکتۆر مصەدەق و بە شایشی وتووە. بەڵام ئەوەی کە بۆچی حەمەڕەزا شا لەو ڕەوشەدا دکتۆر مصەدەقی لەبەر چاو دەگرێت بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران کارێکی گرنگ و مای تێڕامانە. یەکەم لەو کاتەدا شا لە خەیاڵی خۆیدا پێشینەیەکی باشی لەگەڵ دکتۆر مصەدەقدا هەبووە و وا بیری دەکردەوە کە تکاکردنی ئەو لای باوکی بۆ دکتۆر مصەدەق کە بە ئازادکردنی ئەو لە زیندان کۆتایی هات زەمینیە سازیەکی باش دەبێت لە پەیوەندیەکانی لەگەڵ دکتۆر مصەدەقدا. دووەم شانی گەران بوو لە هاتنی نوێنەرانی حیزبی تودا بۆ نێو پەرلەمان. بیری لەوە دەکردەوە کە تەنها پیاوێکی خۆشەویست و ئێسقاندار دەتوانێت لە بەرامبەر کۆمۆنیستەکاندا
ئاڵا هەڵبکە. هۆکاری دیکە ئەوە بوو کە شا زیاتر لە نوێنەرەکانی حیزبی توودا لە هەڵبژاردننی سەید زیا ئەدین تەباتەبایی دەترسا کە وەک نوێنەری خەڵکی یەزد هاتبووە پەرلەمان. واگومانی دەبر کە لە کاتی پوشەڵکردنەوەی هەڵبژاردنەکان و کردنی دکتۆر موسەدەق بە سەرۆکوەزیران دەتوانێت ڕێگری بکات لە هاتنی سەید زیا ئەدین بۆ پەرلەمان، چونکە دکتۆر موسەدەق یەکێک بووە لە دژەکانی سەید زیا ئەدین لە سەردەمی کودەتاکەی سەیددا. حەمە ڕزاشا لە کتێبێکیدا پشڕاستی ئەو راپۆرتانی هێنیەی سڕی دەرپولارد کە لەسەرەوە ئاماژەی بۆ کراوە دەکات لەبارەی ڕووداوەکانی هەڵبژاردنەی خولی چواردەیەمی پەرلەمانەوە دەنووسێ. لەو کاتەدا لەبارەی دەستوەردانەکانی هاوپەیمانان لە ئەنجامدانی هەڵبژاردنەکاندا و دیاریکردنی پەرلەمانتاران زۆر ناڕەزایی و بێزار بووم. لەبەر ئەوە ئەوان لیستێکیان لە کاندیدەکانی خۆیان ئامادە دەکرد و دەیاندایە سەرۆکوەزیرانی ئەو کات و فشارێکی توندیشان دەخستە سەری کە بە دڵنیایەوە دەبێت ناوی کاندیدە ناوبراوەکانی هەڵبژێردراو بۆ پەرلەمان. لەبەر ئەوە ئەم پرسا بۆ من مای ڕەزامەندی نەبوو. بە خەیاڵمدا هات کە دەربارەی جڵەوگرتنم ئەم کارا شەرمهێنەوە ڕاوێژ لەگەڵ دکتۆر موسەدەق بکەم. لەبەر ئەوە لەو کاتەدا پەیوەندی من لەگەڵ دکتۆر موسەدەقدا کە یەکێک بوو لە خزمەتکارە بەڕێزەکانی نیشتیمان و دژی هەموو دەسەڵاتێکی بێگانەش بوو لە وڵاتدا باش بوو. بیرم لەوە دەکردەوە کە ئەگەر موسەدەق بەپێی بڕیارەکانی دەستور بکەم بە سەرۆکوەزیران و ڕای سپێردرم بۆ پێکهێنانی حکومەت پێدەچێت داوا بکا کە هەڵبژاردنێکی نوێ کە بە تەواوەتی دوور بێ لە دەستوەردانی بێگانە لە وڵاتدا ئەنجام بدرێ. لەبەر ئەوە بانگم کرد و ئەوەی لە خەیاڵەکەی خۆمدا بوو لەگەڵم باس کرد. موسەدەق لە وەڵام داوتی بە دوو مەرج ئەو بەرپرسیارەتە لە ئەسۆ دەگرم. وەختێ پرسییم ئەو دوو مەرجە چییە؟ وتی یەکەم نردنی پاسەوانی چەکدار بۆ پاراستنی خۆی دەست بەجێ ئەم مەرجەم پەسەند دەکەم. ئەو کات وتی مەرجی دووەم ڕەزامەندی پێشوەختی ئینگلیزەکانە سەبارەت بەم بەرنامەیە. لەبارەی ئەم مەرجەیانەوە تووشی شۆک بووم، پرسییم ئەی ڕووسەکان؟ وەڵامی دایەوە ئەوانە گرنگیان نییە و تەنها ئینگلیزەکانن کە لەبارەی هەموو بابەتێکەوە لە وڵاتەدا بڕیار دەدەن. ئەم جۆرە بۆچوون و ئایدیا مەترسیدارە بووە هۆی نیگەرانیم. لەگەڵ ئەوەی کە دەمبینی دەبوو ڕەچاوی ڕەوشی هەستیاری وڵاتەکەم بکەم کە کەوتۆتە چنگی هێزی داگیرکەرەکانەوە و دەتوانی سەرجەم کاروبارانێ خۆیەکانی وڵاتەکەی ئێمە لەم دەمە قەیراناویەی وڵاتدا نیشتیمان پەروەری موسەدەق و ئەو خۆشەویستی کە لە نێو خەڵکی هەیبوو گەورەترین سەرمایە وڵات بوو. لەبەر ئەوە بەو پەڕی ناچاریەوە وتم کەسێ دەنێرم بۆ باڵوێزی ئینگلیز لە تاران و لە مەبەستی خۆم ئاگاداری دەکەمەوە. بەڵام لەبەر ئەوەی کە داواکاریەکەی موسەدەق کە تەنها ڕاوێژکردن بوو بە باڵوێزی ئینگلیز جێبەجێ نەکەم، پێم وت کەسێکی دیکەش لە باڵوێزخانەی ڕووس واتە وڵاتێکی دیکەی داگیرکەری دیکات دەنێرم بۆ ئەوەی ئەوانیش لەم بەرنمەیە ئاگادار بکەمەوە. لەو کاتەدا باڵوێزی گەورەی بەریتانیا لە ئێران سڕی دەرپۆلارد بوو کە بە ئەم بەرنمەیە ڕازی نەبوو. بانگەشەی ئەوەی دەکرد کە هەڵبژاردنێکی نوێی سەرتاسەری لەم کاتەدا پەشێوی دروست دەکات. بەڵام دەبێت ئەوەش بڵێم کە باڵوێزی گەورەی ڕووس هیچ جۆرە دژبوونێکی لەم بارەیەوە دەرنەبڕی بوو. دوای ئاگاداربوونم لە هەڵوێستی هەردوو باڵوێزەکە تەلەفۆنم بۆ دکتۆر موسەدەق کرد، سەرنجامی گفتوگۆکانم پێڕاگەیان. ئەو لە وەڵامی مندا تەنها سوپاسگوزاری خۆی دەربڕی. ئیدی گفتوگۆکەی من و ئەو لەبارەی دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکانەوە کۆتایی پێهات و بۆ چوونی منیش بۆ پێدانی پۆستی سەرۆکوەزیران بە بن بەسگەشت. دوای گواستنەوەی راپۆرتەکەی سڕی دڵپولارد و نووسینگەکەی حەمە ڕەزاشا جێگای خۆیەتی ئاماژەیەک بە دانپێدانانی دکتۆر موسەدەقیش لەم بارەیەوە بکەین. دکتۆر موسەدەق لە وەڵامی ئەوەی کە حەمە ڕەزاشا پێشنیازی بوون بە سەرۆکوەزیرانی ئەوی کردووە لە کاتی ڕووداوەکانی هەڵبژاردننی خولی چواردەیەمی پەرلەماندا دەنووسێت، وابزانم تا ئەو ڕۆژە سێم جار بوو بە خزمەتی شا بگەم. ئەم گفتوگۆیانەش کاتێک ئەنجامدرا کە هەڵبژاردنەکانی خولی چواردەیەمی پەرلەمان لە هەموو شوێنێکدا تەواو بوو. لە دەنگەکانی تاراندا ژمارەیەکی کەمی مابوو کە گیان نەکرابوونەوە. لەو بە خزمەت گەیشتنەدا دەمبیست کە ڕەزامەندی دەرنابڕن بە هەڵبژاردننی من بە نوێنەری یەکەمی تاران لە خولی چواردەیەمی پەرلەماندا. بەڵام هەرچۆنێک بێ لە بەرامبەر فەرمایشتەکانیدا کە دەیفەرموو داوای لێبوردنم دەکرد و دەموت دەستور ڕێگە نادا کە شا سەرۆکوەزیران لا ببات و من لە جێگای ئەو دابنێ. دەوڵەتیش ناتوانێت کە ئەو دەنگانەی خەڵکی داویانە بە ژمارەیە کەس و نوێنەری خۆیان هەڵیان بژاردون پوچەڵیان بکاتەوە و هیچ کاریگەریەکی نەبوو. لەبەر ئەوە کە خاوەن شکۆ حەمە ڕەزاشا لە دوای 20 ساڵ لە سەڵتەنەتدارەتی هێشتا نازانن کە جیاکاری حکومەتی سەرکوتکەر و خۆسەپێن لەگەڵ حکومەتی دەستوریدا چییە. بەڵام بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە بەهۆی تکای حەمە ڕەزاشاوە لای باوکی من لە بەندینخانەی بیرجنت
ئازاد کرابووم نەمدەویست بە جۆرێک وەڵامی بدەمەوە کە ناڕەحەتی بەدەستمەوە بچەژێت لەبەر ئەوە بوو کە پێم وت دانانی من لەو پۆستە لە کاتێکدایە کە لەشکری بێگانە وڵاتی داگیر کردبوو پێویستە کە باڵوێزی ئینگلیز دژایەتی دانانی من نەبن لەو پۆستەدا بەڵام دڵنیا بووم لەوەی کە ئەو ئەزمون و ئەو باڵوێزەی لەگەڵ مندا هەیبووە ڕەزامەندی دەرنابڕن لەگەڵ ئەو بەرەو پێشچوونەی بڕیارەکەی شا بۆ دانانی دکتۆر مصەدق لە پۆستی سەرۆکوەزیران و پوچەڵکردنەوەی هەڵبژارنەکانی خولی چواردەیەمی پەرلەمان ئاشکرا نەکرا و خولی چواردەیەمی پەرلەمانیش لە ڕۆژی 6 ئێسفەندی 1322 هەتاویدا کرایەوە دوای پێکهێنانی پەرلەمان کاتی پێشکەشکردنی کارنامەکان دکتۆر مصەدق دژایەتی خۆی بۆ کارنامەکەی سەید زیائەدین تەباتەبایی دەربڕی و هێرشا توندەکانی بۆ سەر سەید زیائەدین کە بووە هۆی لاوازبوونی پێگەی سەید هەر لە دەستپێکی دەورەی نوێی چالاکیە سیاسیەکانی ئەو لە ئێراندا لە ڕاستیدا بێت و دڵی بوویە مایەی دڵخۆشبوون و ڕەزامەندی هەمە ڕەزاشا وتی سەید زیائەدین لە وەڵامی دکتۆر مصەدقدا لە بابەتی بەرگریکردن لە کودەتاکەی 1290 هەتاویدا وشەگەلێکی ناحەز و ڕیسوا ئامێزی لەبارەی ڕەزاشاوە بەکارهێنا کە بۆ کوڕەکەشی ناحەز و ڕیسواکەر بوو سەید زیائەدین بە ئاماژەدان بە وتەکانی خودی دکتۆر مصەدق لە خولی پێنجەمی پەرلەمان کاتی پێشنیارکردنی مادەی یەکی تایبەت بە ڕیشەکێشکردنی قاجەریەکان و لایەنگری تەواوی دکتۆر مصەدق لە ڕەزاشا دوای دووبارەکردنەوەی ئەم ڕستەیە دکتۆر مصەدق کە من باوەڕ و ئیرادەم بە ڕەزاخانی پەهلەوی هەیە لەبەر ئەوە کە ئاسایشم دەوێ هێمنیم دەوێ کە هەر لە سپێنەی دەرکەوتنی ئەوانەوە تەواوی ئەم شتانەمان لە 2-3 ساڵی کۆتاییدا هەبووە وتی ئەو سەردار سپاه ڕەزاخانەی کە هێمنی بە ئێوەدا و ئازادی کردن لە بەدەستهێنانی کاری خۆتاندا کێ بە ئێوەیدا جگە لە سەید زیائەدین ئێوە کە ڕەزاخانتان بە هیچ شێوەیەک نەدەناسی ئەو سەربازێک بوو وەکو هەزاران سەربازی داماوی تر هەمان ئەو ڕەزاخانە بوو کە لەگەڵ 4000 قەزاقدا لە شاری قەزوین کەوتبوون و پاشماوەکانی نان و گۆشتی لەشکری هیندیان بۆ ماوەی 4 مانگ پێدەدات ئەو کاتە تۆ لەکوێ بوویت ئەگەر ئەو باش بوو دەبێ منیش باش بم تا ئەو کاتەی کە ئەو هەبوو منیش باش بووم خزمەتی دەکرد هێمنی دەپاراست پایتەختەکەی ئێوەشی لە مەترسی دەپاراست ئێستا لە بەرامبەر ئەو خزمەتانەی کە کردومانە لە بەرامبەر ئەو مەترسیانەی کە لە ژن و ماڵ و منداڵەکانی ئێوەمان دوورخستەوە پاداشمان ناوێ ڕێزمان ناوێ ئیدی بۆچی جنێوم پێدەدەیت بۆچی لە خۆ قسان دەکەیت آخر خۆبانێک و دووهەوا هەر نابێت ئاغا ئەو بابەتانەی کە جێگای سەرنجن لە یەکەمین وتاری سەید زیائەدین تەباتەباییدا لە پەرلەمان کە لە وەڵامی دکتۆر مصەدقدا بوو لایەنگری ئەو بوو لەو 53 نەفەرا کۆمەنسەی بەندینخانەکانی سەردەمی ڕەزاشا کە بناغەی تەواوی حیزبی توودەیان پێک دێنا سەید زیائەدین بەدەم هێرشکردن بۆ سەر دکتۆر مەتینی دەفتەری کە دادگاییکردنی ئەو 53 کەسا لە سەردەمی وەزیری دادی ئەودا ئەنجام دراوتی برازای تۆ بنەڕەتی دادوەری ئێرانی تێک و پێکدا زاواکەی تۆ تاوانبارترین سەرۆکوەزیرانی ئێران بوو 53 کەسی کە ئازادی خوازی ئێرانی بوون زیندانی کردن و کوشتی تۆ نقەت لێوە نەهات تۆ لێ پرسینەوەت نەکرد تۆ پرسیارت نەکرد تۆ نەچویت بڵێیت زاواکەی من مەکە واز بێنە خۆت بکوژە و خەڵکی مەکوژە سەید زیائەدین لە هەمان ئەو قسانەیدا چەندین جار ناوی ئەو 53 کەسا بە ئازادی خواز هێنا لە ڕاستیدا دەستی دۆستایەتی بۆ توودەیەکان درێژ کرد بەڵام حیزبی توودا بە ئاماژەی باڵوێزخانەی سۆڤێت کەوتا ململانەیەکی توندی سەید زیائەدین پەرلەمانتارانی سەر بە حیزبی تودەش هەتا پرسی نەوت و داواکاریەکانی خۆماڵیکردنی نەوتی باکوور نەکەوتە نێو باسان لایەنگرێکی توندی دکتۆر مصەدق بوون لە پەرلەماندا پەرلەمانی خولی چواردەیەم لە کۆتاییەکانی ئەسفەندی 1323 هەتاویدا ساعدی ڕاستپارد بۆ پێکهێنانی حکومەت ساعدیش یەکەم خۆی لە فەروەردینی 1323 هەتاویدا پێکهێنا بەهۆی ئەوەی کە ساعت ماوەیەکی دوور و درێژ لە سۆڤێتدا بە ناوی باڵێزی گەورەی ئێران لە وڵاتە نیشتەجێ بوو وە کەینوبینێکی لەگەڵیاندا هەبوو بەلایەنگری سۆڤێت ناوبانگی دەرکردبوو هەر بۆیە دەوڵەتی سۆڤێت بە هەبوونی ساعت لە پۆستی سەرۆکوەزیران و بوونی گروپێکی بەهێزی پەرلەمان بە سەرۆکاتی دکتۆر مصەدق کە دژی سیاسەتەکانی ئینگلیز بوو دڵنیا بوو لەوەی کە هیچ ڕێگریەکی نایەتە بەردەم لە بەدەستهێنانی مافی دۆزینەوەی نەوت و دەرهێنانی لە باکووری ئێراندا شاندێکی بە سەرۆکایەتی کافتارزادەی جێنشینی سەرۆکوەزیری دەرەوەی سۆڤێت نارد بۆ تاران بەڕواڵەت ساعدی پێشوازی لە پێشنیارەکەی گفتارزادە کرد بەڵام
بەو ڕەوشە تایبەتیی خۆی نزیکەی 2 مانگ هێنانین و بردنی بۆ دواخستنی کارەکە بۆ ئەمڕۆ سبەی. کارگەشتە ئەوەی کە ڕووسەکان تێگەیشتن بە داواکاریەکەی ئەوان ڕازی نابن. لە سەرەتای ئابانی 1323 هەتاویدا ڕووسەکان باشکرا کەوتنە دژایەتیکردنی ساعدی سەرۆکوەزیران لە چەندین ڕێگای جیاوازەوە فشاریان دەخستە سەر ئێران. حیزبی تودەش بەڕێخستنی ڕێپێوانێکی فراوانی نێو شەقامەکان و تووڕەکردنی خەڵک و ململانێکردن لەگەڵ حکومەتەکەی ساعددا بەشداریان کرد. ساعدیش لەبەر ئەوەی کەنەی دەتوانی وەڵام بداتەوە بەو دژایەتیکردنەی ڕووسەکان بۆ حکومەتەکەی لە ڕۆژی 18 ئابانی 1323 هەتاویدا دەستی لە پۆستی سەرۆکوەزیران کێشایەوە. دکتۆر مصەدەقیش لە هەمان ئەو ڕۆژانەدا بە پێشکەشکردنی وتارێک لە پەرلەماندا لە دژی پێدانی هەر جۆرە جیاوگێکی واتە ئیمتیازێکی نەوت بە بیانیەکان سەرنجی هەمووانی بۆ لای خۆی ڕاکێشا. حەمەڕەزا شاش دووبارە کەوتەوە بیری پێدانی پۆستی سەرۆکوەزیران بە مصەدەق. زۆربەی پەرلەمانتارانیش بە پێدانی پۆستی سەرۆکوەزیران بە مصەدەق ڕازی بوون. بەڵام دکتۆر مصەدەق بەو مەرجانە ڕازی دەبوو کە بۆ وەرگرتنی ئەو پۆستە لە دوای لە کارخستی سەرۆکوەزیران بگەڕێتەوە بۆ پەرلەمان. ئەم مەرجەش لەگەڵ ئەو یاسایانێکی هەبوون پێشەوانە بوون. پێداگیری شا لەسەر مصەدەق بۆ ئەوەی ڕازی بێت بۆ وەرگرتنی ئەو پۆستە بەبێ ئەو مەرجە هیچ سوودێکی نەبوو. دوای ڕاگەاندنی پەشیمان بوونەوەی دکتۆر مصەدەق لە پێکێنانی کابینەی حکومەت دەنگدرا بە سوهام سوڵتان بەیات. سەرنجام گرێکوێرەی پێدان یان نەدانی جیاوکی نەوت بە سۆڤێت بەدەستی دکتۆر مصەدەق کرایەوە. ئەویش بە پەسەندکردنی پرۆژە یاسایەک لەلایەن پەرلەمانەوە کە دکتۆر مصەدەق پێشکەشی پەرلەمانی کردبوو. هەوڵەکانی سۆڤێتی بۆ بەدەستخستنی جیاوکی نەوتی باکووری ئێران بە نەزۆکی هێشتەوە. بەپێی مادەی یەکی ئەو پێشنیارە کە لە دانیشتنی ڕۆژی 11 ئازەری 1323 هەتاویدا لە پەرلەمان دەنگی لەسەردرا، هیچ سەرۆکوەزیر و بەرپرسێکی دیکەی دەوڵەتی ناتوانێت لەبارەی چیاوگی نەوتەوە لەگەڵ هیچ نوێنەرێکی فەرمی یان نافەرمی دەوڵەتی دیکە یان نوێنەری کۆمپانیا نەوتیەکان گفتوگۆ بکە. لە مادەی دووەمی پێشنیارەکەدا ڕێگا بە دەوڵەت درابوو کە گفتوگۆ بکات دەربارەی فرۆشتنی نەوت و توانای دەرهێنانی نەوت لەلایەن خودی ئێرانەوە و پەرلەمانیش لە ئەنجامەکەی ئاگادار بکاتەوە. بە پەسەندکردنی ئەم پرۆژەیە یاسای سەرۆکوەزیرانی نوێ خۆی بوارد لە بەردەوامی گفتوگۆکان دەربارەی پێدانی چیاوگی نەوت بە سۆڤێت. کافتارزادە و شاندەکەی دوای نزیکەی 3 مانگ لە گفتوگۆیان بێ ئەنجام تارانیان بەجێهێشت. پەیوەندیەکانی ئێران و سۆڤێت دوای خۆبواردنی ئێران لە پێدانی چیاوگی نەوت بە سۆڤێت بە توندی تێکچوو و هێزەکانی داگیرکەری ڕووس لە باکووری ئێران لە مانگەکانی کۆتای 1323 هەتاویدا بە هاوکاری حیزبی توودا کە لە ویلایەتەکانی باکووردا هێزێکی زۆری هەبوو دەستیاندایە ئاژاوەگێڕی و لەم نێوەندەدا بەهۆی کاریگەری دەسوەردانەکانەوە دکتۆر میلیسپو سەرۆکی شاندی ڕاوێژکارانی دارایی ئەمریکا لە کاروباری نێوخۆی ئێران و پێداگیری ئەو لەسەر کەنارخستنی بەڕێوەبەری گشتی بانکی میلی کۆتایی هێنرا بە خزمەتکردنی ئەو لە ئێراندا. بەڵام ئەم ڕووداوە کێشەی زۆری لە پەیوەندی و ڕووبەگەشە سندوەکانی ئێران و ئەمریکا دروست نەکرد. لە کاتی بەستنی دووەمین کۆنفرانسی سەردانی هاوپەیمانان کە لە مانگی بەهمەنی 1323 هەتاویدا لە یەڵتا بەسترا، پرسی ئێران بووە مەیدانی گفتوگۆکانی نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا و ئینگلیز و سۆڤێت. ئەم پرسەش لەلایەن ئەیدنی سەرۆکی وەزیری دەرەوەی بەریتانیاوە ئاشکراکرا. ئەو ئاماژەی بۆ ڕاگەیاندراوێکی بڵاوکراوەی سێلایەنە کرد، وتی دەوڵەتی ئینگلیستان باوەڕیان وایە کە دەبێ هاوپەیمانان خۆیان ببوێرن لە دەستوەردان لە کاروبارە نێوخۆیەکانی ئێران. لەبەر ئەوە ئەم ڕەوشە بەڕقەبەرایەتی کردنێک کۆتایی دێت کە دەستکەوتی پێویست و داواکراو بۆ هیچ کەسێک بەدی ناهێنێت. ئەیدن وتیشی کە دەوڵەتی ئێران دژایەتی لەگەڵ بەشداریکردنی سۆڤێت لە دەرهێنانی نەوتی باکووری ئێراندا نییە، بەڵام بە بۆچوونی ئەو باشترە کە دەوڵەتی هاوپەیمانان ڕای بگێنن کە هەتا سەرجەم هێزەکانیان لە ئێران نەچنە دەرەوە فشار نەخەنە سەر ئێران بۆ بەدەستهێنانی چیاوگی نەوتی لە ئێراندا. هەروەها ئەیدن پێشنیازی کرد کە دەوڵەتی هاوپەیمانان بە دەرکردنی ڕاگەیەندراوێک لە کۆتایی کۆنفرانسی یەڵتادا ڕۆژی دەرچوونی هێزەکانیان لە ئێراندا پێشتر بخەن بۆ ئەوەی کە نیەتی پاکی خۆیان بسەلمێنن. وەزیری دەرەوەی ئەمریکا پشتیوانی بۆچوونەکانی ئایدنی کرد، بەڵام مولوتفی وەزیری دەرەوەی سۆڤێت وتی پرسی چۆڵکردنی ئێران و چیاوگی نەوت دوو بابەتی لە یەکتر جیاوازە. لەبارەی چۆڵکردنی ئێرانەوە دەبێت دەوڵەتی سۆڤێت لەم بابەتە بکۆڵێتەوە، بەڵام لەبارەی نەوتەوە دەوڵەتی ئێران سیاسەتێکی ڕازگۆیانەی بەرامبەر بە یەکێتی سۆڤێت پەیڕەو نەکردووە. لە کاتێکدا لە سەرەتادا پێشوازی لە دەوڵەتی سۆڤێت کردووە، دواتر لە ئەنجامدانی بەڵێنەکانی خۆی پاشگەز بۆتەوە.
مولوتف وتیشی بەشێکی زۆری ئێرانیەکان باوەڕیان وایە کە ئەم بڕیارەی ئێران ئەجوولانە دراوە و لە بەکارهێنانی ئاوەزوەوە دوور بووە بە ڕەچاوکردنی ئەوەی کە ئێرانیەکان جارێک بۆ چوونەکانی خۆیانیان گۆڕیوە دەوڵەتی سۆڤیەت هۆکارێک نابینێ کە دووبارە بۆ چوونی ئەوانە نەگۆڕێتەوە و بگەڕێتەوە بۆ قۆناغی یەکەم جار. سەرنجام دەوڵەتی سۆڤیەت نەچوە ژێرباری پەیمانی نوێ دەربارەی چۆڵکردنی ئێران دوای کۆتایی هاتنی جەنگ. هەر بۆیە ڕاگەندراوێکی کۆتایی کۆنفرانسی یەڵتا بە ئەم ڕستەیە ڕازی بوون کە وەزیری دەرەوەی هەر سێ وڵاتەکە پێکەوە گفتوگۆیان لەبارەی پرسەکانی تایبەت بە ئێرانەوە کردووە، ڕێکەوتن لەسەر ئەوەی کە گۆڕینەوەی بیر و ڕاکان دەربارەی ئەم پرسا لە ڕێگای دیبلۆماسیەوە بەردەوام بێ. ڕۆژی یەکێتی سۆڤیەت لە کۆنفرانسی یەڵتادا هاوکات بوو لەگەڵ جوڵاندنەکانی ئەو دەوڵەتە لە نێو ئێراندا. خوێندنەوەکان کە هەبوون ئەوەیان دەردەخست کە کۆتا هاتنی جەنگ دەستپێکی چەندین چەرمەسەری نوێیە بۆ دەوڵەتی ئێران. گێگرانی عزیز و خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی چوارەم لە کتێبی دوایین شای ئێران بۆ بەشی پێنجەم دێنەوە خزمەتان بە هیوای کاتێکی ئارام.